دەریا ڕێکخراوی دەریا بۆ دەستەبەرکردنی زانیاری و ڕۆشنبیری بۆ کەم ئەندامان و دابڕەوان. پرۆژەی کتێبخانەی دەنگی ڕێکخراوی دەریا. لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی دەریای فەڕەنسی. ناوی کتێب گەردوون لە ڕەوانگەی زانستەوە. ئامادەکردنی عەبدوڕەحمان فەرهادی. بڵاوکراوەی ئاراس ژمارە 677. پیتلێدان بۆکان نووری. هەڵەگری فەرهاد ئەکبەری شێرزاد فەقێ ئیسماعیل. دەرهێنانی هونەری ناوە سەنگەر عەبدولقادر عوسمان. بەرگ مەریەم متەقیان. چاپی دووەم هەولێر 2007 لە کتێبخانەی گشتی هەولێر ژمارە 960 ساڵی 2007 دراوەتەیە. ئەم کتێبە لە دووتوێی 136 لاپەڕی قەبارە مامناوەندا بڵاوکراوەتەوە لە خوێندنەوەی ئومێد مستەفا ئەحمەد. کارە هونەریەکان ڕووناک ڕەفیق. ناوەرۆک وتەیەک لاپەڕە 5 گەردوون لە مێژوودا لاپەڕە 8 ساڵی ڕووناکی لاپەڕە 15 گەشتێک بە نێوخۆر و مانگدا لاپەڕە 16 خۆر لاپەڕە 17 پلەی گەرمی خۆر لاپەڕە 18 گرنگترین چینە ناسراوەکانی خۆر لاپەڕە 19 مانگ لاپەڕە 24 خولگەی مانگ لاپەڕە 29 مانگیران لاپەڕە 30 خۆرگیران لاپەڕە 31 ژماری ئەگەری ڕوودانی خۆرگیران و مانگیران لە ساڵێکدا لاپەڕە 32 جیابوونەوە لە زەمین لاپەڕە 33 گەشتێک بۆ دەرەوەی زەمین لاپەڕە 39 تایبەتمەندیەکانی هەسارە لاپەڕە 42 تیرەی هەسارەکان لاپەڕە 42 بارستایی هەسارە لاپەڕە 42 چڕی هەسارە لاپەڕە 43 ماوەی خولانەوەی هەسارە بە دەوری خۆیدا لاپەڕە 44 درەوشانەوەی هەسارە لاپەڕە 44 هەسارەکانی کۆمەڵەی خۆر لاپەڕە 45 عەتارد لاپەڕە 45 ڤینۆس لاپەڕە 47 مەریخ لاپەڕە 51 پاشکۆکانی مەریخ لاپەڕە 54 گەڕان بە دوای بوونی ژیان لەسەر مەریخدا لاپەڕە 55 موشتەری لاپەڕە 59 پاشکۆکانی موشتەری لاپەڕە 64 گرنگترین ئەنجامەکانی هەردوو ڤۆیاجەر لاپەڕە 69 زوحەل لاپەڕە 75 پاشکۆکانی زوحەل لاپەڕە 80 ئەنجامی لێکۆڵینەوەکان بەهۆی بایۆنێر لاپەڕە 83 ئەنجامی لێکۆڵینەوەکان بەهۆی ڤۆیاجەر لاپەڕە 85 ئۆرانۆس لاپەڕە 86 نیپتۆن لاپەڕە 90 پاشکۆکانی نیپتۆن لاپەڕە 91 پلۆتۆ لاپەڕە 92 یاسای بۆد لاپەڕە 94 هەسارە بچکۆلانەکان لاپەڕە 97 دروستبوونی هەسارە بچکۆلانەکان لاپەڕە 98 ڕۆشنایی زۆدی لاپەڕە 99 شوهب و نەیزەک لاپەڕە 100 جۆرەکانی نەیزەک لاپەڕە 106 سوودە زانستیەکانی نەیزەک لاپەڕە 106 کلکدارەکان لاپەڕە 107 جۆرەکانی کلکدارەکان لاپەڕە 109 کۆستێرە لاپەڕە 110 خێرایی خۆر لە کۆستێرەدا لاپەڕە 112 هێشوە ئەستێرە لاپەڕە 114 کیمیای نێوان ئەستێرەکان لاپەڕە 116 گۆڕینی یەکە فیزیاییەکان لاپەڕە 121 هەندێک ڕووداوی مێژوویی
لاپەڕە 123 هەندێ نەگۆڕی فیزیایی لاپەڕە 124 فەرهەنگۆک لاپەڕە 125 سەرچاوەکان لاپەڕە 133 وتەیەک گەردونناسی و فەلەک گەورەترین بواری زانستەکان و گەورەترین کەم و کورتی مرۆڤ لەوەدایە کە هێشتا نەیتوانیوە دڵۆپێکی تەواوی ئەم دەریایە ببینێ و لەبارەیەوە بزانێ. هەر بۆیشە ئەو بوارە گرنگ و پڕبەهادارەی زانست بە پیرۆستترین و یەکەمین شالقی زانستەکان دەژمێرێت و ناوی نراوە تاجی زانستەکان کە دوای ئەو بواری پزیشکی و لایەنەکانی دیکەی زانست دێنەگۆڕێ. سەرباری ئەوەش ئەم بوارە بەرز و زێدە فراوانە ئەوەندە بەچێژ و سەرسوڕهێنەرە کە تا حەز بکەیت زانیاریت لەباری زیاتر بێت هێشتا تینوێتیت ناشکێنێ. دنیای پڕ لە نهێنی و سەیر و سەمەری ئەم گەردونە تا دێ زانست زیاتر پێی پێدەبات و تا دێ زانیاری زیاتری دەرباری دەزانرێ کە ڕەنگە تەواو چوونە نێو بنج و بناوانی ماوەیەکی یەکجار زۆری بوێت، یاخۆت ڕەنگە بتوانین بڵێین مەحاڵە. گەلێک جاران پرسیاری ئەوەمان بە مێشکدا دێت ئایا سەرەتا و دەستپێکی دنیا گەردون فەلەک لەکوێوە بۆ کوێیە؟ کێ دروستی کردووە و چۆن دروست بووە و چۆن گەیشتۆتە ئەم قۆناغی ئێستای و کەی گۆڕانکاریەکان زیاتر دەبن و تەواو دەبن و شوێنی مرۆڤ لەم گەردونەدا لەکوێیە و ئایا لە گەردوندا بەتەنیا مرۆڤ و گیانەوەران تاکە گیاندارانن کە بەتەنیا لەسەر ڕووی زەمیندا هەبن؟ ئەمانە و سەدان پرسیاری قۆڵی دیکە لەم بوارەوە کە تا ئێستا مرۆڤ لە وەڵامیان بێبەشە، بەڵام دەبێ ئەوەش بزانرێ کە گەردون بەپێی سیستەمێکی ڕێکوپێک لە هەموو بوارێکەوە لە جوڵە و گۆڕان و پەرەسەندندایە. لەم بارێشەوە عەقڵی مرۆڤ ڕۆڵی کاریگەری هەبووە بۆ زانینی ئەم هەموو شتانە و تا دێ زیاتریش دەبێت. لە دێر زەمانەوە مرۆڤ بۆ هەر ئەستێرە و هەسارەیەک ناوی گیاندارانی سەیر و سەمەرەی داناوە، ئەفسانەی سەرسوڕهێنەری بۆ هەڵبەستون. خۆرگیران و مانگیران و لافا و گەردەلول و گۆڕانکاریەکانی کەش و قەسیان بە جۆرەها دیاردە و لێکدانەوەی سەیر و سەمەرە باس کردووە و بایەخێکی زۆریان بە خۆر و مانگ و ئەستێرەکان داوە و زانیویانە کە پەیوەندیەکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆیان بە گۆڕانکاریەکانی بارودۆخی ژیانی ئەواندا هەیە لە باو بۆران و سەرما و گەرما و تادوایی. بێگومان ئەو باس و لێکدانەوە جۆرا و جۆرانە پڕبوون لە هەڵۆ بۆچوون و سەیر و سەمەرە. مرۆڤ تا سەردەمانێکی زۆر لەمە و پێشیش چۆنێتی جوڵە و خولگە و چەسپاندنی هەسارە و ئەستێرەکانی نەزانیوە. بگرە فەیلسوفێکی وەک ئەرستۆش لێکدانەوەی هەڵەی بۆ جوڵەی هەسارەکانی کۆ ئەستێرەی کاکێشان هەبووە وەک لەم کتێبەدا باسی لێوە کراوە. دوای ئەو چەندین زانای تر بە بەخشش و داهێنانەکانیان خزمەتی ئەو بواری زانست و مرۆڤایەتیان کرد. لە سەدەی 20میشدا هەردوو زانای ناودار ماکس پلانک و ئەلبێرت ئەنیشتاین ڕەوتی زانست و فیزیای فەلەکیان گۆڕی، بۆیەش بە کورتی ئاماژەمان بەشگانی هەر یەکەیان کردووە. بۆ ئەوەی خوێنەری کورد لەم بەها گەورەی زانست ئاکابڕاو نەبن و زێدەتری دەرباری بزان و سەرچاوەیەکی کوردیشیان لە بەردەستدا بێت، دەمێکە خەریکی ئەم کتێبم کەوا بزانم بە تاکە کتێب و سەرچاوەی بواری گەردون و فەلەک دادەنرێت. بێگومان ئەم بوارە مەزنەی زانست بوارێکی ئەوەندە فراوانە بە زمانانی دنیا هەزاران کتێب لەم بارەیەوە هەن. ئەم کتێبەش بەشێکی بچووک و بنەڕەتی زانستەکەیە و زۆر لایانی تریژان کە تێیدا جێگەیان نەبۆتەوە. بۆ نمونە کەلوەکان لە فەلەکدا، پەیوەندی ئاین و گەردون و لێکدانەوەی ئاین بۆ گەردون و فەلەک، ئەفسانەکان لەباری گەردون، گەلانی دنیا وەک فیرعەونەکان، یۆنان، میسریە کۆنەکان و کلدان و بابل و سریان و تا دوایی ڕۆڵ و لێکدانەوەیان چۆن و چی بووە لەم بارەیەوە و چۆنیان ڕوانیوەتە دیاردە گەردونیەکان. بۆیە گەر بمانەوە بەپێی میتۆدێکی زانستی لەبارەی فەلەک و فیزیای گەردونەوە بە زمانی کوردی سەرچاوە و زانیاریمان هەبێت، ئەوە پێویستە ئالەم کتێبەوە دەست پێ بکەین کە لە سەرەتاکانەوە دەچێتە نێو بنج و بناوان. بە گوێرەی توانای خۆم لە داهاتووشدا سەرچاوەی تر بە زمانی کوردی لەم بابەتانە و لەو بوارانی کە باسییان لێوەکرا دێنمە بەرهەم و هیوام وایە ئەم ئەرک و ماندوو بوونم خزمەتێک بێت بۆ میلەتەکەم کە بە سەدان کتێب و نامیلکە و گۆڤار و ڕۆژنامە لە بوارەکانی شەعر و چیرۆک و ئەدەبیات و سیاسەت دەردەچن. جێداخە کە سەرچاوی زانستی بە زمانی کوردی دەگمەنە، با لە دەستپێکی سەدەی 21میندا لالەم لایەنە و بوارە گرنگانە بکرێتەوە و بایەخی زیاتر بە زانست بترێت کە کۆڵەکەیەکی پتەوی بوون و ناسینی میلەتانە. عەبدوڕەحمان فەرهادی، هەولێر، هاوینی 1998. گەردون لە مێژوودا.
بە درێژایی چرخەکانی ناوەڕاست تیۆری جیۆسانتەری واتە بە سەنتەربوونی زەمین بە شێوەیەک چەسپا بوو کە هیچ گفتوگویەکی لەمەڕ نەدەکرا و وا دەزانرا کەوا زەمین کەوتۆتە چەقی گەردون و وەستا و بێجوڵەیە و خۆر و مانگ و هەسارە و ئەستێرەکان بە ڕێڕەوێکی بازنەی بە دەوریدا دەخولێنەوە. بەڵام فەیلسوفە فیساگۆرسیەکان لە سەدەی شەشەمی پێش زایندا لەو باوەڕەدا بوون کە زەمین و هەموو هەسارە و ئەستێرەکانی ئاسمان و گەردون بە شێوەیەکی بەردەوام بە دەوری ئاگرێکی چەقبەستوودا دەخولێنەوە. سەردەمانێک دوای ئەوە زانای گەردونناسی یۆنانی ئەرستارخۆس تیۆری هیلیۆسەنتەری واتە سەنتەربوونی خۆری داهێنا، بەڵام ئەم بیر و ڕایە بەهۆی کاریگەری ئەرستۆ لە چەرخی ناوەڕاستدا پردگوێخرا، چونکە ئەرستۆ بەرگری لە تیۆری جیۆسەنتەری دەکرد. بەردی بناغەی زانستی فەلەک لەلایەن زانا و ڕاهیبی پۆڵەندی نیکۆلاس کۆپەرنیکۆس 1473 بۆ 1534 زاینی داڕێژرا. کاتێ تیۆری هەسارەکانی زیندوو کردەوە و سیستەمێکی تازەی فەلەکی دانا و دیدی مرۆڤی بۆکەون گۆڕی. هەروەها گرنگترین کاری ئەوە بوو کە پێشنیازی بە سەنتەربوونی خۆری کرد و ڕایگەیاند کە زەمین و هەسارەکان بە دەوریدا دەخلێنەوە. بیرۆکەی کار و تیۆرەکەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ و ڕاست و دروست بەکارهێنا بۆشی تەڵکردنی خۆرهەڵاتن و خۆرئاوابوونی ڕۆژانەی هەسارەکان و بۆ خولانەوەی زەمین بە دەوری خۆی. هەروەها کتێبێکی بەناوی جوڵەی فەلەکە ئاسمانیەکاندانا. دوای ئەو فەلەکناسی دانیمارکی تیکۆ براهی 1546 بۆ 1601 زاینی نزیکەی 20 ساڵان خەریکی چاوەنۆڕیکردنی هەزاران ئەستێرە بووە و لە ئەنجامدا چەندین دەرئەنجامی چاکی بەدەستهێنا و بووە هۆی دۆزینەوەی چەندین دەستگا و ئامێر بۆ بەکارهێنان و سوودوەرگرتن لەم بوارەدا. پاشان خوێنکارێکی براهی کە ناوی یۆهان کیپلەر بوو 1571 بۆ 1630 زاینی سەری هەڵدا. کیپلەر زانایەکی ئەڵمانی بووە و لە ماتماتیکدا بەهرەدار بووە و حەزی لە پێوانکاری و تاقیکاری بوو. پشتی بەخشتەکانی براهی مامۆستای بەست تا بووە یەکێک لە زانا ناودارەکانی فیزیا و فەلەک و ساڵانێکی فرا خەریکی زانینی سیستەمی خولانەوەی هەسارەکان بوو بە دەوری خۆردا. کیپلەر لە ئەنجامی لێکۆڵینەوەکانی سێ یاسای ناوداری دەرکرد کە بە ناوی سێ یاساکەی کیپلەر ناسراون و تیایاندا باسی لە جوڵەی هەسارەکان دەکات بە دەوری خۆردا. ئەماش هەر سێ یاساکان یاسای یەکەم. هەموو هەسارەکان بە ڕێڕەوێکی هێلکەیی بە دەوری خۆردا دەخولێتەوە کە خۆر دەکەوێت یەکێک لە تیشکۆکانی. ئەم یاسایە پێی دەگوترێ یاسای خولگە هێلکەییەکان. یاسای دووەم ئەو هێڵە ڕاستی کە خۆر بە هەر یەکە لە هەسارەکان دەگەێنێ لە کاتی یەکساندا ڕوبەری یەکسان ڕەش دەکاتەوە. یاسای سێهەم دووجای ماوەی یەخولی هەر هەسارێک بە دەوری خۆردا ڕاستەوانە دەگۆڕێت لەگەڵ سێژای تێکرای دووری ئەو هەسارەیە لە خۆرەوە. دەتوانرێت ئەم یاسایی دوایی بە شێوەیەکی ماتماتیکیانە بەم شێوەیە ڕوون بکرێتەوە. کات دووجا ڕاستەوانە دەگۆڕێ لەگەڵ نیوەتیرە سێژادا. ئەگەر بۆ کات هێمای کافتا و بۆ نیوەتیرە هێمای نون تا دابنرێ ئەوە کافتا دووجا ڕاستەوانە دەگۆڕێ لەگەڵ نون تا سێجادا. کافتا دووجا یەکسانە بە نەگۆڕێک زەربی نون تا سێجا یاخود کافتا دووجا تەقسیم نون تا سێجا یەکسانە بە نەگۆڕێک. تێبینی نەگۆڕەکە بریتیە لە ژمارەی 3/131 زەربی دەتوان 18 بۆ زەمین. دەبێ ئەوەش بزانرێ کە نون تا تێکرای دووری هەسارەیە لە خۆرەوە. هەر لەم کەش و هەوایەدا زانەی ناوداری ئیتاڵی گالیلۆ گالیلی 1564 بۆ 1643 زاینی لە ساڵی 1609 زاینیدا تلسکۆبی داهێنا کە دەتوانرێت بەهۆیەوە چاودێری فەلەک بکرێت. ئەمەش ئاسوویەکی فراوانی بۆ باس و لێکۆڵینەوە فەلەکیەکان هێنایە ئاراوە. گالیلۆ لە کارەکانیدا ئامێرەکەی خۆی بەکارهێنا کە یەکێک بوو لە دۆزینەوە و داهێنانە گرنگەکانی و ڕایگەیاند کەوا هەساری ڤینۆس ڕەوگەی وای هەن کە بە ڕەوگەی مانگ دەچن. هەروەها ئەوەشی دەرخست کەوا ڕووناکی ڤینۆس بەهۆی شکانەوەی تیشکی خۆرەوەیە بەسەر ئەوەوە. گالیلۆ یەکەمین جار بوو کە هەر چوار پەشکۆکانی موشتەری بینی و دواتر نابینان. ئەوانیش ئایۆ، یورپا، جانمید، کالیستۆ. پاشتریش گەلێ باس و لێکۆڵینەوەی دەربارەی خۆر پێشکەش کرد. لی دەگەڕنەوە کەوا چاوەکانی بەهۆی زۆر تەماشاکردنی خۆر بۆ تیلسکۆپی دروستی کردبوو تا ڕادەی نزیک کوێر بوون کەس ببوون. بە ڕادەیەک توانای بینینی ئاسایی نەمابوو
ناکرێ ئەوەش لە یاد بکرێ کە گالیلۆ هەوڵی مەزنی داوە بۆ زانینی چۆنێتی کەوتنە خوارەوەی تەنە جیاجیاکان، واتە سەربەست کەوتنە خوارەوەی تەنەکان لەسەر تاوەری بیزا و لێکۆڵینەوەی زۆریشی بۆ جوڵەی تەنەکان لەسەر ڕووەلارەکان خستە ڕوو، بوونە هۆی هەوێنی داهێنانی یاسای کێش لەلایەن زانەی ناودار ئیسحاق نیوتن. نیوتن 1642 بۆ 1727 زاینی وەک گالیلۆ زانایەکی فرەبەهرە بوو لەبارەی ڕووناکی خوێندبووی و یاساکانی جوڵەی لەسەر بناغێکی ماتماتیکی وەردۆزیەوە، هەروەها توانی لە جوڵەی تەنەکان بە ئەستێرە گەڕۆکەکانی شەوەلێ کۆڵێتەوە. نیوتن سێ یاسای گرنگی بۆ جوڵەدانا کە بەبەردی بناغی میکانیکی کلاسیکی دادەنرێت. یاساکانیشی ئەمانن: یاسای یەکەم، یاسای نیوتن بۆ بەردەوامی. هەموو تەنێک بە خێراییە نەگۆڕەکەی خۆی لەسەر هێڵێکی ڕاست بەردەوام دەجوڵێ، ئەگەر هێزێکی تەرەکی ناچاری نەکات ئەو بارە جوڵانەوەیە بگۆڕێ. یاسای دووەم، یاسای نیوتن بۆ بەردەوامی. گۆڕانی جوڵەی تەنێک واتە گۆڕانی کاتی خێراییەکەی ڕاستەوانە لەگەڵ ئەو هێزەی گۆڕانەکە دروست دەکات دەگۆڕێت و گۆڕانەکەش بە ئاراستەی هێزەکە دەبێت، واتە تاودانی هەر تەنێک ڕاستەوانە دەگۆڕێ لەگەڵ بەرئەنجامی هێزە دەرەکیە کار لێکردووەکانی و پێچەوانش لەگەڵ بارستاییەکەی دەگۆڕێ. بە شێوەیەکی ماتماتیکیانە هێز یەکسانە بە بارستایی زەربی تاودانی زەمین. لێرەدا هێز بەیەکەی پێوانەی نیوتن و بارستایی بەیەکەی کیلۆگرام و تاودانی زەمین بەیەکەی نیوتن بۆ کیلۆگرام دەبێت. ئەگەر پێوانەکانیش بچووک بوون ئەوا یەکەکان دەگۆڕێت و نیوتن دەبێتە داین. یەک نیوتن یەکسانە بە 100,000 داین، واتە دەتوان 5 داین. هەروها کیلۆگرام دەبێتە گرام و 1 کیلۆگرام یەکسانە بە 1000 گرام و ئەو کاتە تاودانی زەمین یەکەکەی دەبێتە داین بۆ گرام. سەرنج یەکەی پێوانەی دیکەش بۆ یاساکەی پێشوو هەن کە بەپێی گەورەی و بچووکیان دەگۆڕێت. دەتوانین بۆ پێناسەکردنی نیوتن بڵین هێزی کێشکردنی زەمینە بۆ تەنێک کە بارستاییەکەی 1/9 کیلۆگرام بێت لەسەر هێڵی پانی 45 پلە و لە ئاستی ڕووی دەریادا. هەروەها بۆ داین دەتوانرێ بگوترێ هێزی کێشکردنی زەمینە بۆ تەنێک کە بارستاییەکەی 1/980 گرام بێت لەسەر هێڵی پانی 45 پلە و لە ئاستی ڕووی دەریادا. سەرنج لە هاوکێشەکەی پێشوودا دەتوانرێ هێز بۆ دۆزینەوەی کێشی هەر تەنێک بەکار بهێنرێ. یاسای سێهەم، یاسای سێهەمی نیوتن کار و کاردانەوە. هەموو هێزێکی کار هێزێکی کاردانەوەی هەیە کە لە بڕدا یەکسان و لە ئاراستەدا پێچەوانن، واتە دژیەکەن. هەردوو کشیان دەکەونە سەریەک هێڵی کار و کار دەکەنە سەر دوو تەنی جیاواز. نیوتن توانی کەڵک لە هەر سێ یاساکەی کیپلەر وەربگرێ و دواتر کاریگەری خۆری بەسەر هەسارەکان و کاریگەری زەمینی بەسەر مانگ دۆزیەوە و بەهۆی ئەوەوە گەیشتە بەرهەمێنانی یاسا بەناوبانگەکەی یاسای کێش کە ئەمە دەقەکەیەتی. بارستایی هەر تەنێک لە گەردووندا بارستایی تەنێکی دیکە بەهێزێک کێش دەکات کە ڕاستەوانە لەگەڵ سەرئەنجامی لێکدانی بارستایی هەریەکە لە دوو تەنەکە و پێچەوانەش لەگەڵ دووجای دووری نێوانیان دەگۆڕێ. ئەگەر بە شێوەیەکی هاوکێشەیی ماتماتیکیانەش بنووسرێ ئەوە یاساکە بەم شێوەیە دەبێ: هێز یەکسانە بە نەگۆڕێک زەربی بارستایی تەنی یەکەم زەربی بارستایی تەنی دووەم تەقسیم دووجای دووری نێوان هەردوو تەنەکە. زانا نیوتن بەهۆی ئەم یاسایانەی ئاسۆیەکی فراوانتری بۆ زانستی فەلەک کردەوە و گەلێ زانای دیکەی دوای ئەو سوودیان لە داهێنانەکانی بینی و لە سەردەمی ئەودا بوو گەلێ تێلیسکۆپ بەهۆی یاساکانیەوە داهێنراون و گەلێ لێکۆڵینەوەی زانستیش لەبارەی فەلەک و گەردوون پێشکەش کران و ئەم بوارە پێشکەوتنی یەکجار گەوری بەخۆیەوە دی. مەرسەدی پاریس لە ساڵی 1671 زاینی و مەرسەدی گرێنج لە ئینگلتەرا و لە ساڵی 1676 زاینی لەلایەن زانە ئەدمۆند هالیەوە دۆزەرەوەی کلکداری هالی داهێنرا. پاشان گەلێ زانەی دیکە هاتنە مەیدان، لەوانە ویلیام هێرشەڵ 1737 بۆ 1722 زاینی کە ئەستێری ئۆرانۆسی دۆزیەوە. سەدەی 19هەمیش گەلێ پێشکەوتنی گەورەی لەم بوارەدا تێدا بووە و گەلێ مەرسەدی فەلەکی لە شوێنی جاجادا دامەزران. تا زانەی فەلەکی زیادەتر دەبوو مەرسەدە فەلەکیەکانیش چاکتر و پوختر دەبوون و ئەوە بوو لە ساڵی 1846 زاینی ئەستێرەی نیپتۆنی تێدا دۆزرایەوە. سەدەی 20هەمیش لە بواری فەلەک و بوارە گرنگەکانی تری فیزیادا پێشکەوتنی مەزنی بەخۆبینی. لەوانە دوو تیۆری ناودار داهێنران کە کاریگەریەکی یەکجار زۆری لەسەر فیزیا و سروشناسی و ماتماتیک و فەلەکدا هەبوون.
یەکەمیان تیۆری کوانتەم بوو کە لە ساڵی 1970 زاینی لەلایەن زانای ئەڵمانی ماکس پلانک داهێنرا. دووەمیان تیۆری ڕێژەیی بوو کە لەلایەن زانای ناودار ئەلبێرت ئەنیشتاین بوو. ئەم دوو داهێنانی پلانک و ئەنیشتاین هەندێک گۆڕانکاری گرنگیان بەسەر یاساکانی نیوتن داهێنا. ماکس پلانک لە ساڵی 1879 زاینی لەدایک بووە و لە ساڵی 1970 زاینی بەهۆی تیۆری هەڵقوڵانی شەپۆ لە وزەی دەرچوو لە تەنەگەرمەکانەوە خەڵاتی نۆبڵی پێشکەشکرا. ئەنیشتاین دەربارەی پلانک دەبێژێ ئەگەر فریشتەکانی ئاسمان بێنە خوارەوە و بستنە نێو تەلاری زانست، ئەوە هەمووان دەکەنە دەرەوە و بە تەنیا پلانکی خۆشەویست دەهێڵنەوە. پلانک لە ژیانیدا زۆری چەرمەسەری بینیوە. کوڕێکی لە جەنگی یەکەمی جیهانیدا کوژراوە و کوڕێکی دیکەشی لە سەردەمی ڕایخی دووەم بە تۆمەتی بەشداریکردن لە پلانێکی ڕێکخراو بۆ کوشتنی فرۆهەر لە سێدارە دراوە. جگەلەوەش ماڵ و حاڵی پلانک بۆی بۆمبارانێکەوە هیچی بەسەر هیچەوە نەماوە تا ئەو کاتی سوپای هاوپەیمانان بەهانای هاتوون و لە مەرگ ڕزگاریان کردووە و لە ساڵی 1947 زاینیدا بە یەکجاری سەرینایەوە. ئەلبێرت ئەنیشتاین 1879 بۆ 1955 زاینی لە 14 ئایار لە شاری ئۆڵم لە ئەڵمانیا لەدایک بووە. لە قوتابخانەدا تاکە خوێنکارێکی جوولەکە بووە. لە نێو خوێنکارە کاسۆلیکەکان و لە خوێندنی قوتابخانەدا کۆڵ بووە و مامۆستایانی هیچ هیوایەکیان پێی نەبووە، بەڵام لە ماڵەوە توانی بێتی خۆی لە ماتماتیک ڕابێنێ. لە ساڵی 1902 زاینی بە پلەی سێمی فەرمانبەر لە نووسینگەی بەراعات الاختراع لە بێرنی سویسرا دامەزرا و پێشتر لە ساڵی 1900 زاینی ڕەگەزنامی سویسرایی وەرگرتە بوو. دواتر لە بوارەکانی فیزیادا توانی بەهۆی داهێنانە مەزنەکەی تیۆری ڕێژەیی تایبەتی و گشتی جیهان بخاتە چاخێکی نوێوە. لە ساڵی 1970 زاینی لە زانکۆی بێرن دامەزراوە و ساڵی دواتر کرایە پرۆفیسۆری یادی دەدەر لە بواری فیزیای تیۆری و لە ساڵی 1911 زاینیدا کرایە پرۆفیسۆری وانەبێژ. شایانی باسە ئەنیشتاین لە ساڵی 1921 زاینیدا بەهۆی کاریگەری کارۆ ڕووناکی خەڵاتی نۆبلی لە فیزیادا پێشکەش کرا. ساڵی ڕووناکی بۆ پێوانی ماوە و دووری نێوان تەنەکان لە یەکتر گەلەیەکە هەن، لەوانە مەتر و کیلۆمەتر و میل. بەڵام ئەگەر ماوە و دووریەکان یەکجار زۆر بوون وەک دووری نێوان ئەستێرە و هەسارەکان، ئەوە دەتوانرێت بەهۆی چەندین یەکەی دیکەوە بدۆزرێنەوە، لەوانە دیاردەی دۆبلەر یا بەکارهێنانی هەندێک دەستگای نیشاندەری ڕادیۆیی یاخود ناردنی پرتە ڕاداریەکان و وەرگرتنەوەیان و پێوانی کاتی چوون و هاتنەوەی. هەروەها گەلێ ڕێگەی دیکە بۆ ئەم پێوانانە هەن کە دیارترینیان ساڵی ڕووناکیە کە بە زۆری بەکاردەهێنرێ. ساڵی ڕووناکی لە ئەنجامی زانینی خێرایی ڕووناکی پەیدا بووە و خێرایی ڕووناکیش بریتە لە بڕینی 300,000 کیلۆمەتر لە چرکەیەکدا کە دەکاتە 300 ملیۆن متر لە چرکەیەکدا. جا لەبەر ئەوەی ساڵێک پێک دێ لە 365 ڕۆژ و لە 125 ڕۆژێک، کەواتە ئەگەر ساڵێک بکەین بە چرکە دەکاتە ژمارەی ڕۆژەکانی ساڵێک زەربی ژمارەی سەعاتەکانی یەک ڕۆژ زەربی ژمارەی دەقیقەکانی یەک سەعات زەربی ژمارەی چرکەکانی یەک دەقیقە یەکسانە بە پێوانی ساڵێک بە چرکە. واتە یەک ساڵ بە چرکە دەکاتە 365 و لە 125 زەربی 24 زەربی 60 زەربی 60 کە دەکاتە 31,557,600 چرکە. پێوانی ساڵێک بە چرکە زەربی خێرایی ڕووناکی یەکسانە بە پێوانی ڕووناکی بە کیلۆمەتر، واتە یەک ساڵی ڕووناکی بەم شێوەیە دەدۆزرێتەوە. 31,557,600 زەربی 300,000 یەکسانە بە 9/10,000 46,728 زەربی دەتوان 12 کیلۆمەتر. پێوانی ساڵێکی ڕووناکی زەربی 1000 یەکسانە بە پێوانی ساڵێکی ڕووناکی بە مەتر، واتە 9/10,000 46,728 زەربی دەتوان 12 زەربی 1000 یەکسانە بە 9/10,000 46,728 زەربی دەتوان 15 مەترێک. دوو ساڵی ڕووناکی دەکاتە 2 زەربی 9/10,000 46,728
زەربی دەتوان 15 مەتر. هەروەها و بەم شێوەیە. گەشتێک بۆ نێوخۆر و مانگ. گەلێ هەسارە بە دەوری خۆردا دەخولێنەوە کە هەندێکیان بە چەند ساعتێکی ڕووناکی یان چەندین ساڵی ڕووناکی تەواوی دەکەن. نزیکترین هەسارە لە خۆرەوە لە دووری 57.9 ملیۆن کیلۆمەتردایە و ماوەی خولانەوەکەی بە دەوریدا 88 ڕۆژ دەخایەنێ. بەڵام دوورترین هەسارە لە خۆر 100 جار ئەوەندەی دووری یەکەم هەسارە دوورە و پێویستی بە 248 ساڵ هەیە بۆ ئەوەی خولێکی تەواو بە دەوری خۆردا بخولێتەوە. بەمانە دەگوترێ ئەستێرەی گەڕۆک یان هەسارە. ئەم هەسارانە لە قەبارەدا لێک جیاوازن و تیرەکانیان لە نێوان 5,000 تا 143,000 کیلۆمەتردایە. دەتوانرێ بەپێی نزیکیان لە خۆرەوە بەم شێوەیە دایان بنین: عەتارد، ڤینۆس، زەمین، مەریخ، موشتەری، زوحەل، ئۆرانۆس، نیپتۆن، پلۆتۆ. هەندێک جار بۆ دوو جۆر پۆلێن دەکرێن. ئەویش هەسارە زەمینیەکان و هەسارە زەبەلاحەکانن. هەسارە زەمینیەکان بریتین لە عەتارد و ڤینۆس و زەمین و مەریخ و تەنی ڕقی دیکە کە لە چڕی پێکاتنی کیمیایی جیاواز نین و هەندێک جار لە ڕووی کەشەوە جیان وەک پلەی گەرمی و هێزی کێشکردن و بوونی ئاو و هەوا و مادەی تر و بەرگەکەش و تادوایی. بەڵام هەسارە زەبەلاحەکان بریتین لە موشتەری و زوحەل و ئۆرانۆس و نیپتۆن کە چڕیەکانیان نزیکەی چوارێکی چڕی ئەستێرە زەمینیەکان و ڕویان نابینرێ چونکە پڕن لە هەڵمی گازاوی و هەندێک شوێنیان زۆر گەرمە. بەڵام بەچینی زۆر ساڵ ڕووپۆش کراون. ژمارەیەکی زۆر لەم هەسارانە پاشکۆیان هەیە کە پێیان دەڵێن سەتەلایت. ئەوەی تا ئێستا زانراوە 24 سەتەلایت هەن جگە لەو سەتەلایتانەی بەم دواییە دۆزراونەتەوە کە دەوری موشتەری و زوحەلیان داوە بەهۆی مەرکەبەی فەزایی ڤۆیاجەر. هەروەها جگە لەو ئەستێرە گەڕۆکانە و پاشکۆکانیان سەرنج دەدەین هەزاران ئەستێری ئاسمانی دیکە هەن کە پێیان دەڵێن ئەستێری بچکۆلانە و بە شێوەیەکی سەرەکی دەکەونە نێوان خولگەی هەردوو هەساری مەریخ و موشتەری. ئەوانە زۆربیان کەڤرین، شێوەکانیان ڕێک و پێکنین و هەندێکیان پێکاتیان ئاستینە و تیرەکانیان لە 8 کیلۆمەتر کەمترە. هەروەها زیاتر لە 50 ئەستێری بچووکەن کە تیرەکانیان لە دەوروبەری 150 کیلۆمەتردایە. جگە لە دوانیان کە بریتین لە سیرێس کە تیرەکەی 992 کیلۆمەترە و پاڵاس تیرەکەی 504 کیلۆمەترە. خۆر نزیکترین ئەستێرە لێمانەوە لە ملیۆنان ئەستێرە. جا لەبەر ئەوەی لێمانەوە نزیکە وەک پەپکێکی گازی بەرچاو دەکەوێ بە چەشنی خاڵێکی پرشنگدار دیارە. خۆر سەرچاوێکی سەرەکی وزەیە کە ژیان بێبوونی تیشکی خۆر مەحاڵە. وزیەکی یەکجار گەورە لە خۆر دەردەچێ و کەمێکی دەگاتە ئێمە و سوودی لێوەردەگرین. تێکرای دووری لە زەمین بریتیە لە 149 ملیۆن و 598 هەزار کیلۆمەتر. ماوەی گەشتنی تیشکی خۆر بۆ سەر زەمین بریتیە لە 8.25 دقیقا. گەورەترین دووری لە زەمین بریتیە لە 152 ملیۆن و 86 هەزار کیلۆمەتر. تیرەکەی بریتیە لە 1 ملیۆن و 391 هەزار کیلۆمەتر. بارستاییەکەی بریتیە لە 1.99 زەربی دەتوان 33 گرام کە نزیکەی 334 هەزار جار گەورەترە لە بارستایی زەمین. تێکرای چڕی خۆر بریتیە لە 1.41 گرام لە هەر سانتیمەترێکی سێجادا. تێکرای کێشی ڕووەکەی 28 جار گەورەترە لە کێشی لەسەر ڕووی زەمین. تێکرای پلەی گەرمی کاریگەر بریتیە لە 5760 کەلڤن. سەرجەمی وزەی دەرچوو بریتیە لە 3.8 زەربی دەتوان 23 کیلۆوات. ڕەنگەکەی زەردە. پێکاتی کیمیایی خۆر 0.9 هایدرۆجین و 0.1 هیلیۆم لەگەڵ ڕێژێکی سەدی کەم لە توخمەکێش گرانەکان. سەرنج 0 پلەی کەلڤن دەکاتە 273 پلەی سەدی. پلەی گەرمی خۆر. پلەی گەرمی خۆر بە 15 ملیۆن پلەی سەدی خەمڵێنراوە. لەو کاتەدا کە تەنۆڵکە گەردیلەییەکان وزەیەکی یەکجار بەرزیان دەبێ بە شێوەیەک دەتوانرێ ئەم وزەیە بۆ ئاسمانی دەرەوە بە شێوەی تیشک و بە خێرایی تیشک کە بریتیە لە 300 ملیۆن متر لە چرکەیەکدا بڕوات و ماوەی 8.25 دقیقە لە کات دەقایانێ تا دەگاتە سەرزەمین. گرنگترین چینە ناسراوەکانی خۆر: 1. فۆتۆسفێر چینی ڕووناکی. 2. کرۆمۆسفێر چینی ئاسمانی ناوەوە. 3. ئەکلیل چینی ئاسمانی دەرەوە. تاکە بەشی خۆر کە ڕاستەوخۆ دەتوانرێ ببینرێ چینەکانی دەرەوەین و بە کەشی خۆر ناو دەبرێ و
پێک دێ لەو سێچینەی سەرەوە و لێرەدا بە پێویستی دەزانین بە کورتی لە هەریەکەیان بدوێن. 1. فۆتۆسفێر هەندێک جار پێی دەگوترێت گۆی بینراو. خۆرگوویەکی گازاوی وروژاوە و ڕوویەکی پرشنگداری هەیە کە پێی دەڵێن فۆتۆسفێر. ئەم چینە گازی لێڵی تێدایە و ناتوانرێت چینی ژێرەوەی ببینرێ. ئەگەر بەهۆی چاودێرە فەلەکیەکانەوە لە کاتە گونجاوەکاندا تەماشای خۆر بکەین، ئەوە هەست دەکەین کە لەسەر ئەم ڕۆدا ملیۆنان پەڵەی بریقەداری جیا لە قەبارەدا هەن کە لە هەندێن ناوچەی تاریکی تەنگەبەر جیاکراونەتەوە. ئەم پەڵانە بە شێوەیەکی گازی زۆر گەرمن و لە ناوچەکانی خوارەوە بەرەو بەرزاییەکان تا هەزاران کیلۆمەتر دەکشێن و دەبنەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرمی چینەکانی سەروتر. ئەم گازانە بەربنکەی چینەکانی سەرەوە دەکەون و پاڵ بە لێشاوێکی گازی گرگرت و لە کەشی خۆر دەنێن و ئەم گازانە بە گوێرەی هێڵەهێزە موگناتیزیەکان لە ڕاڕەوە چەماوەکان بۆ چینەکانی دوایی دەجوڵێن و پاشان دووبارە دەگەڕێنەوە فۆتۆسفێر. دەتوانرێت ئەم گازە وروژاوانە بە ئاسانی لە کاتی خۆرگیراندا ببینرێ. شایانی باسە پلەی گەرمی ئەم چینە لە نێوان 4500 بۆ 6800 کەلڤندایە. 2. کرۆمۆسفێر چینێکی ڕەنگا و ڕەنگە. بریتیە لە چینێکی جەوی ڕوون کە ڕاستەخۆ دەکەوێتە سەرڕووی فۆتۆسفێر و دەتوانرێت لە کاتی خۆرگیراندا لە شێوەی بازنەی ڕەنگین ببینرێ. ئەم چینە تا بەرزایی نزیکەی 1200 کیلۆمەتر بەرەوسەر ڕووی فۆتۆسفێر دەکشێ. کرۆمۆسفێر لە بەرزاییە زۆرەکاندا چڕی کەمە و لە نێوان دەتوان ناقص 8 تا دەتوان ناقص 11 کیلۆمەتر بۆ سانتیمەتر سێجایە تا دەتوان ناقص 11 گرام بۆ سانتیمەتر سێجا. پلەی گەرمیەکەشی لە نێوان 4500 کەلڤن بەرەو 100,000 پلەی کەلڤن زیاد دەبێت. 3. ئەکلیل چینێکی جەوی دەرەکی خۆرە کە لە کۆتاییەکانی کرۆمۆسفێر دەست پێ دەکات تا پەرزاییە زۆرەکان کە دەگاتە ملیۆنا کیلۆمەتر. پلەی گەرمی ئەم چینە لە ملیۆنێک پلەی کەلڤن زیاترە و بە ڕێژەی جوڵەوزەی گەردەکانی گاز بەم پەیوەندیی خوارەوە دەتوانرێت بپێورێ. جوڵەوزە یەکسانە بە 1/2 زەربی بارستایی تاکە گەردێک زەربی دووجای خێرایی کاریگەر، واتە جیم واو یەکسانە بە 1/2 زەربی با زەربی خا دووجا، کە ئەمەش دەکاتە جیم واو یەکسانە بە 1/2 نون گاف زەربی سین، کاتێ نون گاف بریتە لە نەگۆڕێک کە پێی دەڵێن نەگۆڕی پۆڵتزمان کە دەکاتە 1/138 زەربی دەتوان 23 جول بۆ هەر کەلڤنێک. هەروەها سین بریتە لە پلەی گەرمی. کاتێک دەگوترێ پلەی گەرمی ئەکلیل ملیۆن پلەی پەتیە، ئەوە تێکرای جوڵەوزە بۆ هەر گەردێکی گاز دەگاتە نزیکەی 2 زەربی دەتوان 7 جول بە گوێرەی پەیوەندیەکەی پێشوو. پلەی گەرمی ئەم چینە گەلێ بەرزە و زۆر لە پلەی گەرمی چینی کرۆمۆسفێر زیاترە و زەحمەتیشە سەرچاوی زانینی ئەم وزە بەرزەی بزانرێ، چونکە ناتوانرێت گەرمی لە دەرەوە بگوێزرێتەوە ناوخۆر بە بەرزکردنەوەی پلەی گەرمی ئەکلیل تا ئەم بڕا. هەروەها ناتوانرێ گەرمی بە ڕێگەی گەیاندن لە نزمترین پلەی گەرمی تا گەورەترین پلە بگوێزرێتەوە. بۆیە وازانراوە کەوا سەرچاوی ئەم وزە بەرزەی ئەکلیل بریتی بێ لە شەپۆلێکی دیاریکراو کە پێی دەڵێن شەپۆلەکانی ڕاچەنین. هۆکارەکەشی چینی کرۆمۆسفێرە کە گازەکانی دەگەنە دووریەکی زۆر گەورە و ئەم گازانە بە خێراییەکی یەکجار بەرز دەجوڵێنەوە کە لە خێرایی دەنگ زیاترە و شەپۆلی ڕاچەنین پەیدا دەکەن. گازەکانی ئەکلیل زۆر گەرمن و تەواو ئایۆناوین. هەر ئەتۆمێکی بەلای کەمەوە ئەلیکترۆنێک گوند دەکات و لەم بارەدا بەم گازە دەگوترێ پلازما کە بریتە لە دۆخی چوارەمی مادە دوای ڕق و شلو گاز. لێرەدا پرسیارێک سەرهەڵ دەدا: بۆچی هۆڕەبای خۆر واتە خۆرەبا کە پلەیەکی گەرمی بەرزی هەیە دوای ئەوەی بەرزەمین دەکەوێ ناماسووتێنێ؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە دەڵێن خۆرەبا گەلێ گەرمە، بەڵام ژماری کالۆریەکانی نزمن، چونکە تێکرای بارستای ئەو تەنۆلکە گەرمانی بەرزەمین دەکەون زۆر بچووکن. سەرباری ئەوەی بواری موگناتیزی زەمین وا دەکات کە وردی لە بارگاوەییەکان بە کارەبا لە خۆرەبا ئاراستەکانیان بگۆڕدرێ کاتێ دەگەنە کەشی زەمین. ئەم خۆرەبا و تیشکە جۆرا و جۆرانی لە خۆرەوە دەگەنە سەر ڕووی زەمین پەیوەندیەکی زۆر پتەویان بە کەش و ئەو هەوای زەمینەوە هەیە. بە شێوەیەکی گشتی ئەم تیشکانە دەکرێنە دوو جۆر. یەکەم، تیشکە کارۆموگناتیزیەکان وەک تیشکی ئێکس و تیشکی ڕادیۆیی و تیشکی ژێرسوور و تیشکی بینراو و تیشکی وەنەوشێیی و تا دوایی.
تایبەتمەندیەکانی ئەم تیشکانە ئەمانن: ئەلف، بەهێڵێکی ڕاست بڵاو دەبنەوە و خێراییەکان وە خێرای تشکی ڕووناکیە. ب، ئەو بەشەی کە دەگاتە سەر زەمین کار دەکاتە سەر ئەو نیوەگۆیەی زەمین کە ڕاستەوخۆ بەرامبەرەتی، چونکە بەهێڵی ڕاست دەردەچن. بەڵگەشت بۆ ئەمە لە کاتی خۆرگیرانی تەواودا کاتی نەگەیشتنی تیشکە بینراوەکان ئەم تیشکانە ناگەنە زەمین. جیم، تیشکی ئێکس لەگەڵ تیشکە درێژی شەپۆلە کورتەکاندایە کە لە چینی ئەکلیلەوە دەردەچن و هەڵگری سەدان هەزار پلەی گەرمیە. دال، تیشکە سەر و وەنەوشەییەکان لە ناوچەی خۆرگیران دەردەچن. ئەمانە بە هۆکارێکی بنەڕەتی دادەنرێت لە پێکاتنی ناوچە ئایۆنیەکەی کەشی زەمین. بۆیە لە کاتی زیادبوونی چالاکیەکانی خۆر ئەم تیشکانە دەبنەهۆی نالەباربوونی ناوچە ئایۆنیەکەی و هەندێک جار دەبنەهۆی لە کارخستنی گەیاندنی و بێتەل ئەلئیتیساڵات واللاسلکیە. ها، تیشکە ڕادیۆییەکان بەچێکی فراوان لە نێوان شەپۆلە میلیمەتری و مەتریەکان دەگرێتەوە. لە کاتی وروژانەکانی خۆردا بە سێ زۆر دەردەچن کە ئەمانن: یەک، تیشکی ڕادیۆیی بە پرتە، زۆر چڕن و بەگەلێ درێژی شەپۆلی جیاواز بۆ ماوەی چەند دەقیقەیەک دەردەچن کە پلازمای هاوێژرا و لە ناوچەکانی نێوان پەڵەکانی خۆر پەیدا دەبن. دوو، هوڕەبای توندوتیژ و توش کە ماوەی چەند سەعاتێک تا چەند ڕۆژێک بەردەوام دەبێ و دەکەوێتە نێوان درێژیە شەپۆلی 1 مەتر تا 20 مەتر کە لە ئەنجامی بەریەکەوتنی تەنۆلکە موگناتیزیەکان و شەپۆلەکانی پلازما جوڵاوەکان پەیدا دەبن. سێ، ئەو تیشکە ڕادیۆییانەی کە لە نێوان شەپۆلە سانتیمەتریەکاندان و ماوەی چەند هەفتەیەک دەخایانێ و پابەندە بە چالاکی و کاریگەریەکانی پەڵەکانی خۆر لە ناوچە ڕووناکیەکانی دەوروبەریدا. دووەم، ئەو جۆرە تیشکانی کە لە شێوەی گازدان لەگەڵ کەمە هەورێک لە گەردی لە بارگاویەکان بەکارەبا. لە تایبەتمەندیەکانیان ئەمانن: یەک، بە شێوەیەکی گشتی بە خێراییەکی کەم دەڕۆن و ماوەیەکی کەم دەڕۆن و ماوەی گشتینیان بۆ سەر زەمین لە نێوان 20 تا 30 سەعاتدایە، چونکە بۆی بواری موگناتیزی زەمینەوە لە ڕێڕەوە ڕاستەکەی خۆیان لا دەدەن، بۆیە لە کاتی خۆرگیرانی تەواودا گەیشتنیان بۆ سەر ڕووی زەمین ناوەستێ. دوو، کاریگەریان بۆ سەر کەشی زەمین ماوەیەکی کەم دەخایانێ، چونکە لە هەندێک ناوچەی دیاریکراوی پەپکەی خۆر دەردەچن و لەگەڵ بارودۆخی زەمیندا دەگونجێن. بۆ نمونە لە کاتی تەواو هاتنی وەرزەکانی بەهار و پاییز سەرنجی توندی گەردەلوو لە موگناتیزیەکانی زەمین دەدەین، چونکە هێڵی پانی چەقی پەپکەی خۆر لە ژێرترینەوەیە. سێ، ئەم تیشکانە هۆکاری سەرەکین بۆ ڕوودانی دیاردەی ئۆرۆرا واتە ئەشەفەق القوتبی کە بریتیە لە دیاردەیەکی نایاب و شێوەیان دەگۆڕێ و لە نزیک هەردوو جەمسەری زەمین ڕوودەدات. هۆکاری ئەم ڕووداوە بە شێوەیەکە کاتێک تەنۆلکە و ئەلیکترۆنە کارەباییەکان لە خۆرەوە بۆ سەر زەمین دەردەچن بە حوکمی بواری موگناتیزی زەمین بۆ هەردوو جەمسەری موگناتیزی باکوور و باشووری زەمین دەچن و لەو کاتەدا بەرقولگەی ئەو توخمانە دەکەون کە لە بەرزاییەکەشدا هەن وەک ئۆکسجین و هایدرۆجین. مانگ، هەمومان زۆربەی شەوان مانگ دەبینین کە نزیکترین پاشکە و هەسارەی ئاسمانی لێمانەوە و یەکەمینیان لەبارەی لێکۆڵینەوەی فەلەکی بەهۆی بەکارهێنانی چاودێری فەلەکی و ئەستێرەی دەستکرد و یەکەمین پابەندە بە هەسارەی زەمینەوە. زاناکان گەلێک لێکۆڵینەوەیان دەربارەی مانگ پێشکەش کردووە و گەیشتونەتە گەلێک ئەنجام. لەم لێکۆڵینەوانە: یەک، چاوەنۆڕیکردنی مانگ لەسەر زەمینەوە، لەوانە لێکۆڵینەوەی کە بەر لە ساڵی 1609 زاینی داکراوە، واتە بەر لە دامەزراندنی یەکەمین چاودێری فەلەکی لەسەر ڕووی زەمین. ئەو لێکۆڵینەوانی کە لە ساڵی 1609 زاینیەوە تا ئێستا کە بەهۆی چاودێری فەلەکی و پابەندەکانی کراون، یا ئەو لێکۆڵینەوانی بەهۆی مەرسەد و فۆتۆگراف و شەبەنگ و فۆتۆمەترەوە کراون، سەرباری لێکۆڵینەوە ڕادیۆیی و ڕاداریەکان کە کارێکی گەورەیان کرد. دوو، چاوەنۆڕی و سیرکردنی مانگ لە فەزاوە، ئەو لێکۆڵینەوانەی بۆی مەرسەدە ئاسمانیەکانەوە کراون کە لە ساڵی 1964 زاینیدا چەندین زانیاری کۆکراونەتەوە و ئەم کارانە تا ئێستاش بەردەوامن. ئەمانش لە ڕێگەی ئەستێرە دەستکردەکان و مەرکەبە فەزاییە جۆرا و جۆرەکانەوە هاتوونەتە ئەنجام. ئەم لێکۆڵینەوانە دوای ساڵی 1969 زاینی کە یەکەمین کەستەی داچووە سەر مانگ هاتوونەتە ئاراوە و تیایاندا چەندین سەرچاوە بۆ دەستکەوتنی زانیاری زیاتر بەکارهێنراوە. تایبەتمەندیەکانی مانگ: یەک، تێکڕای تیرەکەی بریتیە لە 3467 کیلۆمەتر. دوو، بارستاییەکەی بریتیە لە 1 بەش لە 81 بارستایی زەمین. سێ، تێکڕای چڕی بریتیە لە
334 گرام بۆ سانتیمەتر سێجا، یاخود چڕیەکەی 334 جار بەقەت چڕی ئاوە. چڕی ئاو یەکسانە بە 1 گرام بۆ سانتیمەتر سێجا. 4. تێکرای کێشی ڕووی مانگ 1/6 کێشی ڕووی زەمینە. بەرگەکەشی مانگ 1. کەشی مانگ 0/1000 پاڵەپەستوی کەشی زەمینە لە ئاستی ڕووی دەریاوە. 2. هیچ ئاو لەسەر ڕووی مانگدا نییە. 3. بەرزترین پلەی گەرمی بە ڕۆژ 130 پلەی سەدیە. 4. نزمترین پلەی گەرمی بە شەو ناقص 170 پلەی سەدیە. 5. ڕنگدانەوەی ڕووی لە 107 ئەلبیدۆیە. 6. بە شێوەیەکی گشتی بواری موگناتیزی تیایدا لاوازە و لە هەندێک شوێندا بەهێزە کە دەگاتە لە 100 بواری موگناتیزی زەمین. 7. لاری بە گوێرەی زەمین 5/100 پلەیە. 8. ماوەی خولانەوەی بە دەوری زەمین بە گوێرەی هەسارەکانی دیکە بریتیە لە 27 ڕۆژ و 7 سەعات و 42 دقیقە و 11 چرکەونی و پێوانی تیرەی مانگ. بە هەمان ئەو یاسایی کە دەتوانرێت تیرەی خۆری پێ بپێورێ دەتوانرێت تیرەی مانگیش بزانرێ. ئەمەش یاساکەیە. تا تەقسیم ها یەکسانە بە 2 ژ دال تەقسیم 360 کاتێک تا یەکسانە بە تیرەی مانگ. ها گۆشەی نیوەتیرە. ژ ڕێژەی نەگۆڕ کە دەکاتە 22/7 یاخود 3/14. دال دووری چەقی مانگ لە چەقی زەمینەوە. زانرابیشە کە دال یەکسانە بە 384,404 کیلۆمەتر. ها ئیش یەکسانە بە 0/1518 کەواتە لە هاوکێشەکەی پێشوودا تەنها یەک نادیار واتە مەجهول دەمێنێتەوە، ئەویش تیرەی مانگە واتە تا. یاساکەش بە لە جیاتی دانانی نرخەکان بەم شێوەی لێدێ. تا تەقسیم 0/1518 یەکسانە بە 2 زەربی 3/14 زەربی 384,404 تەقسیم 360 واتە تا یەکسانە بە 2 زەربی 3/14 زەربی 384,404 زەربی 0/1518 تەقسیم 360 واتە تا یەکسانە بە 3475 و لە 13 کیلۆمەتر. بە شێوەیەکی گشتی دەتوانرێت بەهۆی بەکارهێنانی ئەم یاسایی پێش و تیرەی ئەستێرە نزیکەکان بزانرێ. ئەگەر بێت و گۆشەی نیوەتیرە و دووری ئەستێرەکە لە زەمینەوە زانرا. بەپێی کردارێکی ماتماتیکانە دەتوانرێت بە بەکارهێنانی نوێڵێکی وەهمی هاوسنگ بەپێی چەقی قورساییەکەی بارستایی مانگ بزانرێ کە بریتیە لە 7/135 زەربی دەتوان 22 کیلۆگرام. ئەگەر بارستایی و قەبارەی مانگ زانرا ئەوە بەپێی بەکارهێنانی ئەم یاسایە دەتوانرێت چڕیەکەشی بزانرێ. چڕی یەکسانە بە بارستایی لەسەر قەبارە کە دەکاتە 3/134 گرام بۆ سانتیمەتر سێجا. کەش و هەوای مانگ بەپی ئەو زانیاریانەی کە تا ئێستا زانست لە سەرچاوەکانەوە پێی پێبردوون چەندین ڕاستیمان بەهۆی پێوانە ڕاستەوخۆکان و شیکردنەوەی نمونەبەردی و کەڤرینەکانی سەرڕووی مانگ و لێکۆڵینەوەیان بۆ دەردەکەوێ کە لە ڕیزانە پێشڕەوەکانی فەزاوە لە بەرنامەی مەرکەبەی فەزایی ئەپۆلۆ دەستکەوتووە. لە ئەنجامدا گەشتونەتە ئەو ڕاستیەی کە لە مانگدا هەور و بەفر و باران نییە. کاتێ زانە پێشڕەوەکانی فەزا گەشتنە سەرڕووی مانگ شوێنەواری پێڵاوەکانیان لەسەری نەخشێنرا و لەوانێ ئەم شوێنەواری پێیان تا هەزاران ساڵی دیکەژوە خۆی بمێنێتەوە چونکە کەش و ئاو و هەوا لە مانگدا نییە و هیچ شتێکاری تێناکات. پلەی گەرمی بەوەی هەندێک ئامێری فەلەکیەوە لەسەر زەمین پێوانی پلەی گەرمی مانگ لە کاتی شەو ڕۆژدا زانراوە. بەڵام ئێستا گەلێ ئامێر و دەستگای پێشکەوتوو هەستیار لەلایەن زاناکانەوە بۆ تۆمارکردنی پلەی گەرمی لەسەر ڕووی مانگ دانراوە و سەرنجی ئەوە دراوە کە پلەی گەرمی لە نێوان زائیدان 130 پلەی سەدی بە ڕۆژ و ناقص 173 پلەی سەدیە بە شەودا. ئەم جیاوازیە گەورەی پلەی گەرمی بۆتە هۆی نەبوونی ئاو لەسەر ڕووی مانگ. هەروەها ئەوەش زانراوە کە لە کاتی مانگیرانی تەواودا پلەی گەرمی لە بەرزترینەوە دەگاتە نزمترین ئەو کاتەی مانگ دەکەوێتە ناوچەی سێبەری زەمین. شایانی باسە بەهۆی دەستگاکانەوە زانراوە کەوا لە کاتی مانگیراندا پلەی گەرمی بەبڕی 150 پلەی سەدی لە ماوەی سەعاتێکدا کەم دەبێتەوە. بواری موگناتیزی مانگ بۆ پێوانی بواری موگناتیزی هەر شوێنێک ئامێرێکی تایبەت بەکاردەهێنرێت کە پێی دەگوترێ ماگنیتۆمەتر. ئەم ئامێرە لەو مەرکەبە فەزاییانە دەبەسترێ کە لە دەوری مانگ دێن و دەستن و بواری موگناتیزی مانگی پێراوە و دەرکەوتووە کە زۆر لاوازە.
پێوانی دووری مانگ لە زەمینەوە گەلێ ڕێگەی جیاواز بۆ ئەم پێوانەیە هەن. یەک، ڕێگەی پارالێکس، ڕێگەیەکی زۆر کۆنا کە تیایدا یاساکانی سێگۆشەکاری بەکاردێنرێ. دوای ئەوەی گۆشەی جیاوازی شوێنی مانگ بە گوێرەی ئەستێرە دوورەکان لە هەردوو بەرزەخاڵی سەرڕووی زەمینەوە دەپێورێ. دوو، ڕێگەی ڕادار، لە ڕێگەی یەکەم ورترە کە بەهۆی مەرسەدە ڕادیۆییەکانەوە ئامێری ڕادار یا تەلسکۆبە ڕادیۆییەکان بەکاردێنرێ و شەپۆلی ڕادیۆیی بۆ مانگ دەنێرێ و دوای ئەوەی بەری دەکەوێ ڕووی مانگ شەپۆلەکە دەداتەوە. لێرەدا هەردوو ساتی ناردن و گەڕانەوەی تۆمار دەکرێ و بۆ پێوانی ماوەی پێویست بۆ گەشتنی ئەم شەپۆلانەی کە بەهۆی ئامێری ئەلێکترۆنیەوە دەبێت. جا لەبەر ئەوەی ئەم شەپۆلانە کارۆمگناتیزین بۆ یە خێراییان دەگاتە خێرایی ڕووناکی، بەمەش دەتوانرێت دووری مانگ بۆی ئەم پەیوەندی خوارەوە بدۆزینەوە. دووری یەکسانە بە خێرایی زەربی کات، یا دووری مانگ یەکسانە بە خێرایی شەپۆلی نێردرا و زەربی یەک لە سەردووی کاتی چوون و هاتنەوەی شەپۆلەکە. سێ، بەکارهێنانی تیشکی لەیزەر، نوێترین ڕێگە بۆ پێوانی دووری مانگ و بڕی هەڵەکردن بەم ڕێگەیە لە 10 سانتیم کەم یا نزیکی تێپەڕ ناکات. لەم ڕێگەیەوە ئامێری هەستیار بەکارهێنراوە کە پێشەنگە ئاسمانیەکان لە ساڵی 1969 زاینی لەسەر مەرکەبە فەزاییەکانی ئەپۆلۆ بەکاریان هێنا. یەکێ لەو ئامێرانە بۆ ئەم مەبەستە بەکارهێنرا پێی دەگوترێ دۆزەرەوەی دووری بەهۆی تیشکی لەیزەر، کە تیایدا تیشکی لەیزەر دەنێرێ و دوای ئەوە تیشکەکە دەدرێتەوە. چاکترین بڕی دۆزراوە کە بەم ڕێگەیە دەرهێنراوە دەگاتە 384,404 کیلۆمەتر. خولگەی مانگ، مانگ لە شێوەی برگەناتەوە و لە خولگەیەکدا بە دەوری زەمیندا دەخولێتەوە. ئەم خولانەوەی ورد نییە چونکە کاریگەری کێشی خۆر و زەمین و هەندێک هەساری دیکەی بەسەرەوەیە. مانگ لە خولگەی خۆیدا لە نزیکترین خاڵکە زەمینە دووریەکەی دەگاتە 355,200 کیلۆمەتر. ئەمە حاڵەتێکە پێی دەگوترێ ئەلحەضیض. دوای نزیکەی 2 هەفتە لە خولانەوەکەیدا دەگاتە دووری 404,800 کیلۆمەتر لە زەمینەوە. ئەمەش پێی دەگوترێ ئەلئەوج. مانگیران و خۆرگیران. مانگیران ئەو کاتەی شوێنی مانگ دەکەوێتە ناوچەی سێبەری زەمین، ئەوە مانگیران ڕوودەدات، واتە زەمین دەکەوێتە نێوان خۆر و مانگ و هەرسێکیشیان دەکەونە سەر هێڵێکی ڕاست. کە مانگیران ڕوودەدات پێویستە مانگ 4 شەوە بێت و چەقی هەریەکە لە مانگ و زەمین و خۆر لەسەر یەک هێڵی ڕاست بن. مانگیرانی تەواو لەو کاتەدا ڕوودەدات کە مانگ دەکەوێتە ناوچەی سێبەری تەواوی زەمین. بەڵام ئەگەر بەشێکی مانگ بکەوێتە ناوچەی سێبەری تەواو و بەشەکەی دیکەی بکەوێتە ناوچەی نیمتە سێبەری زەمینەوە، ئەو کاتە مانگیرانی ناتەواو کەلی ڕوودەدات. لە کاتی مانگیرانی تەواودا ڕووی مانگ بە تەواوی ون نابێ، بەڵکو لە شێوەی ڕەنگێکی پرتەقاڵی بە دیار دەکەوێ. ئەمەش بەهۆی شکانەوەی تیشکی خۆرەوەیە کە بەرگەکەشی زەمین بەهۆی تەنۆلکە خۆڵاویەکانی نێوچینەکانی کەش دەبڕن. مانگیران لەوانەیە 2 سەعات تا 2 سەعات و نیو بخایانێ. خۆرگیران ئەگەر سێبەری مانگ بکەوێتە سەر شوێنێکی سەر زەمین، ئەو کاتە پەپکەی خۆر یا بەشێکی ئەو پەپکەیە دەرناکەوێت و تاریک دەبێت و بەری دەگیرێت و دانیشتوانی ئەو شوێنە خۆر یا بەشێکی پەپکەی خۆریان لێ دیار نامێنێت. بەم ڕووداوە دەگوترێ خۆرگیران. بۆ ڕوودانی ئەم دیاردەیە پێویستە مانگ بکەوێتە نێوان خۆر و زەمین و چەقی هەریەکە لە خۆر و مانگ و زەمین بکەونە سەر هێڵێکی ڕاست و مانگ لە پەناگرتندا بێت، واتە لا تاریکەکەی مانگ بە تەواوی بەرامبەر زەمین بێت. لەم دیاردەیەدا لە پشتەوەی مانگ سێبەری تاریکی شێوە قوچەک دەبینرێ کە دەبێتە هۆی پەیدابوونی پەڵەیەکی تاریک لەسەر ڕووی مانگ. هەندێک جار خۆرگیرانی بازنەی ڕوودەدات. ئەمە لەو کاتەدا دەبێ کە مانگ لە زەمینەوە دوور بێ. خۆرگیرانی تەواو لە شوێنێکی سەرڕووی زەمین کاتێک ڕوودەدات کە بەری ڕووناکی خۆر بە تەواوی لەو شوێنەدا بگیرێت. لەوانەشە خۆرگیرانی ناتەواو کەلی ڕوو بدات، ئەویش کاتێک بەری بەشێکی ئەو ڕووناکیە لەو شوێنەدا بگیرێت. بە دەگمەن خۆرگیران لە 7 دقیقە و نیو زیاتر دەخایانێ. لێرەدا ڕەنگە پرسیارێک سەر هەڵبدات کە ئەمەیە: بۆچی مانگیران کاتێکی زیاتر دەخایانێ لە خۆرگیران؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە دەڵێن چونکە سێبەری زەمین لەسەر مانگ گەورەیە، کەچی سێبەری مانگ لەسەر زەمین بچووکە. ژماری ئەگەری ڕوودانی مانگیران و خۆرگیران لە ساڵێکدا:
وا مەزەندە دەکرێتەوە گەورەترین ژمارەی ڕوودانی خۆرگیران و مانگیران 7 جار بن، 4 یا 5 جار خۆرگیران و 3 یا 2 جار مانگیران. هەروەها کەمترین ژمارەش 2 جارە، هەردووکیان خۆرگیرانن، واتە تێکرای ڕێژەی ڕوودانی خۆرگیران بۆ مانگیران نزیکەی 4/3. لەگەڵ ئەوەشدا ژمارەی ڕوودانی خۆرگیران لە شوێنێکی دیاریکراوی سەرڕووی زەمین زۆر کەمترە لە ژمارەی بینینی ڕوودانی مانگیران لەو شوێنەدا و چونکە خۆرگیران لە شوێنێکی دیاریکراوی سەرڕووی زەمین نەبێ نابینرێ، بەڵام ڕوودانی مانگیران نیوەی گۆی زەمین دەیبینێ. هەروەها خۆرگیرانی تەواو تەنیا دانیشتوانی ئەو شوێنەی ڕووی زەمین دەیبینن کە دەکەونە ناوچەی سێبەری تەواوی مانگەوە. شایانی باسە تێکڕای ڕوودانی مانگیران لە پەڵەیەکی دیاریکراوی سەرڕووی زەمین لە 1 ساڵدا جارێک دەبێت، بەڵام ڕێژەی خۆرگیرانی تەواو بە نزیکەی هەر 300 ساڵ جارێک لە شوێنێکی دیاریکراودا ڕوودەدات. بۆیە بۆ بینینی خۆرگیران پێویستە بچینە ئەو شوێنەی زەمین کە سێبەری مانگی دەکەوێتە سەر. لە 26 شوباتی ساڵی 1992 زاینیدا خۆرگیران ڕوویدا و دانیشتوانی ناوەڕاستی ئۆقیانوسی هێمن و بەشێکی باکووری ئەمریکای خوار و ئۆقیانوسی ئەتڵانتی و دوورگەی کەناری ئەم دیاردەیان بینی. شایانی باسە لە 11 ئابی ساڵی 1992 زاینیدا ئەم دیاردەیە ڕوویدایەوە. ئۆقیانوسی ئەتڵانتی باشووری نۆڤاسکۆتیا بەرەو باکووری ئۆقیانوسی ئەتڵانتی دیسانەوە ناوەڕاستی ئەوروپا و باشووری ئاسیا و باکووری هیندی گرتەوە. دانیشتوانی ئەم شوێنانە دیاردەی خۆرگیرانیان بینی. جیابوونەوە لە زەمین. لە دێر زەمانەوە فڕین و چوونە ئاسمان خەونێکە مرۆڤ لەسەر ڕووی زەمین دەیبینێ. ئەوە بوو دوجار ئەم خەونەش لە سەردەمی داهێنانی باڵۆندا، واتە نیوەی دووەمی سەدەی 18هەمی زاینی هاتە دی و دوای ئەوەش لە سەرەتای سەدەی 20م فڕۆکەدا هات. ئەوە بوو خەونەکانی مرۆڤ بۆ شتی گەورەتر پەرایان ساند، بەوەش نەوەستا کە هەر بۆ ئاسمان بفرێ و بەرز ببێتەوە، بەڵکوتوانی بگاتە ئەستێرە و هەسارەکانیش. لەگەڵ ئەوەی کە هیچ زانیاریەکیش لەبارەی پێکاتە و چۆنێتی گردون و ئەستێرەکانەوە نەبوو، بەڵام توانای بەرزی بیرکردنەوەی گەیشتە ئەو شتە مەزنانەش. لەگەڵ ئەوەی ئێمەی مرۆڤ تا ئێستا بەقەت دڵۆپێک لە دەریا دەربارەی پێکاتەی گردون و فلک و نهێنی شاراوە و شتە نەزانراوەکانی کەون نازانین و بەردەوام شتی تازە و تازەتر و نهێنیەکان لە ئاشکرابوونی زیاتردان و ساڵانە پێشکەوتنێکی مەزن لەم بوارەدا بەدیدێ. هەر بۆیەش زانستی فەلک بە باوکی هەموو زانستەکاندا دەنرێ. هەتا ئێستاشی لەگەڵدا بێ و تا دنیاش دنیاە مرۆڤ لە هەوڵی بەردەوام دەبێ بۆ گەیشتن بە بنج و بناوانی دنیای هەریەک لە ئەستێرە و ڕەگەز و توخمەکانی دەرەوەی زەمین. لە ڕۆژی 4 تشرینی یەکەمی ساڵی 1957 زاینیدا یادی 100 ساڵەی لەدایکبوونی زانەی گەورەی رووسایی تسیۆلکۆفسکی هەواڵێک گۆی زەمینی هەژاند کە بریتی بوو لە توانینی مرۆڤ بۆ هەڵدانی ئەستێرەی دەستکرد، کە بۆ یەکەمین جار بوو لە مێژوودا لە خولگەیەکی دەوری گۆی زەمین دەخولایەوە. ئەگەرچی ئەمە یەکەم ئەستێرەی دەستکرد بوو، پێکاتەی گەلێک سادە و ئاسایی بوو لە چاو ئەوانی دواتر، بەڵام بۆ ئەو سەردەما پێشکەوتنێکی مەزن بوو لە زانست و تەکنەلۆجیا. ئەوە بوو بۆ دوجار مرۆڤ توانی لە کۆیلەی کێشی زەمین ڕزگاری بێت کە بەماش سەدەی فەزادا هات. یەکەمین ئەستێرەی دەستکرد سۆڤێتی بوو، بەڵام یەکێتی سۆڤێت لەو بوارەدا هەر بە کەڵیب سەرکردەی نەمایەوە، بەڵکو وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا بە ماوەی 14 مانگ دوای ئەوە لە ڕۆژی 30 کانونی دووەمی ساڵی 1958 زاینی یەکەمین ئەستێرەی دەستکردی خۆی بە ناوی ئەکسپلۆرەرەوە، واتە دۆزەرەوە یا پێشڕەو، کە 92 ڕۆژ لە فەزا مایەوە دروست کرد. لەو کاتەدا هەردوو وڵات ئەستێرەی دەستکردیان هەڵداوە کە بە دەوری گۆی زەمیندا دەخولێتەوە. ماوەی 30 ساڵ دوای ئەوە گەلێ وڵات هاتنە نێو یانەی فەزا کە بە زنجیرە بەم شێوەیە ریزیان دەکەین: یەکێتی سۆڤێت، ئەمریکا، فەڕەنسا، یابان، چین، بەریتانیا، ئەڵمانیا، هیند، هۆڵەندا و وڵاتانی دیکە. شایانی باسە سەرژمێریەکان تا ساڵی 1986 زاینی ئەویان دەرخست کە ژمارەی 3200 ئەستێرەی دەستکرد بۆ مەبەستی سەربازی و زانستی و لێکۆڵینەوە لە سروشت و کەش و هەوا و گەیاندن لە یەکێتی سۆڤێتەوە هەڵدراون و نزیکەی 1200 لەلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و وڵاتانی دیکەوە هەڵدرابوون. دوای ئەوەش گەلێ ئەستێرەی دەستکردی دیکە چوونە فەزاوە و هەریەکە کاری خۆی پێش پێدرا. هیوایان تێدا بوو کاتێک کاری تەواو دەبوو دەهێنرایەوە. لێرەدا پرسیارێک سەری هەڵدەدا کە ئەمەیە: چۆن ئەم ئەستێرە دەستکردانە لە فەزا دەمێننەوە و وندەبن؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە
پێویستە یاساکانی جوڵەی تەنەکان لە فەزا و زانیاری دەربارەی فەزای دەرەوەی گۆی زەمین بزانین. ئاشکرایە کە ژیان لەسەر ڕووی زەمین بەهۆی ئەو بەرگە هەوایەوەیە کە دەوری گۆی زەمینی داوە و بەرزاییەکی یەکجار زۆر دەوری تەنیوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا دوای ئەم بەرگە دەبێت چینێکی دیکە هەبێ. ئایا بۆشایی لەکوێوە دەست پێ دەکات؟ شایانی باسە بەرگەکەشی هەوای دەرەوەی زەمین بەرەبەرە هەواکەی ڕوو لە کەمی دەکات تا دەگاتە بۆشایی. ئەوەی پێویستە لێرە بگوترێ ئەوەیە کە فەزا لەم سەردەمەی ئێستاماندا واناسراوە کە بریتیە لە بۆشاییەکی تێر و پڕ بە تشکی جۆراوجۆر لە تەنۆڵکەی بچووک و وردیلەی جیاجا و کلێکدار و ئەستێرۆکە و هەسارە و گەلێکی دیکە. ئەو ناوچەی کە 100 کیلۆمەتر لە زەمینەوە دوورە بریتیە لە شوێنێکی جیاکەرەوەی نێوان زەمین و فەزای کەونی. ئەم فەزایش بریتیە لە گۆڕەپان و مەیدانی چالاکی و لێکۆڵینەوە و کارەکانی مرۆڤ لە بواری فەلەک و گەردونناسی. بۆ نمونە دەتوانین هەندێ بەشی کەم لەم فەزایە وەربگرین کە نزیکە لە زەمین، ئەویش دووری 36,000 کیلۆمەترە. بە شێوەیەکی سەرەکی ئەو بەشی فەزا بریتیە لە خولگەکانی جۆرەها ئەستێرەی دەستکرد. شایانی باسە لە ساڵی 1871 زاینیدا بەهۆی داهێنانی باڵۆنەوە توانراکەشی زەمین بزانرێ. لە ساڵی 1804 زاینیدا پێوانی پلەی گەرمی هەوا و پاڵەپەست و شێداری. لە سەرەتاکانی ئەم سەدەیەش فڕۆکە و پاشان موشک بەکارهاتن و پاشتریش ئەستێرەی دەستکرد داهێنرا. چینەکانی دەوری زەمین. زاناکان بە زۆری کەشی زەمین بۆ 5 چین پۆلێن دەکەن کە بە دوای یەکدا دێن، واتەیەک لەسەر یەکن کە بریتین لە مانەی خوارەوە. 1. چینی ترۆبۆسفێر، 2. چینی ستراتۆسفێر، 3. چینی ئۆزۆنۆسفێر، 4. چینی میزۆسفێر، 5. چینی گەرمی ترۆمۆسفێر، پاشانیش چینی دەرەوە ئەکسۆسفێر دێت. زۆربەی جار هەردوو چینی ستراتۆسفێر یەک دەگرن، بۆیە چینەکان بە 5 چین دەمێننەوە. ئێمەی مرۆڤ لەسەر ڕووی زەمین لە چینی ترۆبۆسفێردا دەژین کە تێکڕای بەرزیەکەی بریتیە لە 7 میل، واتە 11.7 کیلۆمەتر لەسەر ڕووی دەریاوە، کە چینێکی ناجێگیرە و شوێنی گۆڕانکاریەکانی کەش و ئاو و هەوا و هاتن و چوونی هەور و با و جۆرەها گەردەلول و لافا و باوبۆرانە. لەگەڵ ئەوەشدا ئەم چینە بە گوێرەی چینەکانی دیکە ئەستوری کەمە، بەڵام ئەو هەوایی تیایدایە زیاترە لە 3 لە 4 گازەکانی دیکە. ئەگەر سەرنج بدەین کاتێ سەر چیایەک دەکەوین، ئەوە لە بەرزاییەکاندا هەست دەکەین پشومان سوار و هەناسەدانمان بە زەحمەت دەکەوێ، هەرچەندە لوتکەی چیاکەش بە درێژایی ساڵ بە فردای پۆشی بێ. ئەمە دەتوانرێ وا لێک بدرێتەوە کەوا هەوا لەم شوێنە چڕی کەمە و دووری نێوان گەردەکان زۆرە و لە شاشبووندان. هەروەها لەم بەرزاییانەدا وزەی دەنگیش بە زەحمەت دەگوێزرێتەوە، بۆیە ئەوانی لەسەر چیان بە دەنگی بەرز قسە دەکەن. ئەمەش هەر لەبەر هەمان هۆی پێشووە. هەروەها لەم بەرزاییانەدا هەر مەترێ بەرز ببینەوە، ئەوە پلەی گەرمی لە چینی ترۆبۆسفێر کەمتر دەبێتەوە تا دەگاتە ڕادەیەک کە بریتیە لە لووتکەی ئەم چینە و تیایدا پلەی گەرمی 6 پلەی سەدی لەژێر سفردایە. دوای ئەو چینەش چینی ستراتۆسفێر دێ کە پانیەکەی بۆ بەرزایی چوونی بریتیە لە 20 میل، واتە 32 کیلۆمەتر. ئەم چینە هەوایەکی تند و تووشی لێیە کە خێراییەکەی بریتیە لە 700 کیلۆمەتر لە سەعاتێکدا. شایانی باسە ئەم چینە لە جەنگی دووەمی جیهانیدا دۆزرایەوە، کاتێک کە فڕۆکەوانە ئەمریکاییەکان موشەکە بۆمبایە زەبەلاحەکانیان B-29 دەهابیشت تا دەگەیشتە ئەم چینە کە تیایدا پلەی گەرمی تا نزیکەی 80 پلەی سەدی لەژێر سفر نزم دەبێتەوە. هەروەها ئەم چینە بڕێکی زۆری لە گازی ئۆزۆن تێدایە. چینی ئۆزۆنۆسفێری لەگەڵدا تێکەڵ بووە. ئەم چینی ئۆزۆنە پلەی گەرمیەکەی بۆ 0 پلەی سەدی بەرز دەبێتەوە، چونکە گازی ئۆزۆن بڕێکی زۆر لەو تیشکە سەر و وەنەوشەیە هەڵدەمژێ کە خۆر دەینێرێ و ئەو وزە هەڵمژراوە بۆ گەرمی دەگۆڕێ و چینەکانی هەوا گەرم دادێن. بۆ زانیاری زیاتر دەربارەی چینی ئۆزۆن ئەم چەند دێڕە لەباری دەنووسین. گازی ئۆزۆن پێکدێ لە 3 گەردی ئۆکسجین، واتە O3، بەڵام ئۆکسجین بریتیە لە 2 گەرد، واتە O2. ڕێژی لە سەیەدا لە گازی ئۆزۆن هاتۆتە نێوچینی ترۆبۆسفێر و بۆتە هۆی پیسبوونی ژینگەی ڕووی زەمین. جەمسەری باشووری چینی ئۆزۆن کە لێنێکی تێکەوتووە و ئەم دیاتێش لەلایەن پرۆفیسۆر فرێد تیلەرەوە وا لێک دراوەتەوە کەوا پیسبوونی ژینگە و هەوا بۆتە هۆی تێکدانی چینەکە. شایانی باسە زانایان ئەو کە لێن تێکەوتنەی ئۆزۆن دەگەڕێننەوە بۆ کارلێکردنی کیمیایی ئالۆز و هەندێک جۆر لە ئاوێتەکان کە مرۆڤ بەرهەمیان دێنێ
کە توخمی کلۆرین و پرۆمینی تێدایە. بۆ نمونە کلۆر و فلۆر و کاربۆن کە لە دێر زەمانەوە تا ئێستاش بۆ دروستکردنی بەفرگر و ئێرکۆندێشن و فێنکردنەوەی هەوا بەکاردەهێنرێن، هەروەها وەک ئاگرکوژێنەوە سوودیان لێوەرگیراوە. چینەکەی دوای ئەویش بریتیە لە چینی ناوەڕاست کە پێی دەڵێن میزۆسفێر. ئەم چینە بۆ بەرزایی 29 تا 48 میل دەکشێ کە دەکەوێتە لای خوارەوەی ئۆزۆن و بۆی کاریگەری ئەو تیشکە سەروەنەوشەی یانەی لە خۆرەوە دێن هەن. شایانی باسە دەرکەوتووە کە پلەی گەرمی نزیکەی 10 پلەی سەدی دەبێ ئەگەر بێت و 30 میل لە زەمین دوور بکەوێتەوە. ئەو چینەی دوای میزۆسفێر دێ تیایدا ئەو بڕەهەوایی کە ماوەتەوە ڕێژەی زیاتر لە 100% تێکرای بارستایی بەرگەکەشی زەمین پێک ناهێنێ، بەڵام گەردە لێکشاوەکان لە هەوادا پلەی گەرمیان بە شێوەیەکی نەگۆڕ بۆ 1000 پلەی سەدی لە بەرزایی 30,000 میل زیاتر دەبێ و هەرچەندە بەرزتریش بچین ئەوە پلەی گەرمیەکە ڕوو لە زیادی دەبێ. بۆیە ئەم چینە ناونراوە بە ترۆمۆسفێر یان چینی گەرمی. شایانی باسە زۆربەی ئەو گازانی کە لەم چینەدا هەن لە ڕووی کارەباییەوە بارگاوین و گەردی سربەستیش کە لە ئەلکترۆنی سربەست پێکاتوە تیایدا زۆرە، هەر بۆیشە بە ئایۆنۆسفێر ناسراوە. ئەم چینە لە بەرزایی 40 میل دوور لە ڕووی زەمین دەست پێ دەکات، بەڵام کەس بە وردی نازانێ تا چ بەرزایی یەک دەکشێ کە لەوانەیە بۆ زیاتر لە 500 میل بڕوات. دوای ئەم چینەش چینی دەرەوە ئەکسۆسفێر دێ کە لەگەڵ کەشی خۆردا تێکەڵ دەبێ و گازەکانی تیایدان تا ڕادەیەکی زۆر ناسکن و توخمی سەرەکی تیایدا بریتیە لە هایدرۆجین و پڕیەتی لە تشکی سەروەنەوشەیی و پلەی گەرمی یەکجار زۆر بەرزە، لە بەرزاییە زۆرەکاندا دەگاتە 10,000. گەشت بۆ دەرەوەی زەمین. دوای ساڵانێکی زۆر لە لێکۆڵینەوە و تاقیکردنەوە و توێژینەوە مرۆڤ توانی هۆکارێک بدۆزێتەوە تا بتوانێت بەرەو دەرەوەی زەمین بڕوات. ئەویش داهێنانی چەندین موشک بوو کە بۆ دروستکردنیان پشت بە پرەنسیپی کاردانەوە بەسرا. لە ڕۆژی 4 تشرینی یەکەمی ساڵی 1957 زاینی موشکێکی سۆڤێتی کە ناوی سپوتینگ بوو، واتە پشوو هاوێژرا. ئەم موشەکە کە پێکاتبوو لە 3 قۆناغ و لە شێوەی هێلکەیی بوو، نزمترین خاڵی فرینی لە بەرزایی 150 میل لەسەر ڕووی زەمینەوە بوو، بەڵام بەرزترین خاڵی ڕەوگەکەی لە بەرزایی 550 میل بوو، واتە لە چینی گەرمی. شایانی باسە سپوتینگ لە بەرزیەکی زۆر دوور لە زەمینەوە بوو، بۆیە هەلی ئەوەی بۆ ڕەخسا کە بتوانێتە هاتای بمێنێتەوە، چونکە ئەم ئەستێرانە لەو دووریانەدا دەتوانن بەسەربەستی بێن و بچن، لەبەر ئەوەی هیچ هەوایەک لەو شوێنانەدا نییە. ئەم ئەستێرە دەستکردا لە شێوەی گۆدا بوو کە تیرەکەی بریتی بوو لە 58 سانتیم و بارستاییەکەشی 83 کیلۆگرام بوو. لە ماوەی 96 دقیقەدا جارێک بە دەوری زەمیندا دەخولایەوە، بەڵام یەکەمین ئەستێری دەستکردی ئەمریکایی ئێکسپلۆرەر 1 بوو. کەمترین بەرزایی لە ڕووی زەمینەوە لە دووری 224 میل بوو لێی و بەرزترین بەرزایش بریتی بوو لە 1573 میل کە لە شێوەی لولەک دروستکرا بوو. تیرەکەی 15 سانتیم و درێژیەکەشی نزیکەی 2 مەتر و بارستاییەکەشی 15 کیلۆگرام بوو. ئەم ئەستێرەش لە بەرزاییەکی زۆر دەجوڵا، بۆیە توانی 5 ساڵان بمێنێتەوە. ئەستێرەکان تا لە زەمین زیاتر دوور بکەونەوە ئەوە دەتوانن زیاتر بە ئازادی بفڕن و تیایدا بمێنەوە. بۆ نمونە کەشتی ئەمریکایی فرێنشیپ حوت کە پێشڕەوی فەزایی کۆلۆنێل جۆن گلین تیایدا بوو نەیتوانی 4 و لەدایە 4 ساڵ زیاتر بمێنێتەوە. ئەم کەشتیە لە 20 شوباتی ساڵی 1962 زاینیدا هاوێژرا کە لە شێوەی خولگەی هێلکەی لە کەمترین بەرزایی 98 میل و گەورەترین بەرزایی 160 میلدا بوو. بەڵام کەشتی فاستاگیەک کە یەکەم پێشڕەوی فەزا لە مێژوودا یوری گارگارینی سۆڤێتی لە ڕۆژی 12 نیسانی ساڵی 1961 زاینیدا بە شێوەی خولگەیەکی هێلکەی لە زەمین چووە دەرەوە و نەیتوانی زیاتر لە سەعات و نیوێک بمێنێتەوە. شایانی باسە ئەم کەشتیی گارگارین بارستاییەکەی 5 تەن زیاتر بوو. پێویستە ئەوەش بگوترێ کە خێرایی ئەستێرەی دەستکرد کاتێ پلە بە پلە لە زەمین نزیک دەکەوێتەوە و دەگاتە چینە چڕەکانی دەگاتە 8 کیلۆمتر لە چرکەیەکدا کە ئەم خێراییەشدە ئەوەندەی خێرایی گولەیەکی هاوێژراوە. بەم خێراییەش پلەی گەرمی بەرگی واتە بۆدی ئەستێرە و کەشتیەکان دەگاتە 600 پلەی سەدی و لەم پلە گەرمیەدا زۆربەی کانزاکان دەتوێنەوە. جا بۆ ئەوەی لەم کاریگەری و مەترسی ڕزگاریان بێت ئەوە ڕووی دەرەوەیان واتە بۆدیەکانیان بە مادەیەکی تایبەت ڕووپۆش دەکرێن کە مەترسی توانەوەیان نامێنێ. زۆربەی زاناکان هەوڵ دەدەن
ئەستێرە دەستکرد و کەشتی ئاسمانیەکان گەورەترین و زۆرترین ئامانجەکانیان بەدی بێن و بگەڕێنەوە ون نەبن. بۆیە زۆربەی ئەو نێراوانی کە پێویستە بگەڕێنەوە سەرزەمین کە دواتر بەهۆی لێخشاندنی نێوان بەرگەکەشی زەمین و تەنەفڕیوەکانەوە ناتوانن بێنەوە و دەبێتە هۆی سووتان و لە نێوچوونیان. شایانی باسە دوای ئەو تەنە هاوێژراوانە بۆ فەزا بە هەزاران ئەستێرە و کەشتی و مەرکەبەی فەزایی دیکە ڕەوانەی گردون و دەرەوەی گۆی زەوی کرابن. زۆربەی وڵاتان کارە زانستی و تەکنەلۆجیەکانیان ئەرک و خواستە سەربازیەکانیان کاری گەیاندن و بێتەل و شتی دیکەی جۆراوجۆریان لە ڕێی بەکارهێنانی ئاسمانی دەرەوەی زەمین و دەرەوەی زەمین بووە و تا ئێستاش مرۆڤەتی لەم بوارە هەرە گرنگ و مەزنەی زانستدا پێشکەوتنی یەکجار مەزنی بەخۆوە بینیوە کە بەتەنیا لەم باس و بابەتەدا دەتوانرێت گەلێک کتێب و باسی زانستی لێ بکەوێتەوە و هەر لقێکی سادە لەم لایەنەدا باس و بابەتی دوور و درێژ هەڵدەگرێت. تایبەتمەندیەکانی هەسارە. ئەم لێکۆڵینەوەیە تیرەی هەسارەکان بە پاشکۆکانیانەوە و بارستاییەکانیان و چڕیە جۆراوجۆریەکانیان و جوڵەی تەوەرەیی و خولگەیی و دنیای سەر ڕووەکانیان و پرشنگدارێتی و پلەی گەرمی و کەش و تا دوایی دەگرێتەوە. تیرەی هەسارە بۆ پێوان و دۆزینەوەی تیرەی هەسارەکان هەندێک جار ئامێری مایکرۆمەتر بەکاردەهێنرێ. بۆ ئەم مەبەستە مایکرۆمەترەکە بە چاودێری فەلەکیەوە دەبەسرێ تا تیرەی بینراوی هەسارەکە بە چرکەی کەوانەیی یا پێوانی گۆشە تیرەیی بپێورێ. هەروەها دەتوانرێ هەندێک تایبەتمەندێتی ڤیزیای هەسارەکان بزانرێ وەک دووری لە زەمینەوە بە یەکەی فەلەکی و هەر کاتێ ئەو دووریەمان دۆزیەوە ئەوە ڕوبەری ڕووی هەسارەکە و قەبارەکەی بزانرێ. بارستایی هەسارە دەتوانرێت بەهۆی بەکارهێنانی یاسای کیپلەر بارستایی هەسارە بدۆزرێتەوە. ئەگەر بێت و هەسارەکە پاشکۆی هەبێت ئەوە دەتوانرێت کاتی خولانەوەی پاشکۆکە بە دەوری هەسارەکە و بارستایی پاشکۆکە بزانرێ. پاشان بە بەکارهێنانی ئەم هاوکێشەی خوارەوە دەتوانرێت بارستایی هەسارەکە بدۆزرێتەوە. بەسین زائید بەساد یەکسانە بە 4 ژ توان 2 دال توان 3 تەقسیم جیم نون. کاتێک بەسین یەکسانە بە بارستایی پاشکۆ بەساد یەکسانە بە بارستایی هەسارەکە ژ یەکسانە بە ڕێژەی نەگۆڕ کە دەکاتە 22 لەسەر حوت یاخود 3/14. دال یەکسانە بە تێکرای دووری هەسارە لە زەمین. جیم نەگۆڕی کێشی گشتی کە دەکاتە 6/67 زەربی دەتوان ناقص 8 داین سانتیم دووجا تەقسیم گرام دووجا. نون یەکسانە بە کاتی خولانەوەی پاشکۆ بە دەوری هەسارە. بەڵام ئەگەر بێت و هەسارەیەک پاشکۆی نەبێت وەک هەساری ڤینۆس و ئەتارد ئەوە دەتوانرێت بارستاییەکانیان بەهۆی چەندێتی کاریگەریان بەسەر خولگەی هەساری دیکەوە یا نزیکی خولگەی هەر کلکدارێکەوە یا تێپەڕبوونی هەر مەرکەبێکی فەزایی بە نزیک هەسارەکەەوە بزانرێ. چڕی هەسارە چڕی بریتیە لە ڕێژەی نێوان بارستایی تەنێک بۆ قەبارەکەی. دەتوانرێت چڕی هەر هەسارەیەک بەهۆی ئەم هاوکێشەی خوارەوە بپێورێ. چ یەکسانە بە تەقسیم 4/3 ژ نون تا 3 کاتێک چ یەکسانە بە چڕی بە یەکسانە بە بارستایی هەسارە ژ یەکسانە بە ڕێژەی نەگۆڕ کە دەکاتە 22 لەسەر حوت یاخود 3/14. نون تا یەکسانە بە تێکرای نیوەتیرەی هەسارە. ئەگەر توانرا بارستایی هەسارە بدۆزرێتەوە ئەوە دەتوانرێت کێشی هەسارە بەم هاوکێشەیە بدۆزرێتەوە. کاف یەکسانە بە جیم زەربی بە تەقسیم نون تا. کاتێک جیم یەکسانە بە نەگۆڕی کێشی گشتی بە یەکسانە بە بارستایی هەسارە. ماوەی خولانەوەی هەسارە بە دەوری خۆیدا. بۆ پێوانی ماوەی خولانەوەی هەر هەسارەیەک دەتوانرێت ئەو کاتە بپێورێت کە بۆ دوو جاری یەک لە دوای یەکی خولانەوەی هەر هەسارەیەک بە دەوری خۆیدا دەیخایەنێ. پاشان ڕاستکردنەوە و پێویستیەکانی ئەم پێوانەیە و ئەنجامی بەهۆی گۆڕانکاریەکانی ئاراستەی نێوان زەمین و هەسارەکە بەهۆی شکانەوەی تیشکەکانەوە و ئەو گۆڕانانەی کە بۆ دەوری زەمین لە هەسارەکەەوە ڕوودەدەن جێبەجێ بکرێت. هەروەها گۆڕانی کاتی گەشتنی ڕووناکی هەسارەکە بۆ ئێمە بە ئەنجام دەگەێنین. هەر کاتێ نیشانەیەک لەسەر ڕووی هەر هەسارێک بۆ تەماشاکردن و دیاریکردنی ئەو شوێنەی تا خولانەوەیەک تەواو دەکات نەبوو ئەوە چەندین ڕێگەی دیکە هەن بۆ ئەو پێوانەیە. لەوانە 1 بەکارهێنانی دیاردەی دۆپلەر لە پێوانی لادانی هێڵە شەبەنگیەکانی کەنار پەپکەی هەسارەکە
تا خێرایی نزیک بوونەوە یا دوورکەوتنەوەی لە زەمین بزانرێ. 2. ئەو گۆڕانە فۆتۆمەتریانەی کە لە جیاوازی ڕووناکی بەخشین لە شوێنێک بۆ شوێنێکی دیکەی هەسارەکە پەیدا دەبێت. 3. دەتوانرێت خێرایی خولانەوەی هەسارە بەهۆی ئەو گۆڕانانی کە لەو چەقەهێزەی لە دووری نێوان جەمسەری هەسارەکەەوە پەیدا دەبێ بپێورێ. درەوشانەوەی هەسارە. هەسارەکان بۆ درەوشانەوەیان پەیوەندیان بە دووریان لە خۆرەوەیە، چونکە هەسارەکان ئەو تیشکە خۆرە دەدەنەوە کە دەکەوێتە سەریان. بۆیە پرشنگدارێتی هەسارەیەک پێچەوانە لەگەڵ دووجای دووری لە خۆرەوە و هەروەها پێچەوانەش لەگەڵ دووجای دووری لە زەمینەوە دەگۆڕێت. هەسارەکانی کۆمەڵەی خۆر. عەتارد یەکەمین و نزیکترین هەسارەیە لە خۆرەوە و بچووکترینیشیانە لە قەبارەدا و خێراترینیشیانە لە جوڵەدا و بارستاییشی لە هەمووان کەمترە. تیری عەتار دەگاتە 4900 کیلۆمەتر و تێکرای دووریەکەشی لە خۆرەوە نزیکەی 58 ملیۆن کیلۆمەترە. هەروەها ڕێژەی بارستاییەکەی بۆ بارستایی زەمین دەگاتە 0.55. تێکرای دووریەکەی لە خۆرەوە بە گوێرەی زەمین بریتیە لە 0.39 فەلەکی. گەورەترین گۆشەی دووری لە خۆرەوە بۆ ئەوەی لەسەر زەمین ببینرێ بریتیە لە نزیکەی 28 پلە و تێکرای خێرایی خولگەیی 48 کیلۆمەترە لە چرکەیەکدا. جوڵەی ئەم هەسارێ لەسەر خولگەیەکی بگەناتەواودایە و چڕیەکەشی بە گوێرەی چڕی زەمین بریتیە لە 5.4 گرام بۆ سانتیمەتر سێجا. کاتی ئەم هەسارێ لە نێوان زەمین و خۆردا لە پەناگرتندا دەبێت، ئەوە لە شێوەی پەپکەیەکی ڕەشی بچووک دەردەکەوێت کە بە بەردەم پەپکەی خۆردادێت. فەلەگناسەکان توانیویانە لەم تێپەڕینانەی عەتار بە بەردەم خۆردا تیرەکەی بۆی مایکرۆمەترەوە بپێون. ئەم هەسارێ پاشکۆی نییە، چونکە خولگەکەی لە نێو پانتای خولگەی زەمیندایە، بۆیە زۆر جار وەک مانگ دەبینرێ. جاری وا هەیە وەک ئەستێرەی بەیان و جاری واش هەیە وەک ئەستێرەی هێواران بەنۆرە دەردەکەوێ، بەڵام لەبەر ئەوەی زۆر لە خۆرەوە نزیکە بۆیە خێراییەکەشی بە دەوری خۆردا لە هەموو هەسارەکانی دیکە زیاترە و بواری درەوشانەوەکەشی زۆرە و بەدەگمەن نەبێ نابینرێ. عەتارد بە 88 ڕۆژ خولێکی تەواو بە دەوری خۆردا دەکات. زانایان لەو باوەڕەدا بوون کە وەک مانگ تەنیا یەک ڕووی لە خۆرە. بەم پێ خولانەوەی تەوەریەکەشی هەر دەگاتە 88 ڕۆژ. بەڵام مەرسەدە ڕاداریە نوێیەکان سەلماندویانە کە خولانەوەی تەوەرەیەکەی بە گوێرەی ئەستێرەیەکی جەگیر بە 58 ڕۆژ تەواو دەکات. کەش و هەوا و جیهانی سەرڕووی عەتارد. زۆربەی ئەو ئەنجام و زانیاریانەی لەباری کەش و هەوا و جیهانی سەرڕووی عەتار زانراون لە ڕێگەی ئەو دەستگایەوە بوو کە لە کۆتاییەکانی ساڵی 1970 زاینیدا بە مەرکەبەی فەزایی مارێ نەردەوە بەسرا بوو. ئەم ئامێرە بە تیشکی سەر و وەنەوشەی کاری دەکرد و بەهۆیەوە سەرنجرا کەوا ئەم هەسارێ بەرگەکەشێکی زۆر ناسکی هەیە کە بە شێوەیەکی گەشتی لە هیلیۆم و هەندێک گاسی دیکەی وەک ئۆکسجین و نیۆن و ثۆریۆم پێکهاتوون. شایانی باسە گۆڕانکاریەکی گەورە لە پلەی گەرمی سەرڕووی هەسارەکە ڕوودەدات کە لە نێوان 430 پلەی سیلیزی بە ڕۆژ و ناقص 170 پلەی سیلیزی بە شەودایە. هەروەها دەرکەوتووە کەوا بواری موگناتیزی تیایدا لاوازە و دەگاتە 1% بواری موگناتیزی زەمین. مەرکەبەی فەزایی مارێ نەردا بەدایان کامێرای تەلەڤیزۆنی تێدا بوو بۆ وێنەگرتنی ئەم هەسارەیە و لە وێنەکاندا وا دەردەکەوێ کەوا سەرڕوو شوێنەواری عەتارد تا ڕادەیەکی زۆر لە کەش و شوێنەواری مانگ دەکات، بە تایبەت بەشە نەبینراوەکەی کە ژمارەیەکی یەکجار زۆرکونی گرکانی تێدایە کە تیرەی گەورەکانیان نزیکەی 1300 کیلۆمەترە. جگە لە زنجیرە چیاوچۆڵ و دۆڵ و نشێ و تەختایی، جگە لەمەش لە سەرڕووی عەتارد مادەی گرکانی شل و ڕەقان کە زۆربەی کونەگرکانیەکانی داپۆشیوە، بۆیە شوێنەوارە سروشتیەکەی تێکداوە لەمەدا دەردەکەوێ کەوا ناواخنی عەتارد واتە ناوجەرگەکەی لە پلەیەکی گەرمی زۆر بەرزدایە. ڤینۆس دووەمین هەسارەیە کە لە خۆرەوە دوورە. تێکرای دووریەکەی لە خۆرەوە بریتیە لە 108 ملیۆن کیلۆمەتر و نزیکترین هەسارەشە لە زەمینەوە. ئەمە لە کاتێکدا کە دەکەوێتە نێوان زەمین و خۆرەوە، چونکە لەو شوێنانەدا ماوەی نێوانیان نزیکەی 39 تا 43 کیلۆمەترە. خولگەی ڤینۆس دەکەوێتە نێوان پانتای خولگەی زەمینەوە. کاتێ خولانەوەی بە دەوری خۆر بە گوێرەی ئەستێرەیەکی چەسپا و نزیکەی 225 ڕۆژ دەقایانێ، بۆیە وەک عەتار دوو مانگ دەردەکەوێ. بەمەش جارێک کە دەکەوێتە ڕۆژهەڵاتی خۆر ئەوا لە لای ڕۆژئاواوە دەبینرێ، بۆیە لەم بارەدا پێی دەگوترێ ئەستێرەی ئێواران.
دەشکەوێتە ڕۆژئاوای خۆر و لای ڕۆژهەڵات دەبینرێ. لەم بارشدا پێی دەگوترێ ئەستێرەی بەیان. هیچ نیشانێکی ئاشکرا لەسەر ڕووەکەیدا نییە. هۆی بینینی ڤینۆس سەر لە ئێوارە و بەرە بەیانیان واتە پێش خۆرهەڵات ئەوەیە کەوا خولگەی وەک هەسارەی عەتار دەکەوێتە نێو خولگەی زەمین. بەڵام کاتێک کە خولگەکەی دەکەوێتە دیوی پشتەوەی خۆر لە زەمینەوە ئەو کاتە ناتوانرێ ببینرێ چونکە زۆر لە زەمین دوور دەکەوێتەوە و لە شێوەی پەپکەیەکی بچووکی لێدێت. هەروەها کاتێک لە خولگەکەیدا دەکەوێتە بەردەم خۆر ئەو سادیسانەوە ناتوانرێ ببینرێ چونکە لا تاریکەکەی دەکەوێتە سەر زەمین. شانی باسە لە ڕێی دەستگا ڕاداریە گەردوونیەکانەوە سەلمێنراوە کەوا جوڵەتەوەرەیەکەی 243 ڕۆژ دەقایەنێ و سەرنجی ئەوەش دراوە کە جوڵەتەوەرەیەکەی بە پێچەوانەی زەمین و هەسارەکانی دیکەی کۆمەڵی خۆرە واتە لە خۆرهەڵاتەوە بەرەو خۆر ئاوایە. زاناکان هۆی ئەم دیاردێ دەگەڕێنەوە بۆ کاریگەری تاودانی زەمین بەسەر ڤینۆسەوە. بەرگە هەواکەی وەک بەرگە هەوای زەمین ئەستور نییە و لە پێنجیەکی ئەو ئەستوریەی زەمین تێپەڕ ناکات. بەڵام چڕیەکەی زۆرە و نزیکی 3 ئەوەندەی چڕی بەرگە هەوای زەمین دەبێت. بەم هۆیەوە تیشکی خۆر بە چاکی دەداتەوە. بۆیەش ڤینۆس لە ئاسماندا دەدرەوشێتەوە و بە درەوشاوترین هەسارەدا دەنرێ. هەروەها بۆی چڕی زۆری بەرگە هەواکەی و پلەی گەرمی زۆریەوە هەر لە بنەڕەتدا ژیانی تێدا نەبووە نییە. تایبەتمەندیەکانی ڤینۆس. بارستایی ڤینۆس دەکاتە لە 182 بارستایی زەمین و تیرەکەشی دەکاتە لە 195 تیرەی زەمین و تێکرای چڕیەکەی دەکاتە 5 گرام بۆ سانتیمەتر سێجا و تێکرای دووری لە خۆرەوە 0.172 یەکەی فەلەکیە و تاودانەکەی دەگاتە لە 192 تاودانی زەمین و خێرایی خولگەی دەکاتە 35.2 کیلۆمەتر بۆ چرکە. شایانی باسە ڤینۆس هیچ پاشکۆیەکی نییە. بەرگەکەشی ڤینۆس. ڕوانگە زەمینیەکان و توێژینەوە و لێکۆڵینەوە زانستیەکان بەهۆی دەستگا ڕادارە ئەلکترۆنیەکانەوە سەلماندویانە کە ڤینۆس بەرگەکەشێکی ئەستوری هەیە کە پڕیەتی لە هەور بۆیە ناتوانرێ ڕاستەوخۆ ڕوخساری ببینرێ. ئەم بەرگەکەشە پێک دێ لە نزیکەی لە 197 لە گازی دووەم ئۆکسیدی کاربۆن و لە 102 لە گازی نایترۆجین و کەمێک ئۆکسیجین و هەڵمی ئاو و هەندێک مادەی نەناسراو لە پێکاتی کیمیایی. هەروەها لە وێنەکانی مەرکەبەی مارێنەردا دەردەکەوێ کەوا چینەکانی بەرگەکەشی سەروی بە ئاراستی گەڕانەوە بە دەوری هەسارەکە دەخولێتەوە و بە نزیکەی 4 ڕۆژدارێک خولێک بە دەوریدا تەواو دەکات. پاڵەپەستۆ لەسەر ڕووی ڤینۆس لە نێوان 90 تا 100 جار زیاترە لە پاڵەپەستۆی سەرزەمین. هەروەها سەرنجی هیچ کاریگەریەکی بواری موگناتیزی تێدا نەدراوە. پلەی گەرمی سەر ڕووی ڤینۆس و پێکهاتەی ناوەوەی. بۆ پێوانی پلەی گەرمی سەر ڕووی ڤینۆس گەلێ هۆکار بەکارهێنراون وەک ڕوانگەی ڕادیۆیی کە پلەی گەرمی سەر ڕووی ڤینۆسی بە نزیکەی 700 پلەی کەلڤن پێواوە. هەروەها بۆ دڵنیابوون لە ڕاستی ئەم پێوانەیە هەردوو مەرکەبەی فەزایی ئەمریکایی مارێنەرد و مارینەر 5 بەکارهاتن کە ئەوانیش پلەی گەرمی سەر ڕووی ڤینۆسیان بە 750 پلەی کەلڤن پێوە. بەڵام مەرکەبەی فەزایی سۆڤێتی ڤانێرا 4 و 5 و 6 ئەم پلە گەرمیەیان بە نێوان 693 بۆ 796 پلەی کەلڤن پێوە. بەڵام پلەی گەرمی لووتکەی ئەو هەورانەی ڕووەکەیان تەنیوەتەوە بە نزیکەی 235 پلەی کەلڤن پێوراوە واتە تا بەرەو بەرزی لە بەرگەکەشی ڤینۆس دوور بکەوینەوە ئەوە پلەی گەرمیەکەی کەمتر دەبێتەوە. ئەمەش بەهۆی ئەو کاریگەریە گەرمیەوەیە کە لەسەر ڕووی ڤینۆس پەیدا دەبێت کە بە کاریگەری خانوە شوشەییەکان دەچێت. شوشە ڕێگە بە تێپەڕبوونی ئەو تیشکە شەپۆلە کورتانە دەدات کە درێژیەکانیان 3 مایکرۆنە کە لەو تەنانە دەردەچێت پلەی گەرمیان زۆر بەرزە وەک خۆر کە پلەی گەرمی سەر ڕووەکەی نزیکەی 6000 پلەیە. بەڵام ڕێگە نادات ئەو شەپۆلانی کە درێژاییەکانیان لە 3 مایکرۆن زیاترە پیایدا تێپەڕێت وەک ئەو گەرمیەی کە لە پلەی گەرمی ئاساییەوە نزیکن. بەرگەکەشی ئەستوری ڤینۆس پێک دێ لە دووەم ئۆکسیدی کاربۆن بەڵام پێکاتی ناوەوەی پێک دێ لە چەقە ناواخن کە پێک دێ لە ئاسن و نیکڵێک کە بەچینێک دەورە دراوە لەگەڵ توێکڵێکی بەرگەکەش. لە ئەنجامی گەلێک تاقیکاری و لێکۆڵینەوەی ورد بەهۆی هەندێک مەرکەبەی فەزایی کە بۆ زیاتر لە 20 جار نێدراونەتە سەر ڤینۆس دەرکەوتووە کە ئەم هەسارەی هیچ ژیانێکی تێدا نییە چونکە بەرگەکەشی بڕێکی یەکجار زۆر دووەم ئۆکسیدی کاربۆنی تێدایە. ئەمەجگە لەوەی وەک پێشتر گوتمان زۆریش لە خۆرەوە نزیکە. هەروەها هیچ ئاویشی تێدا نییە. ئەو مەرکەبە فەزاییە گرنگانەی کە بۆ سەر ڕووی ڤینۆس نێدراون بریتین لە هەردوو مەرکەبەی سۆڤێتی ڤانێرا 9 و چەندین وێنەی ئەملاو ئەولەی هەسارەکەیان گرت. ڤانێرا توانی
پلەی گەرمی سەر ڕووەکەی بپێوێ کە بریتی بوو لە 735 پلەی کەلڤن و پاڵەپستۆی کەش 90 جوول و خێرایی با لە نێوان 0.4 بۆ 0.7 متر بۆ چرکە و چڕی کەڤرەکانی لە نێوان 2.7 بۆ 2.9 گرام بۆ سانتیمەتر سێجا و دانەوەی ڕووی لە 3 بۆ لە 12 بوو چونکە کەڤرەکان ڕەنگێکی تێر و تۆخیان هەبوو. مەرکەبەی فەزایی بایۆنێر ڤینۆس لە ساڵی 1970 زاینیدا هاوێژرا کە ماوەی ساڵانێکی زۆر لە دەوریدا دەخورایەوە لەسەر ڕووی ڤینۆس دەرکەوتووە کەوا گەورەترین دۆڵ لە کۆمەڵی خۆر لەوەیە کە درێژیەکەی 1440 کیلۆمەترە و پانیەکەی 280 کیلۆمەترە، قوڵاییەکەشی نزیکەی 5 کیلۆمەترە. مەرکەبەی ڤانێرا 11 کە لە ساڵی 1970 زاینی و ڤانێرا 12 کە لە ساڵی 1970 زاینی چوونە سەر ڕووی ڤینۆس و گەلێ ئەنجامیان بەدەستێنا. لەوانە پلەی گەرمی کە بریتی بوو لە 747 پلەی کەلڤن و پاڵەپەستۆی کەش کە 90 5 جوول بوو. هەروەها گەشتنە ئەو ئەنجامەش کە هەندێک گازی وەک ئارگۆن 36 و 38 لە بەرگەکەشەکەی و ترشی کبریتیت لە هەورەکەیدا هەن. مەریخ یەکەمین هەسارەیە لە هەسارەکانی کۆمەڵی خۆر کە دەکەوێتە دەرەوەی خولگەی زەمین، واتە چوارەمینیانە بەپێ ڕێخستنی دووریان لە خۆرەوە. ڕەنگەکەی پەمەییە. تیرەی ئەم هەسارێ بریتە لە 6800 کیلۆمەتر و بارستاییەکەی 0.11 بارستای زەمین و چڕیەکەشی 3.9 گرام بۆ سانتیمەتر سێجایە. تێکرای چڕیەکەی 0.1713 تێکرای چڕی زەمینە و پاڵەپەستۆی کەش 0.8 پاڵەپەستۆی سەرزەمینە و بڕی کێشی ڕووەکەی دەکاتە 0.39 کێشی سەرڕووی زەمین. واتە ئەگەر کێشی پیاوێک لەسەر ڕووی زەمین بەرامبەر 100 کیلۆگرام بێت، ئەوە لەسەر ڕووی مەریخ دەبێتە 39 کیلۆگرام. تێکرای دووریەکەی لە خۆر لە نێوان 207 تا 250 ملیۆن کیلۆمەتردایە و تێکرای ئەو دووریە دەبێتە 228 ملیۆن کیلۆمەتر، واتە 1/125 فەلەکی. هەساری مەریخ دوو جۆر جوڵەی هەیە. یەکەمیان تەوەرەیی کە 24/6 ساعت دەخایەنێ، بۆیە لەوێشدا هەر 4 وەرزە هەن، بەڵام هەر وەرزێکی دوو ئەوەندەی وەرزەکانی سەرڕووی زەمینە. بەرگە هەواکەی زۆر تەنکە کە دەوری ئەم هەسارەی داوە و 100 کیلۆمەتر دەبێت، بەڵام پلەی گەرمیەکەی بەهۆی دووری لە خۆرەوە لە پلەی گەرمی زەمین زۆر نزمترە. ڕوخساری مەریخ هەروەک ڕوخساری زەمین وایە، واتە بە تەواوی گۆیی نییە، بۆیە تیرەی ئیستیوای نزیکەی 40 کیلۆمەتر لە تیرەی جەمسەری زیاترە. کەشی مەریخ و خاسیەتە ڕوویەکانی بەهۆی توێژینەوە و لێکدانەوەی زۆر لە ڕێی چاودێرە فەلەکیەکانەوە دەرکەوتووە کەوا بەرگەکەشی مەریخ گەلێک ناسک و تەنکە و ئەستوریەکەی دەکاتە 1/5 ئەستوری بەرگەکەشی زەمین و زۆربەشی لە دووەم ئۆکسیدی کاربۆن CO2، هەندێک هەڵمی ئاو H2O، یەکەم ئۆکسیدی کاربۆن CO، ئارگۆن AR، هایدرۆجین S2، ئۆکسجین O2، نایترۆجین N2 پێک هاتووە و نەشدانراوەکەوا گازی دیکەی وەک ئامۆنیا و میثانی تیادا بێت. هەروەک لەم خشتەی خوارەوەدا ئەو توخمە سەرەکیانە دەخرێتە ڕوو کە ڕێژیان لە زەمین و مەریخدا بەراورد پێکراوە. جۆری گاز ڕێژەی بوون. دووەم ئۆکسیدی کاربۆن CO2 ڕێژەی بوونی لە مەریخ لە 195، ڕێژەی بوونی لە زەمین لە 0 و لە 3. نایترۆجین ڕێژەی بوونی لە مەریخ لە 102 بۆ لە 3، ڕێژەی بوونی لە زەمین لە 178. ئۆکسجین ڕێژەی بوونی لە مەریخ لە 0 و لە 10، ڕێژەی بوونی لە زەمین لە 121. ئارگۆن ڕێژەی بوونی لە مەریخ لە 101 بۆ لە 102، ڕێژەی بوونی لە زەمین لە 0 و لە 10. زۆربەی بەشەکانی ڕووکاری مەریخ لە چینێکی تەنکی هەوری سپی پێکاتووە کە تا بەرزای نزیکەی 15 کیلۆمەتر دەڕوات، سەرباری هەندێ هەوری ڕەنگ پرتەقاڵی کە هەندێ ناوچەی بیابانەکاندا دەپۆشێت. ڕەنگە بەهۆی بوونی گەردەلوولی خۆڵەوە بێت لەم ناوچەیەدا، بەڵام پاڵەپەستۆی کەش بەهۆی جەمسەرگەری ڕووناکیەوە پێوراوە و دەرکەوتووە کە نزیکەی 0 و لە 10 پاڵەپەستۆی کەشی زەمین دەبێت. شایانی باسا دەتوانرێت هەردوو جەمسەری باکوور و باشووریشی بەهۆی چاودێری فەلەکیەوە ببینرێ کە چینێکی بەستەڵەکی دایگرتووە. ئەمەش لە ئەنجامی بوونی چینە بەستووەکان و ئاوی بەستوو دووەم ئۆکسیدی بەستووە، بەڵام چونکە لەم شوێنانەدا بەهۆی دووریان لە خۆرەوە
پلەی گەرمی زۆر نزم دەبێتەوە. لە تایبەتمەندیە گرنگەکانی بەرکەکەشی مەریخ ئەوەیە کە ڕێگە دەدات تیشکە شەپۆلە درێژەکانی پیادا تێپەڕێت، وەک تیشکی سوور و تیشکی ژێرسوور، بەڵام ڕێگە بە تیشکە شەپۆلە کورتەکانی وەک شین و وەنەوشەی نادات پیایاندا تێپەڕێت. بۆیە ئەو وێنە فۆتۆگرافیانەی هەندێک شوێنی مەریخ کە لە ڕێگەی دەستگاکانەوە بە شەپۆلە درێژەکان گیراون باشتر و جوانتر و ڕوونتر دەرکەوتون وەک لەو وێنە فۆتۆگرافیانەی بە شەپۆلە کورتەکان گیراون. پلەی گەرمی لەبەر ئەوەی مەریخ بە گوێرەی زەمین زۆر لە خۆرەوە دوورە، بۆیە پلەی گەرمی سەرڕوەکەی لە پلەی گەرمی سەرڕووی زەمین زۆر نزمترا. ئەم پلە گەرمیەش بەهۆی دەستگای پێوەری ڕادیۆیی و ژێرسوور پێوراوە دەرکەوتووە کەوا لە کاتی نیوەڕۆدا دەگاتە 290 پلەی کەلڤن، واتە 70 پلەی سەدی، بە ئێوارانیش دەگاتە 200 پلەی کەلڤن، واتە ناقص 73 پلەی سەدی. هەروەها لە هەردوو جەمسەرەکانیدا زۆر زیاتر نزم دەبێتەوە و دەگاتە 150 پلەی کەلڤن، واتە ناقص 132 پلەی سەدی. پاشکۆکانی مەریخ دوو پاشکۆی بچووکی هەیە کە لە ساڵی 1877 زاینیدا لەلایەن ئەی هۆڵ دۆزراونەتەوە. ئەوانیش هەردوو پاشکۆی فۆبۆس و دیمۆسە کە بە هەمان ئاراستەی خولانەوەی مەریخ بە دەوری خۆردا بە دەوریدا دەخولێنەوە، واتە لە خۆر ئاواوە بۆ خۆر هەڵات. ڕێژەی دووری فۆبۆس لە چەقی مەریخەوە دەگاتە نزیکەی 9380 کیلۆمەتر و شێوەکەشی ناڕێکە و تێکڕای تیرەکەشی دەگاتە 23 کیلۆمەتر. ماوەی خولانەوەشی بە دەوری مەریخدا دەکاتە نزیکەی 7 سەعات و نیو. لە ڕۆژێکدا دوو جاران لە خۆر هەڵاتەوە هەڵدێ، بەڵام تێکڕای دووری دیمۆس لە مەریخەوە بریتیە لە 23500 کیلۆمەتر و ئەویشیان شێوەیەکی ناڕێکوپێکی هەیە و تێکڕای تیرەکەشی دەگاتە 12 کیلۆمەتر و ماوەی خولانەوەی بە دەوری مەریخدا دەگاتە نزیکەی 30 سەعات و لە 125 سەعاتێک. شانی باسە پێکاتی ناوەی هەردوو پاشکۆ لە مادەی کەڤرین پێک دێ و لەسەر ڕووی هەر یەکەشیاندا چەندین کونی گەورە لە ئەنجامی بەرکەوتنی بەنەیزەک دەبینرێن. گەڕان بە دوای بوونی ژیان لەسەر ڕووی مەریخ. تا ئێستا مەریخ لە زۆربەی هەزارەکانی دیکە زیاتر جێگەی باس و خواست و مشت و مڕ و لێکۆڵینەوەیە. هەندێک لە زانایان لەو باوەڕەدان چەندین کەشتی ئاسمانی بۆ نێراوە کە گەورەترینیان هەردوو مەرکەبەی ڤایکینگی یەکەم و دووەمن کە هەر یەکان لە دوو بەش پێکاتبوون، بەشی خولگەیی و بەشی خواروی کە لەسەر ڕووی مەریخ نیشتن و گەلێک زانیاریان دەربارەی ناردەوە کە پێشتر نەدەزانران، وەک زانیاری لەبارەی پێکاتەی کیمیایی کەش و ئەنجامە جیۆلۆجیەکان و ژمارەیەکی زۆر وێنە کە بوونە هۆی بەرەو پێشچوونی زیاتری زانیاریەکانی مرۆڤ لەبارەی مەریخ. هەروەها گرنگترین لێکۆڵینەوە کە بریتین لە پایلۆجی هەسارەکە، ئایا جۆرێک لە جۆرەکانی ژیان لەسەر ڕووی مەریخدا هەیە؟ مرۆڤ تا ئێستاشی لەگەڵدا بێت بە وردی بە دوای وەڵامی ئەم پرسیارەدا وێڵە و لە تێکۆشان و کاری بەردەوامدایە و جار لە دوای جار نێردەر و تیمی فەزای بۆ سەر ڕووی مەریخ ناردووە و دەنێرێت. بۆ نمونە بڕیارە تیمێکی ڕووسیایی لە مارتی ساڵی 2001 زاینیدا بنێرێ و لەوانەشە لە مارتی هەمان ساڵدا چەند وڵاتێکی دیکەش بەشداری ئەم گەشتە بکەن و پەیوەندی بە تیمە ڕووسیەکەوە بکەن بۆ ئەوەی ویزگەی ئامێری گەڕۆک لەسەر ڕووی هەسارەکەدا بنێن. تیمی نێردەری مات سێڤیەری 2001 کە لە مارتی ساڵی 2001 زاینی دەنێرێ و لە خولگەیەکی دەوری مەریخدا دادەنرێ تا ڕووپێوی مادەخاوەکان و پێکاتە کیمیاییەکانی سەرڕووی مەریخ بکات. هەروەها ئەم تیمە هەوڵ دەدات کە بەنزینی واتە سوتەمەنی موشەکەکە لە گازەکانی کەشی مەریخ بەرهەم بێنێ. نێردەری ماتسیرڤەری 2003 ئەمریکایی کە لە ئەنجامی هێنانەوەی نمونەی خۆڵ و سەرچاوە مادیەکانی دیکەی سەرڕووی زەمینە بۆ وەڵامدانەوەی پرسیاری ئەگەری بوونی ژیان لەسەر ڕووی مەریخ دەتوانرێت سەرنج لەو تاقیکردنەوانە بدەین کاردوو مەرکەبەی ڤایکینگ لە کاتی گەشتەکەیاندا بۆ سەر مەریخ ئەنجامیان داوە و توانیویانە بڕی زیاتر لە 100 وێنە بەهۆی هەردوو بەشی خولگەیی و خواروی مەرکەبەکانەوە بگیرێ و دوای ئەوەی دیراسە و لێکۆڵینەوەی زۆر لەلایەن زانایانەوە لەبارەی ئەنجامەکانیانەوە کراوە گەشتونەتە ئەم چاخاڵانەی خوارەوە. 1. بە شێوەیەکی گشتی لە وێنەکاندا هیچ شوێنەواری ژیان نەبینراوە. 2. وێنەکان لە ماوەی چەند مانگێکدا لە شوێنێکدا گیراون و هەز بەبوونی گۆڕانی ڕەنگ نەکراوە. ئەگەر ژیان لەو شوێنەدا هەبوایە ئەوا بەهۆی سیستەمی ژیان دەبوایە گۆڕان بەسەر ڕەنگدا بهاتایە. 3. وێنەکانی بەشێکی خولگەیی زیاتر لە ناوچەیەکی دیاریکراودا گیرابوون و
هیچ دیاردەیەکی بوونی ژیانی تێدا هەست پێ نەکرابوو، بەڵام ناتوانرێت لەوە دڵنیابین کەوا بەکتریا لەو شوێنەدانە، بۆیە وێنەکان بریتین لە بەشێکی ڕووی مەریخ و کامێرا ناتوانێت هەموو گوێی مەریخ وێنە بگرێ، بەڵکو چەند بەشێکی دیاریکراوی گرتووە. بۆیە بۆ گەڕان بە دوای بوونی ژیان لەسەر مەریخ ناتوانێت تەنیا پشت بە کامێرا ببەسرێ. بۆی شە ڤایکینگ پەنای بردە بەر سێ تاقیکاری بۆ دۆزینەوەی بەکتریا لەسەر ڕووی مەریخ کە ئەمانن: 1. تاقیکاری گۆڕانکاری گازی بۆ گەڕان بە دوای نیشانەکانی هەناسا. مەبەست لەو تاقیکاریە گەڕان بە دوای ئەو گۆڕانە گازیانەی کە لە ماوەی کاتێکی دوور و درێژدا بەسەرکەشی دەوروبەری ئەو نمونەی خۆڵانەدا دێت کە لە پایی بەشی خوارەوەی ڤایکینگەوە وەرگیراون. جا ئەگەر هاتوو بەکتریا لەو نمونە خۆڵەدا هەبوو، ئەوە پێکاتی کیمیایی ئەو کەشەی کە تێیدا هاتووە بە گۆڕانی کات دەگۆڕێت. پێویستە ئەم گۆڕانەش بە دوو جۆر بێت: 1. کەمبوونەوە لە ڕێژەی گازی هایدرۆجین و میتان. 2. زیادبوونی هەندێک گازی ئۆکسێنەری وەک ئۆکسجین و دووەم ئۆکسیدی کاربۆن. لەم تاقیکاریانەدا هەندێک ئاو و مادەی خۆراکی دەکرێنە نمونەی خۆڵەکەەوە و ئەگەر بەکتریای تێدا بێت، ئەوە بەکتریاکە گەشە دەکات و دیار دەبێت و لە ئەنجامدا تێکرای بڕی گازە پەیدابووەکان لە یەک کاتدا زیاد دەکەن و لە تاقیکاریەکەدا سەرنجراوە کە لە سەرەتادا بڕێکی زۆر لە گازی ئۆکسجین و دووەم ئۆکسیدی کاربۆن دەردەچن، بەڵام بە تێپەڕبوونی کات ڕوو لە کەمی دەکەن. ئەمەش پێچەوانی مەبەستەکەیە، بۆیە گەر بەکتریایان تێدا بێت، ئەوە گازەکان بە تێپەڕبوونی کات ڕوو لە زیادی دەکەن. ئەو گۆڕانانی کە ڕوویاندا لە ئەنجامی کاریگەری کیمیایی بووە، نەوە کاریگەری بایۆلۆژی، واتە بەکتریایان تێدا نییە. هەروەها زانراوە کەوە ئۆکسیدەکان لەسەر ڕووی مەریخدا هەن و ئۆکسیدەکان لە ئەنجامدا دەبنە پیرۆکسید. 2. تاقیکاری توێژینەوەی دیاردەی پێکهاتەی ڕۆژنایی. ئەم تاقیکاریە پشت بەتوانێت گۆڕانی یەکەم ئۆکسید و دووەم ئۆکسیدی کاربۆنی تشکدار دەبەستێ بۆ مادەیەکی ئەندامی لە نێو نمونە خۆڵیەکەدا. ڕێگەی ئەم تاقیکاریەش بە جۆرێکە کە نمونەیەک لە خۆڵ بە قەبارەی 0.25 سانتیمەتر سێجا، واتە چارەکێ سانتیمەتری سێجا وەردەگیرێ و لە نێودەفرێکی پڕ لە گازی کاربۆنی تشکداری 14 وەک یەکەم ئۆکسیدی کاربۆن دەدرێتە بەرخۆر. جا ئەگەر بەکتریا لە خۆڵەکەدا هەبێت، ئەوە بەشێکی کاربۆنە تیشکدارەکە دەچێتە نێو خانە ئەندامیەکانی خۆڵەکە و دوای ئەوەی چەند ڕۆژێک دەپارێزرێت، ئەوە گازێکی پاک لە قاپەکەوە دەوروژرێ. بەڵام ئەنجامەکان بەم شێوە دەرنەکەوتن، بەڵکو دەرکەوت کەوا کاریگەری کیمیایی لە نێو مەریخدا هەیە و کاریگەری بایۆلۆجی تێدا نییە. 3. تاقیکاری دەرچوونی گاز لە نمونەی پاک و نمونەی پاک نەکراوە. نمونەیەک خۆڵ بە قەبارەی 0.5 سانتیمەتر سێجا، واتە نیو سانتیمەتری سێجا لە خۆڵی سەر مەریخ لە ڕێگەی پێچکەکانی ڤایکینگ وەرگیرا و خرایانێ و دەفرێک کە مادەی خۆراکی تێدا بوو، ڤیتامین و ترشی ئامۆنیای بە کاربۆنی 14. ئەگەر هاتوو لە نمونەی خۆڵیەکەیدا بەکتریا هەبێ، ئەوە لەسەر مادەی خۆراکیەکە دەژی و هەرسی دەکات و لە ئەنجامدا هەندێک گاز دەردەچێت. ئەم گازانەش بریتی دەبن لە کاربۆنی تشکداری 14. لە هەمان کاتیشدا لەوانەیە هەندێک گاز بەهۆی کاریگەری کیمیایی دەربچن. ئەمەش لە یەکەم جاری تاقیکردنەوەی ئەم ڕێگەیەدا ڕوویدا، بۆیە دووبارە کرایەوە. جاری یەکەم نمونە خۆڵیەکە پاک نەکرایەوە، کەچی جاری دووەم بۆی گەرمکردنێکی زۆر بە مەبەستی کوشتنی بەکتریا تێدا پاک کرایەوە ئەگەر تێدا بێت. جا ئەگەر هەندێک گاز لە نمونە پاک نەکراوەکە دەرنەچێت، ئەوە دەگەینە ئەو ئەنجامی کەوا بەکتریا لە خاکی مەریخدا هەیە. بەڵام ئەگەر گازەکان لە هەردوو نمونەکە دەرنەچن، ئەوە بەهۆی کاریگەری کیمیاییەوەیە، نەوەک بوونی بەکتریا. خۆ ئەگەر هیچ گازێک لە هەردوو نمونەکە دەرنەچێت، ئەوە مانای وایە کە هیچ بەکتریایەک و هیچ کاریگەریەکی کیمیایی لە خاکەکەدا نییە. شایانی باسە ئەندامەکانی ڤایکینگ ئەوەیان دەرخست کەوا بڕێکی زۆر لە گازەکان لە نمونە خۆڵیە پاک نەکراوەکە لە کاتێکی زۆر کەمدا و بە خێراییەکی بەرز دەردەچن. ئەمەش بووە هۆی سەرسوڕمانی زانایان و لە ئەنجامدا چەندی شیمانە و دیراسەیان بۆ ئەو مەبەستەدانا کە ئەمانە بوون: ئەلف ئەگەری بوونی بڕێکی کەم لە مادەی ئەندامی، با ئەگەری بوونی کارلێک و کاریگەری کیمیایی چالاک، جیم لەوانەیە لە ئەنجامی ئەو کارلێکە کیمیایی کە دەستکەوتووە بۆی ئەوەی کەوا مادە خۆراکیەکان بەر ڕۆشنایی کەوتون. بە شێوەیەکی گشتی گەلێ لێکۆڵینەوە و دیراسی جیاجیایان بۆ ئەم ئەنجامانە هێنایە گۆڕێ. بەشێکیان دووپاتی ئەویان دەکردەوە کەوا بۆی کاریگەری بایۆلۆژیەوەیە و هەندێکی دیکە لە زانایان ئەمایان دەگەڕاندەوە بۆ بوونی ئەو کاریگەری کیمیایی کە لە ئەنجامی بوونی پیرۆکسیدات لە مەریخدایە کە کارلێک ڕوودەدات و دەبێتە هۆی پەیدابوونی بڵق کاتێکە بە ئاوتەر دەکرێت. دوای ئەوەی سەرنج دەدرێ
هیچ گازێک دەرناچێت کە بڕی زیاتر لە مادەی خۆراکی دەخرێتە سەر نمونە پاک نەکراوەکە. بە کورتی و بە شێوەیەکی گشتی هەردوو کەشتی ئاسمانی گەیشتنە ئەو ئەنجامەی کەوا وەڵامی تەواوی ئەم پرسیارە تا ئێستا ڕوون و ئاشکرانیە کە دەڵێ ئایا ژیان لەسەر ڕووی مەریخدا هەیە یان نا؟ بۆیە پرسیارەکە کرایەوە و دوای ئەوەی کەشتی ئاسمانی دیکەی بۆ دەنێڕێ و ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان بگەینە ئەو ئەنجامەش بێگومان. موشتەری گەورەترین هەسارەی کۆمەڵی خۆرە و بارستاییەکەی 318 جار لە بارستای زەمین گەورەترە و 2/5 جاریش لە بارستای خۆر گەورەترە و چڕیەکەی 1/34 چڕی ئاوە و تیرەکەی 143,000 کیلۆمەترە. هەروەها دەتوانین بڵین تیرەکەی 11/2 ئەوەندەی تیرەی زەمینە و قەبارەکەشی 1312 جار لە قەبارەی زەمین گەورەترە و تێکڕای نزیکەی 778 ملیۆن کیلۆمەتر لە خۆرەوە دوورە و جوڵە تەوەرەیەکەی نزیکەی 955 سەعاتە و جوڵە خولگەیەکەشی 12 ساڵە. موشتەری دوای ڤینۆس بە درەوشاوەترین هەسارەدا دەنرێ و تێکڕای پلەی گەرمی لە کەشی ئەم هەسارەدا نزمە و دەگاتە ناقص 140 پلەی سەدی و بڕی کێشی ڕووەکەشی زۆر بەرزە و دەگاتە نزیکەی 2/64 جار بەقەت کێشی ڕووی زەمین. بەرگەکەشی موشتەری زۆر چڕە و پڕیەتی لە هەوری درەوشاوی ڕەنگاوڕەنگ و پشتێنەیەکی ڕەنگ تاریک کە ئەستوریەکەی دەگاتە 35 کیلۆمەتر و لە بەرزایی 6,000 کیلۆمەتر سەرڕووی هێڵی ئیستیواکەیدایە و پێکدێ لە خۆڵ و وردەبەردی گەردوونی. ئەم پشتێنێ وای کردبوو کەوا زانایان بۆ ماوەی 3 سەدە نەتوانن لە ڕێی چاودێر و ڕوانگە فەلەکیەکانەوە لە زەمینەوە موشتەری ببینن. پێچەوانەی ئەو دوو پشتێنە بەرزەی دەوری زوحەلیان تەنیوە کەوا دەکەن بە ئاسانی لە زەمینەوە ببینرێ. ئەم پشتێنەی موشتەری بەهۆی جوڵەی زۆری هەسارەکەی بە دەوری خۆیدا کەوا دەکات تەزوە بارگاوەییەکانی کەش هاوڕێکی هێڵی ئیستیوای هەسارەکە بن. سەرباری ئەوەش دەتوارێت سەرنجی هەندێک پەڵەی سوور بدەین کە لەسەر ڕووی موشتەریدا هەن کە لە ساڵی 1878 زاینیدا دۆزراونەتەوە. ئەم پەڵە سوورانە ڕەنگ و قەباریان بە تێپەڕبوونی کات دەگاتە 143,000 کیلۆمەتر کەچی درێژیەکەیان چەند ساڵ جارێک دەگۆڕێت و لە نێوان 30,000 بۆ 40,000 کیلۆمەتردایە. واتە ڕوبەری ئەم پەڵانە دەکاتە 3 ئەوەندەی ڕوبەری گۆی زەمین. ئەم پەڵە سوورانە بریتین لە ڕەشەبایەکی زۆر تونند و توش لە چینەکانی سەرەوەی کەشی موشتەری. یەکێ لە زانایانی فەلەک لەو باوەڕەدایە کە ڕەنگی سووری ئەم پەڵانە دەگەڕێتەوە بۆ کۆبوونەوەی ئەو گەردە ئەندامیانەی بەهۆی خاڵی بوونەوەی کارەبایی لە کەشەوە پەیدا دەبن. هەروەک پەیدابوونی بروسکە لێدان لە کەشی زەمین. ئەم تیۆرێ ئەوە دەگەیەنێت کە بارودۆخی ئێستای کەشی موشتەری بە بارودۆخی کەشی زەمین پێرچوار و لەدایە 5 بلیۆن ساڵ دەکات. واتە بە ماوەیەکی کەم دوای دروستبوونی زەمین و پەیدابوونی ژیان لەسەریدا. هەسارەی موشتەری وەکتەنێکی ڕق ناخولێتەوە بەڵکو بە گوێرەی پێکاتی بەشەکانی دەبێت. هەر شوێنێک بۆ خۆی خولانەوەی تایبەت و جیاوازی هەیە چونکە زۆربەی پێکاتەکەی لە شێوەی دۆخی شلیدایە بۆیە هەندێک جار بە هەسارەی شل ناو دەبرێت. یا ورتر بڵین ماوەی یەخول لەو ناوچانەی کە لە هێڵی ئیستیوایە نزیکەی 9 سەعات و 50 دقیقە و 30 چرکەیە. لە هەردوو جەمسەرەکەشیدا دەگاتە 9 سەعات و 55 دقیقە و 40 چرکە. واتە خێرایی گەردەگازەکان لە ئیستیوادا زیاترە لە خێراییان لە هەردوو جەمسەرەکەیدا و لە ئەنجامی خێرایی زۆری خولگەکەشی شێوەکەی گۆیی نییە بەڵکو لە لای ئیستیوایدا شێوە کوڕ و لای هەردوو جەمسەرەکەشی کراوە و فراوان و بەرچاوە. یا ورتر بڵین تیرەی ئیستیواکەی 142,800 کیلۆمەترە و تیرەی جەمسەرەکانیشی 134,000 کیلۆمەترە. بەرگەکەشی موشتەری بە زۆری پێکاتووە لە هایدرۆجین ئێست و هیلیۆم HE. پاڵە پەستوی تیادا زۆر بەرزە و ئەم گازانە شتیاندا لە دۆخی شلیدان. ئەو ئەنجامانی کە هەردوو مەرکەبەی فەزایی بایۆنێردە و بایۆنەر 11 بەدەستیان هێنا دەرکەوت کەوا لە 182 کەشی موشتەری پێک دێ لە هایدرۆجین و لە 107 لە هیلیۆم و لە 101 لە گازەکانی تر. سەرباری بوونی هەندێک مادەی تر لە دۆخی ڕەقیدا کە لە کەشی موشتەریدا هەن. تاقیکردنەوە دیراسە کیمیاییەکان دەریان خستووە کەوا ئۆکسجین و نایترۆجین و گۆگرد لە توخمە گرنگ و بنەڕەتیەکانی موشتەرین. کەشە هەورە بەرزەکەی پێکدێ لە بەلوراتی ئامۆنیا کە لای نزمەکەیان لە بەرزای 30 کیلۆمەتردایە و چینێکیش لە بەلۆراتی گۆگرداتی هایدرۆجینی ئامۆنی NH4SH هەن و دوای ئەویش لە بەرزای 40 کیلۆمەتر چینێکی بەلوراتی ئاوی بەستوو هەیە.
بۆیە بە زۆری کەشی مشتری لە هایدرۆجین و هیلیۆم و هەندێک گازی دیکەی وەک ئامۆنیا، NH3 و میثان، CS2 و هەڵمی ئاو پێکدێ. بە شێوەیەکی گشتی بارودۆخی کەشی مشتری دەوەستێتە سەر گەرمی دەرەوەی ناو هەسارەکە. هەروەها دەرکەوتووە کەوا وزەی گەرمی دەرچوو زیاترە لە وزە گەرمی دراوەیی کە لە خۆرەوە وەری دەگرێ و لە ساتی دروستبوونیشەوە بەر لە 4500 ملیۆن ساڵ گەرمی لە ناواخنیدا لە کۆبوونەوەدایە. گرنگترین تایبەتمەندیەکانی مشتری کە لە ساڵی 1955 زاینی دادۆزرایەوە بریتێ لە پەخشکردنێکی شەپۆلە ڕادیۆییەکان کە ئەویش بە دوو شێواز لێ دەردەچێ. یەکەمیان دەرچوونی گەرمی لەسەر ڕووی هەسارەکە و جۆری دووەمیان گەرمی نییە، بەڵکو سەرچاوەکەی بریتە لە ئەلکترۆنی تیژڕە و کە بە دەوری بواری موگناتیزی زۆر بەهێزدا دەخولێتەوە کە پێی دەگوترێ تیشکە سایکرۆتینیەکان. شایانی باسە ئەنجامەکانی هەردوو مەرکەبەی بایۆنێردە و 11 ئەوەیان دەرخست کەوا بواری موگناتیزی مشتری نزیکەی دە ئەوەندەی بواری موگناتیزی زەمینە و تەوەرەی موگناتیزیشی بە 11 پلە لە تەوەرەی خولانەوەکەی لارە، واتە لارە گۆشەی موگناتیزی. هەردوو جۆر لە شەپۆلە دەرچووەکان لە ئەنجامی ئەلکترۆنە تیژڕەوەکانی کەشی موگناتیزیەوە دەبنەهۆی دەرچوونی ئەو شەپۆلە ڕادیۆییانەی کە درێژی شەپۆلەکانیان دێسیمەتریە و پێی دەگوترێ تیشکە دەرچووە دێسیمەتریەکان. 1 دێسیمەتر یەکسانە بە 0.1 مەترێک. ئەم دەرچوونە شەپۆلە ڕادیۆییانە لە درێژیە شەپۆلە مەتریەکانیشەوە دەردەچن، بەڵام تا ئێستا بە تەواوی سەرچاوەکەیان نەزانراوە. لە دیراسەکردنی تیشکە دەرچووەکانی سەرڕووی مشتری سەرنجراوە کەوا وزەکەی بریتە لە 2/5 جار زیاتر لە وزەی کە لە خۆرەوە دەیگاتێ. پێکهاتی ناوەوەی مشتری لێکۆڵینەوە دەرئەنجامە زانستیەکانی بواری فەلەک و فەزا دەریان خستووە کەوا مشتری بە شێوەیەکی گشتی لە چوارچین پێک دێ کە بە چەقە ناواخنەکەی دەست پێ دەکات و بەچینە دەرەکیەکەی کۆتایی دێ. 1. چەقە ناواخن تیرەکەی نزیکەی 24,000 کیلۆمەترە و پێک دێ لە مادەی کەڤرین و هەندێ مادەی ئاسنین و سیلیکات و پلەی گەرمیەکەی نزیکەی 30,000 پلەی کەلڤنە. 2. چینی دووەم چینی دۆخی شلی هایدرۆجینی کانزاییە. ئەستوری ئەم چینە نزیکەی 33,000 کیلۆمەترە و لە ناوەڕاستی چەقە ناواخنەوە 4500 کیلۆمەتر دوورە و پێک دێ لە شلەی هایدرۆجینی کانزایی. پاڵە پەستۆ لەو ناوچەیەدا زۆر بەرزە و دەبێتە هۆی ئەوەی هایدرۆجین بچێتە دۆخی ڕەقی و لەوانەشە لە سۆدیۆم، Na و پۆتاسیۆم کەی بچێ. 3. چینی سێیەم چینی هایدرۆجینی شل کە دوای 45,000 کیلۆمەتر لە چەقی مشتریەوە دەست پێ دەکات و ئەستوری نزیکەی 24,000 کیلۆمەتر دەبێت و پێک دێ لە گەردی هایدرۆجینی چل و پاڵەپەستۆ لەم چینەدا بەرەو نزمی دەچێت و تا دەگاتە 3 ملیۆن پاڵەپەستۆی کەش. بۆیە هایدرۆجین لەم چینەدا لە شێوەی دۆخی شلیدا دەبێت و پلەی گەرمیشی بۆ نزیکەی 11,000 پلەی کەلڤن نزم دەبێتەوە. 4. دواچین پێک دێ لە هەورێکی چڕ و پڕ لە هایدرۆجین و هیلیۆم و ئاستوریەکەی نزیکەی 1000 کیلۆمەتر دەبێت. پاشکۆکانی مشتری یەکێکە لەو هەسارانەی سیستەمی خۆر کە زۆرترین پاشکۆی هەیە و سەرجەمی پاشکۆکانی خۆر بریتین لە 41 پاشکۆ کە 15 پاشکۆیان بەندن بە مشتریەوە. شایانی باسە کە دوایین پاشکۆی مشتری لە ساڵی 1970 زاینی لەلایەن S. سینتۆن کە ناوی مێتس بوو دۆزرایەوە، بەڵام گرنگترین و گەورەترینیان ئەو 4 پاشکۆیە بوون کە لە ساڵی 1600 زاینی لەلایەن گالیلۆی مەزن دۆزرایەوە و بە پاشکۆکانی گالیلۆ ناونران. قەباری هەندێک لەو پاشکۆیانە ئەوەندی قەباری زەمین دەبێت. هەروەها لە ساڵی 1970 زاینیدا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کەشتی ئاسمانی ڤۆیاجەر واتە گەشتیاری ناردە دەوروبەری مشتریەوە کە ماوەی 18 مانگ مایەوە و گەلێ زانیاری زیاتری لەبارەیەوە نارد و هەزاران وێنەی شوێنە جیاجیەکانی گرت و دەرکەوت. ئەنجامی تازەتر و هەندێک نهێنی تازەتری لەبارەی مشتریەوە گەیاند. ئەو 4 پاشکۆی کە گالیلۆی مەزن دۆزیەوە بەم شێوەیە ناونران: ئایۆ، یورپا، جانمید، کالیستۆ. ئەم 4 پاشکۆیە لە شێوەی خولگەی بازنەی دەخولێتەوە و دووریان لە مشتریەوە لە نێوان 422,000 کیلۆمەتر تا 1,880,000 کیلۆمەتردایە. بەڵام پاشکۆی بچووکی ئەمالثیا کە نزیکترینیانە لە هەسارەکەوە لە دووری 180,000 کیلۆمەتردایە کە چینەوە پاشکۆکەی دیکە بە گوێرەی ئەمانەوە لە مشتریەوە دوورن.
ئەم دووریەش لە نێوان 10 ملیۆن تا 42 ملیۆن کیلۆمەتردایە. لەوانەشە زۆربیان ئەستێرەکەی بچووک بن و مشتری بەهۆی زۆری کێشیەوە بۆ خۆی کێشکرد بن. هەر چوار پارکۆکەی گالیلۆ تایبەتمەندی و سیفاتی خۆیان هەیە کە لەم خشتی خوارەوە بەراوردی یەکتریان لە چەند ڕوویەکەوە دەکەین و ئەنجامەکانیش بەهۆی مەرکەبەی فەزای بایۆنێردە و 11 دەستکەوتون و پلەی گەرمی لەسەر ڕووی هەر یەکەشیاندا بەهۆی تیشکی ژێرسوورەوە وەرگیراوە. تایبەتمەندی فیزیایی، مانگی ئایۆ، مانگی یورپا، مانگی جانمید، مانگی کالیستۆ. تیرە بە کیلۆمەتر، مانگی ئایۆ 3732 کیلۆمەتر، مانگی یورپا 3126 کیلۆمەتر، مانگی جانمید 5376 کیلۆمەتر، مانگی کالیستۆ 48200 کیلۆمەتر. بارستاییان بە گوێرەی بارستایی مشتری، مانگی ئایۆ 0/100,047، مانگی یورپا 0/100,025، مانگی جانمید 0/100,078، مانگی کالیستۆ 0/100,057. بارستاییان بە گوێرەی بارستایی زەمین، مانگی ئایۆ لە 181، مانگی یورپا لە 165، مانگی جانمید 2/118، مانگی کالیستۆ 1/113. تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر دووجا، مانگی ئایۆ 3/5، مانگی یورپا 3/1، مانگی جانمید 1/9، مانگی کالیستۆ 1/6. تێکرای دووری لە مشتریەوە بە کیلۆمەتر، مانگی ئایۆ 412,600 کیلۆمەتر، مانگی یورپا 670,900 کیلۆمەتر، مانگی جانمید 1,007,000 کیلۆمەتر، مانگی کالیستۆ 1,880,000 کیلۆمەتر. کاتی خولانەوە بە ڕۆژ و بە سەعات، مانگی ئایۆ کاتی خولانەوە بە ڕۆژ 1,769، کاتی خولانەوە بە سەعات 42/146، مانگی یورپا کاتی خولانەوە بە ڕۆژ 3,115، کاتی خولانەوە بە سەعات 85/122، مانگی جانمید کاتی خولانەوە بە ڕۆژ 7,155، کاتی خولانەوە بە سەعات 170/176، مانگی کالیستۆ کاتی خولانەوە بە ڕۆژ 16,689، کاتی خولانەوە بە سەعات 400/1054. ڕێژی سەدی دانەوە، مانگی ئایۆ 63، مانگی یورپا 64، مانگی جانمید 43، مانگی کالیستۆ 7. پلەی گەرمی ڕوویی بەرزترین پلە بە کەلڤن، مانگی ئایۆ 140، مانگی یورپا 140، مانگی جانمید 154، مانگی کالیستۆ 167. لێرەدا دەتوانین بە کورتی پێکاتی ناوەوەی هەر یەکەشیان باز بکەین. ئەستێرەی ئایۆ ڕوویەکی کەفرینی هەیە کە لە ڕووی زەمین دەچێ و کالیستۆش پێک دێ لە چینێکی ئاوی بەست و تێکەڵ لە چینێکی ئاوی لەژێر ئەم چینە. بەڵام ئەستێرەی یورپا وا باوەڕ دەکرێتەوە ڕووەکەی پێک دێ لە ڕێژەی لە 150 تا لە 100 تێکەڵی ئاوی بەست و جانمیدیش ڕێژەی لە 120 تا لە 160 ڕووەکەی ئاوی بەستووە. مانگی کالیستۆ، مانگی جانمید، مانگی یورپا، مانگی ئایۆ. کالیستۆ تیرەکەی 48,200 کیلۆمەتر، بارستایی 1/113 ئەوەندەی بارستایی زەمین، چڕیەکەی 1/6 گرام بۆ سانتیمەتر سێجا. مانگی جانمید تیرەکەی 5376 کیلۆمەتر، بارستایی 2/118 ئەوەندەی بارستایی زەمین، چڕیەکەی 1/9 گرام بۆ سانتیمەتر سێجا. مانگی یورپا تیرەکەی 3126 کیلۆمەتر، بارستایی 0/165 ئەوەندەی بارستایی زەمین، چڕی 3/1 گرام بۆ سانتیمەتر سێجا. مانگی ئایۆ تیرەکەی 3732 کیلۆمەتر، بارستایی 0/181 ئەوەندەی بارستایی زەمین، چڕیەکەی 35 گرام بۆ سانتیمەتر سێجا. شایانی باسە لە هەموو ئەو ئەستێرە پاشکۆیانە سەرنجڕاکێشترین ئەستێرە ئایۆیە کە چەند خاسیەتێکی هەیە. لەوانە: 1. توانای زۆر بەرزیدانەوەی و ڕەنگە سوورەکەی بە تەنیاش لە کەڤر پێک نایەت
بەڵکو هەندێک گۆگردات و خوێکانی وەک کلۆریدی سۆدیۆم NaCl گۆگرداتی سۆدیۆمیشی NaS تێدایە. 2. کاریگەریەکی زۆری بەسەر ئەو تیشکە دەرچوانەوە هەیە کە لە مشتریەوە دێن و بەهۆی پێوانە رادیۆییەکانەوە دەرکەوتووە چڕی لەرە رادیۆیە دێسیمەتیەکان زیاد دەکات کاتێک کە ئایۆ لە شوێنێکی دیاریکراوی خولگەکەی دابێت. سەرەتا ئەم کاریگەریە وا لێک دەدرایەوە کەوا ئایۆ بەچینێکی ئایۆناوی واتە ئایۆنۆسفێر دەورە درابێت. لەبەر ئەوەی مشتری بە تەنۆڵکەی بارگاوی بەکارەبا دەورە دراوە بۆیە تەنۆڵکەکانی زیاد دەبێت و بۆی خێراییەکەیەوە کار دەکەنە سەر ئەو تیشکە رادیۆییانەی کە لە مشتریەوە دەردەچن. بەڵام بۆ چوون و لێکدانەوەی دیکە هەن بوونی ئەو گۆیە ئایۆناویەی کە دەوری ئایۆی داوە وا لێک دەدەنەوە کە لە دووریەکی زۆر لە بوارێکی موگناتیزی بەهۆی بەرکەوتنی تەنۆڵکە بارگاوییەکان بە دەوری ئەستێرەکەەوە دەخولێنەوە. بۆیە بۆ تەنۆڵکەی خوێیی پێکاتوو لە بڕێکی زۆر سۆدیۆم Na دابش دەبن و لە ئەنجامدا هەورێک لە هەڵمی سۆدیۆم بە دەوری مشتریدا دروست دەبێت. 3. ئەو پێوانکاریانی کە بۆی تیشکی سەروەنەوشەییەوە لە ڕێی مەرکەبەی فەزایی بایۆنێردەوە کراون دەرکەوتووە کەوا بڕێکی زۆر لە هەوری هایدرۆجینی لەم ئەستێرەیەدا هەیە. هەروەها هەندێک لە زانایانی گەردووناسی جۆرە هەورێکی لێکچوو بە پۆتاسیۆم و گۆگردە ئایۆناویەکانیان تیادا دۆزیوەتەوە. گرنگترین ئەنجامەکانی هەردوو مەرکەبەی فەزایی ڤۆیاجەری یەکەم و ڤۆیاجەری دووەم لە ساڵی 1970 زاینیدا وڵاتە گرتوەکانی ئەمریکا هەردوو مەرکەبەی فەزایی ڤۆیاجەری یەکەم و ڤۆیاجەری دووەمی هەڵدا کە دەستگا زانستیە پێویستیەکانی تێدا بوو تا زۆربەی زانیاریە نەزانراوەکان لەبارەی هەردوو هەساری مشتری و زوحەل و پاشکۆکانیان ئاشکرا بکرێ. هەروەها لە کاتی دوورکەوتنەوەیان لەم دوو هەسارەیە ڕووپێوی هەسارەی دیکەش دەکەن و پاشان بە تەواوی لە کۆمەڵی خۆر دوور دەکەونەوە و گەشتێکی بێکۆتایی بەنێو ئەستێرەکاندا دەکەن. ڤۆیاجەری یەکەم لە 5 ئاداری ساڵی 1970 زاینیدا گەیشتە نزیکترین خاڵ لە مشتری و ڤۆیاجەری دووەمیش لە 9 حوزەیرانی هەمان ساڵ گەیشتە نزیکترین خاڵی هەسارەکە و ڤۆیاجەری یەکەم لە ناوەڕاستی تشرینی دووەمی ساڵی 1970 زاینی گەیشتە نزیکترین خاڵی هەسارەی زوحەل و ڤۆیاجەری دووەمیش لە ساڵی 1970 زاینی گەیشتە نزیکترین خاڵی هەمان هەسارە. کاتێ هەردوو ڤۆیاجەر بە کاتێکی لێکجیا گەشتە جیهانی مشتری سەدان وێنەی تیڤی و ڕەنگاوڕەنگی هەردوو هەسارە و هەر 5 پاشکۆی هەساری یەکەمیان گرت و بۆ یەکەمین جار لە مێژووی زانستی فەلەکدا توانرا وێنەی گرکانە و ڕووژاوەکانی ئەستێرە ئاسمانیەکانی دەرەوەی بواری ئەستێرەکانی زەمین بگیرێ. هەروەها کامێراکانی ڤۆیاجەر گەلێ دیاردەی جیۆلۆجیان تۆمار کرد وەک دۆڵ و بیابان و چیاوچۆڵ و کوونە سەرچاوە گرکانیەکان لەسەر ڕووی ئەستێرەی ئایەوە. لێرەدا دەتوانین ئەو ئەنجامانە بە کورتی تۆمار بکەین کە هەردوو ڤۆیاجەر بەدەستیان هێنا. 1. سەرڕووی هەساری مشتری لە وێنەکانی ڤۆیاجەردا سەرنجدراوە کەوا ڕەنگی پەڵەسوورەکانی سەر مشتری کە 5 ساڵ پێشتر بۆی هەردوو مەرکەبەی بایۆنێردە و 11 گیرابوون بەرەو کاڵبوونەوە ڕۆیشتون. سەرباری ئەوەش ئەم پەڵانە تا ئێستاش بە کەشێکی تەموو مژاوی دەورەدراون واتە بریتیە لە گەردەلوولێکی بەردەوام کە تێیدا خێرایی بادەگاتە 350 کیلۆمەتر لە ساعتێکدا بە دەوری چەقە ناوچە بەستاوەکەیدا. هەروەها ئەنجامەکانی هەردوو مەرکەبە دەریان خست کەوا ڕووی بینراوی مشتری پێک دێ لە چەندچینێک لە هەور کە ئەویش بە بەلوراتی ئامۆنیای بەستوو کە بە هەندێ مادەی نەناسرا و لە پێکاتی کیمیاییدا پیس بووە. سەرنجی ئەوەش دراوە کەوا چەندچینێک لە هەوری سپی بۆی تەوژمی بای ئیسیبایی بەرەو خۆر ئاوا دەڕۆن. 2. دووریەکانی ئەستێرەی ئەمالسیا توانراوە وێنەی پاشکۆی ئەمالسیا بگیرێ کە بە بچووکترین پاشکۆی مشتری و نزیکترینیان لێوە دادەنرێ و سەرنجی ئەوەش دراوە کە شێوەیەکی ناڕێک و ڕەنگێکی سوورباوی هەیە. هەر 12 سەعات جارێک بە دەوری هەساری مشتری و لە هەما کاتیشدا بە دەوری خۆیدا دەخولێتەوە بۆیە بە هەمان ڕووی بەرامبەر مشتری دەمێنێتەوە. هەروەها دەرکەوتووە کەوا شێوەکەی بەرەو لاکێشەی دەچێت و دووریەکانیشی بریتیە لە 130 کیلۆمەتر بۆ 230 کیلۆمەتر و دانەوەی ڕووی دەگاتە نزیکەی لە سەدادا. ئەمەش بەڵگێ بۆ ئەوەی کەوا لە هەر 4 پاشکۆکەی گالیلۆ تاریکترە و شوێنەواری زۆری بەرکەوتنی نەیزەکەکان لەسەر ڕووەکەیدا بەدیار دەکەوێت. 3. گرکانەکانی ئەستێرەی ئایۆ هەموو ئەو وێنانەی ئایۆ کە گیراون دەریان خستووە کەوا لە زۆربەی پاشکۆکانی مشتری سەرنج ڕاکێشترا. هەروەها دەرکەوتووە کەوا شێوە گرنیەکەی بۆ بوونی ژمارەیەکی زۆر لە کون و کە لەبەری گرکانی دەگەڕێتەوە. ڕووەکەشی گەرمە و زاناکان لەو باوەڕەدان
کەوا ڕووەکەی تا ئێستاش لەلایەنی جیۆلۆجیەوە تازەیە. ئەمەش ڕەنگە بەهۆی بەرکەوتنی بە تیشکێکی زۆر و چڕەوەیە لەلایەن مشتریەوە کە بەردەوام چینی دەرەوەی ئەستێرەکە بەرەو گۆڕان و نوێبوونەوە دەبات و نەشزانراوە کەوا هیچ کون و کەلەبەرێکی شوێنەواری بەرکەوتنی نێزەکی پێوە دیار بێت. هەروەها کامێراکانی ڤۆیاجەری یەکەم گەلێ وێنەی جوان و ئاشکرەی وروژانی گرکانەکانی سەرڕووی ئایۆیان گرتووە کە ژمارەیان دەگاتە 8 تا 10 دەرچە و سەرنج دراوە کەوا لە کاتی تەقینەوەی گرکانەکان خێرایی مادە هاوێژراوەکان لەم گرکانانەوە دەگاتە نزیکەی 1000 تا 2000 کیلۆمەتر لە سەعاتێکدا و هەندێک هەوری شێوەنە ئاسایشی تێدایە کە بۆ بەرزی 100 تا 400 کیلۆمەتر ڕۆشتون و ئەم مادە هاوێژراوانە 5 تا 10 خولەک دوای تەقینەوە دەخایانێ تا دەگاتە سەرڕووی ئەستێرەکە. 4. گرکان و هەندێک دیاردەی ناسروشتی لە سەرڕووی ئەستێرەی یۆرپا. یۆرپا بچووکترین 4 ئەستێرەکەی گالیلۆیە کە ڤۆیاجەر گەلێ وێنەی گرتووە و تیایدا زەنجیرەیەک چیای زەبەلاحی لێ دەرکەوتووە. درێژی ئەم زنجیرەیە دەگاتە زیاتر لە 1500 کیلۆمەتر و هەروەها چەندین سەرچاوی گرکانی گەورە و چەندین چەماوەی ئاڵۆز و پاڵۆز و ڕووبەری سپیلەی بەدیارکەوتووە. لەوانەشە هەندێک ناوچەی بەفراوی و دیاردەی ناسروشتیشی تێدا بێت وەک هەندێک هێڵی جیاجیا لە ئاراستە کە درێژیەکەی دەگاتە زیاتر لە 1000 کیلۆمەتر و پانیەکەشی دەگاتە 200 تا 300 کیلۆمەتر کە لەوانەیە ئەم دیاردەیە دەرزی سەرڕووی ئەستێرەکە بن. شایانی باسە هیچ کونی گەورە لە شوێنەواری بەرکەوتنی نێزەکی لێ بەدی نەکراوە. ئەمەش بەڵگەی بۆ ئەوەی کەوا ئەم ئەستێرێ لە پێکاتەدا سەرڕوویەکی تازەی هەیە کە لەوانەیە لە سەرڕووی جانمید و کالیستۆ تازەتر بێت. 5. ئەستێرەی جانمید. لە سەرڕووی ئەم ئەستێرەیەدا جیاوازیەکی بەرچاو لە ڕنگ بەدیار دەکەوێت. ئەمەش بەڵگەی بوونی چەندین جۆری توخمی جیاجیان تیایدا. هەروەها هاوێنەکان ئەوە دەردەخەن کەوا جانمید تەمەنێکی زۆری هەیە کە تیایدا بڕێکی زۆر لە نەیزەکی بەرکەوتووە. سەرباری بوونی دەرز لەسەر ڕووەکەی کە بەو بوو مەلەرزانی زەمین دەچێت کە چ شوێنەوارێک جێ دێڵێ. 6. کالیستۆ. لە وێنەکاندا دەردەکەوێ کەوا ڕەنگێکی زۆر تۆخی هەیە. ئەمە ژوای کردووە زاناکان لەو باوڕەدان کە سەرڕووی ئەم ئەستێرێ پێکاتبێ لە بەستوویەکی پیس یا تێر بە ئاوی بەستووی تێکەڵ بە کەڤر و تاوێرە بەرد. هەروەها سەرنجی ئەوەش دراوە کە ڕووەکەی بەڕووی جانمید دەچێ. ئەمەش دووپاتی ئەوە دەکاتەوە کەوا کالیستۆش تەمەنی درێژە و ژمارەیەکی یەکجار زۆریش لە نەیزەکیشی بەرکەوتووە. ئەمەشیان بەڵگەیە بۆ کۆنتری پێکاتنی لە جانمید و ئەستێرەکانی دیکەی گالیلۆ. زانایان لەو باوەڕەشدان کە مێژووی پێکاتنی کالیستۆ دەگەڕێتەوە بۆ کۆتایی دروستبوونی هەسارەکان واتە نزیکەی 4.5 بلیۆن ساڵ. هەروەها سەرنجی بوونی چەندی کونی گەورەش لەسەر ڕووەکەی دراوە کە بەسەر ڕووی زەمین دەچێت. ڤۆیاجەر وێنەی بەرزایی و نشێوی زۆری لەسەر ڕووی کالیستۆ نەگرتووە بەڵکو وێنەی هەندێک کونی ڕۆشنی گرتووە کە تیرەی یەکێکیان دەگاتە نزیکەی 600 کیلۆمەتر و ئەڵقەیەکی دەرەکی دەوری داوە و تیرەکەی دەگاتە نزیکەی 2600 کیلۆمەتر. ئەمە یەکەم دیاردەیە کە لە سیستەمی مشتریدا بەدیار دەکەوێت و بەڵگەیەکی دیکەیە بۆ کۆنێتی پێکاتەکەی. 7. ئەڵقە گازیەکەی دەوری مشتری. ئاشکرایە کە ئەڵقەیەکی گازی دەوری مشتری داوە کە ئەستوریەکەی نزیکەی 30 کیلۆمەترە کە بە دەوری هەسارەکەدا لە هێڵی ئیستیوایەوە 55,000 کیلۆمەتر دوورە. شانی باسە ئەم ئەڵقەیە لەسەر ڕووی زەمینەوە دیار نییە ئەگەر بێت و بە گەورەترین تەلەسکۆپی فەلەکیش تەماشای بکرێت. ئەم ئەڵقەیە پێک دێ لە بارستێک لە تەنۆلکەی بچووک و نەشزانراوە کەوا سەرچاوەکەی لە مشتری یاخود پاشکۆکانیەوەیەتی یا لەوانەیە زنجیرێک لە ئەڵقەی یەک بە دوای یەک دابن وەک ئەڵقەکانی زوحەل و ئۆرانۆس. 8. دورگەیەکی گەرمی لە کەشی مشتری. لە 9 حوزەیرانی ساڵی 1970 زاینیدا تیمێک لە زایانی فەزا ڕایان گەیاند کەوا گەرمترین پەڵە لە سیستەمی خۆر لە ناوچەیەکدایە کە دەکەوێتە نێوان هەردوو هەساری مەریخ و مشتری کە پلەی گەرمیەکەی زۆر بەرزە و لە نێوان 300 تا 400 ملیۆن پلەی سەدیدایە. ئەم جۆرە پلە گەرمیانەش لە چینەکانی تەنۆلکە بارگاوییەکاندا هەن کە مەزەندە دەکرێت لە هایدرۆجین و گۆگرد و ئۆکسجین پێکاتبێ و سەرچاوەکەشی ئەستێرەی ئایۆیە. ئەم پەڵە گەرمیە پێک دێ لە تەنۆلکەی بارگاوی کە نزیکەی 5 ملیۆن کیلۆمەتر لە دووری ڕووی مشتریەوەیە و لە ناوچەیەکدایە کە بواری موگناتیزی بە گوێرەی مشتریەوە دەتوانێت ئەو تەنۆلکانە بکاتە یەک پەڵە. هەروەها زاناکان لەو باوەڕەشدان کە پلازما هاوێژراوەکان لە ئەستێرەی ئایۆوە دەگەنە قۆڵیەکی یەکجار زۆر لە فەزای نێوان ئەستێرەکان چونکە دەستگای ڤۆیاجەر هەستی بەوە کردووە کاتێک لە دووری نزیکەی 700 ملیۆن کیلۆمەتر لە مشتریەوە بووە
بەڵام لە پلەیەکی گەرمی نزمتر بووە کاتێکە لە موشتەریەوە نزیک بووە. 9. هەورە پلازمای گەرم لە خولگەی ئایۆ. زانایان بۆیان دەرکەوتووە کە مادە هاوێژراوەکان لە گرکانەکانی ئەستێرەی ئایۆوە بەرەو فەزا هەڵدەڕوات و لە ئەنجامدا هەورێکی گازی لە نزیک خولگەی ئایۆ دروست دەبێت کە پێکدێ لە بڕێکی زۆر لە ئایۆناتی گۆگرد و هایدرۆجین. ئەم دیاردێ ئەو لێکۆڵینەوانە دەریان خستووە کە ئەنجامەکانی ڤۆیاجەریانشی کردوتەوە. زانایانی فیزیای پلازما ئەم دیاردەیەیان بەم شێوەیە لێکداوەتەوە. کاتێ تەنۆرگەکان لە ئەستێرەی ئایۆوە هەڵدەفرن لە سەرەتادا بەرگاوی نین، بەڵام کاتێ بەر ئەو ئەلیکترۆنانە دەکەون کە لە کەشێکی موگناتیزیدان ئەوە ئایۆناوی دەبن و بەمەش تەنۆرگەی تازە پێکاتووی بەرگاوی دێنە بەرهەم کە بە دەوری موشتەریدا لە خولگەیەکی موگناتیزیلار بێ خولگەی ئەستێرەی ئایۆدا دەخولێنەوە. بڕی تێکڕای وزەی ئەم تەنۆرگە بەرگاویانەی نزیک خولگەی ئەستێرەکان دەکاتە نزیکەی 2 ضربی دەتوان 27 ئێرگ، واتە هەزاران جار گەورەترە لەو وزە پەیدا بووی کە بەهۆی بوومەلەرزەیەکی زەمینیەوە دێتەکایەوە. ئەوەرزانراوە کەوا پلەی گەرمی لەم بارەدا دەگاتە نزیکەی 10,000 کەلڤن. موشتەری سەرچاوی تیشکەکەونیەکانە. دەستگای ڤۆیاجەر هەستی بەبوونی ئەو تەنۆرگانە کردووە کە بە خێراییەکی یەکجار زۆر لە نێو کەشێکی موگناتیزی لە دووری 4 تا 5 ملیۆن کیلۆمەتر بە دەوری موشتەریدا دەخولێتەوە. ئەم دیاردەیە لەلایەن زانایانی فیزیایی تشکی کەونی وا لێکدرایەوە کەوا ئەم تەنۆرگانە پێک دێن لە 2 جۆر. جۆری یەکەمیان سەرچاوەکەی لە ئەستێرەی ئایۆوەیە و وزەی جۆری یەکەم گەورەترە لە وزەی جۆری دووەم. زوحەل. ئەگەر بەهۆی دووربینی تایبەتی تەماشای ئەم هەسارێ بکەین ئەوە جوانترین هەسارەی کۆمەڵی خۆر دەبینین، چونکە 4 ئەڵقەی پرشنگدار بە دەوریدا دەخولێنەوە. زوحەل شەشەمین هەسارەیە کە لە خۆرەوە دوورە، بەڵام دووەم هەسارەی زەبەلاحە لە کۆمەڵی خۆر کە لە دوای موشتەری دێت. بارستایی زوحەل نزیکەی 95 جار لە بارستایی زەمین گەورەترە و تیرەکەشی نزیکەی 120,000 کیلۆمەتر دەبێت، واتە 11 و لەدایە 2 جار بەقەت تیرەی زەمین زۆرترە، بەڵام تێکڕای چڕی تیایدا زۆر نزمە و دەگاتە 0 و لەدایە 7 گرام بۆ سانتیمەتر سێجا. کەچی بەرگە هەواکەشی زۆر چڕە و زۆر بەشی گازی ئامۆنیا و میثانە. ئەم هەسارێ بە خولگەیەکی شێوە برگە ناتەواو بە دەوری خۆردا دەخولێتەوە. کەمترین دووریشی لە خۆرەوە دەگاتە 1350 ملیۆن کیلۆمەتر و زۆرترین دووریشی دەگاتە 1440 ملیۆن کیلۆمەتر. جوڵە تەوەرەیەکەشی ماوەی 2 سەعات دەخایەنێت، کەچی جوڵە خولگەییەکەی ماوەی 29 ساڵ و 146 ساڵێک دەخایەنێ. جوڵەی تەوەرەی زوحەل تا ڕادەیەکی زۆر بە جوڵەی هەساری موشتەری دەچێت، جا لەبەر ئەوەی زوحەل تەنێکی ڕق نییە بۆیە خێراییەکەی لە هێڵی ئیستیوادا گەورەترە لە خێراییەکەی لە هەردوو جەمسەرەکەیدا. ئاستی خولگەکەی بە گۆشەی 2/5 پلە لە ئاستی خولگەی کەلوەکان لارە، بەڵام تەوەرەکەی بە نزیکەی 27 پلە لە ئاستی خولگەکەی لارە، بۆیە وەک زەوی بە وەرزەکاندا تێدەپەڕێت، بەڵام هەر وەرزێکی زوحەل 7 ساڵ و نیو دەخایەنێت. زوحەل 10 پاشکۆی هەیە کە دوایینیان لە ساڵی 1966 زاینیدا دۆزراوەتەوە. گرنگترینیان و گەورەترینیان تیتانە کە قەبارەکەی لە قەبارەی عەتار گەورەترە. کەش و جیهانی سەرڕووی زوحەل. کەشی زوحەل پێکدێ لە بەرگێکی چڕ و پڕ لە هەورێک. ئەم هەورەش بریتیە لە گازی هایدرۆجین و هیلیۆم، ڕێژەیەکی کەمیش لە گازی میسان و ئامۆنیا کە بەهۆی پێوان نەشەبەنگیە جۆراوجۆرەکان لەلایەن زانایانی فەلەکەوە دۆزراوەتەوە. زۆربەی ئەو هەوری کە هەسارەکە دادەپۆشێ لە شێوەی پەڵە و پشتێنێکی تەریب بەهێڵی ئیستیوادایە، بەڵام لە پشتێنەکەی موشتەری ڕوونتر دەردەکەوێت کە لەوانەیە ناوچەکانی پاڵەپەستۆی بەرز و پاڵەپەستۆی نزم بن و بە هەموو لایەکیدا بڵاو ببنەوە. شایانی باسە یەکێ لە دیاردەکانی سەرڕووی ئەم هەسارەیە دیاردەی جیابوونەوەی ڕەنگی جەمسەرەکانیەتی، بە شێوەیەک ئەو جەمسەرەی کە بەرەو خۆر دەچێت ڕەنگەکەی تێر و پڕ دەبێ، کەچی ئەو جەمسەرەی کە لە خۆر دوور دەکەوێتەوە ڕەنگێکی پرشنگداری دەبێت. سەرباری ئەوەش هەندێک پەڵە لەسەر ڕووەکەیدا لە کاتە جیاجیەکاندا بە ڕەنگێکی جیاجیا دەردەکەون، بەڵام بە شێوەیەکی گشتی ڕەنگی خۆر پرتەقاڵیەکی سوورباوە. پلەی گەرمی سەرڕووی زوحەل. تێکڕای پلەی گەرمی سەرڕووی زوحەل زۆر نزمە، ئەمەش بەهۆی دووری زۆریەوێتی لە خۆرەوە
ئەم پلە گەرمیەش کە بەهۆی پێوانکاریەکانی تشکی ژێرسوورەوە دیاریکراوە کە بریتیە لە ناقص 170 پلەی سیلیزی لە ئەنجامی نزمی پلەی گەرمی و خێرایی بەرزی دەرچوون لەسەر ڕووەکەی کە دەگاتە نزیکەی 35 کیلۆمەتر بۆ چرکە. زوحەل لە دروستبوونیەوە گازی هایدرۆجین و هیلیۆمیلێنە براوە و کێشی سەر ڕووەکەی 1/7 جار بەقەت کێشی سەرڕووی زەمین دەبێت و لە ڕووی پەخشکردنی وزەوە بۆ فەزا لە موشتەری دەکات و نزیکەی 2/5 جار لەو وزەیە نزیک دەبێتەوە کە لە خۆرەوە دەیگاتێ. ئەمەش بۆی وزەی بەرزی ناواخنیەوەیەتی. پێکهاتەی ناوەوەی زوحەل لە دیراسە فەلەکیەکانەوە دەرکەوتووە کەوا پێکهاتەی ناوەوەی ئەم هەسارەیە هەروەک لە وێنەکەدا دەردەکەوێ بۆ چەند بەشێک دابەش بووە کە زۆربەی لە هایدرۆجین پێکدێ و لە ناوەڕاستیدا چەقە ناوەخنێکی پێکهاتوو لە کەڤر هەیە کە بە چینێکی تەنکی بەستوو دەورە دراوە و دوای ئەویش چینێک لە هایدرۆجینی کانزایی دێت کە بەهۆی پاڵەپەستۆی بەرز لە ناوچەکەدا هەیە دەبێتە هۆی ئەوەی هایدرۆجینەکە لە دۆخی شلیەوە. ئەڵقەکانی هەسارەی زوحەل زوحەل بە ژمارەیەک لە ئەڵقەی ڕوون و بەرچاو و پرشنگدار دەورە دراوە کە ڕووناکی دەداتەوە و بە ڕووناکی هەسارەکە دەچێت و ژمارەی ئەو ئەڵقانەش کە تا ئابی ساڵی 1979 زانرابوو بریتی بوو لە 4 ئەڵقە و جیاکەرەوەیە کە پێی دەڵێن جیاکەرەوەی کاسینی. ئەم جیاکەرەوەی لە ساڵی 1675 زاینی لەلایەن زانا کاسینیەوە دۆزرایەوە. ئەمە سەرباری چەند جیاکەرەوەیەکی بەرتەسکی دیکە. هۆی بوونی ئەم جیاکەرەوانە وا باوەڕ دەکرێت کەوا بەهۆی کاریگەری کێشی ئەستێرەکانی ناوەوە بێت بە تایبەتی ئەستێرەی میماس لەسەر بەشەکانی جیاکەرەوەکان کە دەبێتە هۆی ڕاکێشانیەوە لە خولگەی خۆی و هێنانە ڕیزی یەکێک لە ئەڵقەکانی تەنیشتیەوە. لە وێنەکەدا شیکاریەک دەربارەی سیستەمی ئەڵقەکانی دەوری زوحەل نیشان دراوە کە بریتیە لەمانە. 1. ئەڵقەیەکی دەرەکی ئەڵقەی ئەی تیرەی ناوەوەی 243,000 کیلۆمەتر و تیرەی دەرەوەی 274,000 کیلۆمەترە. 2. جیاکەرەوەی کاسینی دوای ئەڵقەی ئەی دێت و پانیەکەی 10,000 کیلۆمەتر دەبێت. 3. ئەڵقەی ناوەڕاست ئەڵقەی بی لە هەموو ئەڵقەکان پرشنگدارترە بۆیە هەندێک جار بە ئەڵقەی پرشنگدار ناو دەبرێت و تیرەی ناوەوەی 183,000 کیلۆمەتر و تیرەی دەرەوەی 233,000 کیلۆمەترە. 4. ئەڵقەی ناوە ئەڵقەی سی هەندێک جار پێی دەگوترێت ئەڵقەی کرێپ چونکە زۆر تەنکە لە تیرەی ناوەی ئەڵقەی بیەوە بۆ دووری 12,000 کیلۆمەتر ڕۆوناوە دەکشێ. 5. ئەڵقەیەکی دیکەی ناوە ئەڵقەی سی ئەم ئەڵقەیە لە ساڵی 1969 زاینیدا دۆزرایەوە و پانیەکەی ڕووی هەسارەکە دەگرێتەوە تا دەگاتە تیرەی ناوەوەی ئەڵقەی سی. لەوانەشە ئەڵقەی پێنجەم هەبێت کە پێی بڵێن ئەڵقەی دی لە دەرەوەی ئەڵقەی ئەی. ئەمە ئەگەر هەبێت ئەوە زۆر تەنک و نادیارە. ئاسی ئەڵقەکانی زوحەل لە ئاسی خولگەکەی بە نزیکەی 27 پلە لارە. لە ئەنجامی ئەم لارێدا ئاسی ئەڵقەکان لە ماوەی ساڵێکدا دەگۆڕێت. پێکهاتەی ئەڵقەکانی زوحەل ئەڵقەکانی زوحەل بەتەنیا لە پارچەیەکی ڕق پێک نایەت بەڵکو پێک دێت لە ملیۆنان بەشی ڕقی گەورە و بچووک لە قەبارەتە کە گەردێکی لە ژمارە نەهاتووی لە خاکە گەردوون تیادایە. لە شیکردنەوە شەبەنگیەکان لە مادەی کەڤرین کە بە گازی ئامۆنیای بەستوو NH3 داپۆشراوە کە ئەستوری ئەم ئەڵقانە بە گوێرەی پانیەکەی زۆر بچووکە و نزیکەی 20 کیلۆمەتر دەبێت. سەرجەمی گشتی بارستایی مادەی ئەم ئەڵقانە بە بەراورد لەگەڵ بارستایی هەسارەکە دەگاتە 1/23,000 جار ئەوەندەی بارستایی هەسارەکە. ئەگەر بێت و مادەی ئەم ئەڵقانە لە قەبارەکەیدا کۆ بکرێنەوە ئەوە ئەم قەبارەیە بەقەد قەبارەی زەمین دەبێت. بۆیە دیاردەی ئەم ئەڵقانە وا لێک دراوەتەوە کەوا بڕی کێشی سەرڕووی هەساری زوحەل بۆ ئەڵقەکانی گەورەترە لە بڕی کێشی تەنۆلکەکانی ئەڵقەکە لە نێوان خۆیاندا. دەقی تیۆری زانا ڕۆچ لەبارەی پێکهاتنی ئەم ئەڵقانە دەڵێت لەوانەیە لە بنەڕەتدا پاشکۆیەک یا کۆمەڵە پاشکۆیەک ببن کە بە دەوری هەسارەکەدا خولاب نەبە و بە تێپەڕبوونی کات نزیک بوونەوەی ئەم پاشکۆیانە ڕووی داوە تا گەیشتونەتە ناوچەیەکی شلۆق و بەهۆی کاریگەری هێزی کێشی هەسارەکەەوە هەڵوەشاونەتەوە و بەمەش هەپرون بە هەپرون بوون. بەڵام ئەو تیۆریە باوەی کە ئێستا دەربارەی پێکاتی ئەم ئەڵقانە هەیە دەقەکەی دەڵێت ئەم ئەڵقانە بەر لە دروستبوونی پاشکۆکانی هەسارەکەەوە پێکاتون. پاشکۆکانی ناوە
لە ئەنجامی کۆبوونەوەی بەشە بەربڵاوەکانەوە پێکاتون کە پێشتر ئەڵقەی فراوانی دەرەکی زوحەلیان پێکێنابوو، واتە ئەڵقەکان مادەقاوەکانی پاشکۆکانن. ئەم تیۆریە تا ئێستاش لەژێر دیراسەدایە. پاشکۆکانی زوحەل. زوحەل زیاتر لە 10 پاشکۆی ناسراوی هەیە کە دواترینیان لە ناوەڕاستی ساڵی 1989 زاینیدا دۆزرایەوە کە گەورەترین و درەوشاوەترینیان بوو. ئەویش پاشکۆی تیتان بوو. تیرەی ئەم پاشکۆیە دەگاتە 5150 کیلۆمەتر و بارستاییەکەشی 1/135 زەربی دەتوان 23 کیلۆگرامە. ماوەی خولانەوەی بە دەوری هەسارەکەدا 16 ڕۆژە. گرنگترین تایبەتمەندێتی ئەم پاشکۆیە بەرگەکەشێکە کە دەوری داوە و زۆربەشی لە گازی میتان پێگاتووە. هەروەها مەرسەدە فەلەکیەکان دەریان خستووە کەوا پاڵەپەستۆی کەش لەسەر ڕووی ئەم پاشکۆیە بە 4 جار لە پاڵەپەستۆی کەشی سەرڕووی مەریخ زیاترە. تێکرای چڕی تیتان 1/188 گرام بۆ سانتیمەتر سێجایە، واتە لەوانەیە پێکاتەی زۆربەی بەشەکانی بریتی بێت لە ئاو و بەفری بەستوو. ئەم خشتەی خوارەوە تێکرای پاشکۆکانی زوحەل دەردەخەن لەگەڵ چەند پێوانکاری و بەراوردێک. ناوی پاشکۆ، تێکرای دووری پاشکۆکە لە هەسارەکە، ماوەی خولانەوەی بە دەوری هەسارەکەدا بە کیلۆمەتر، بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە نیوەتیرە بە کیلۆمەتر. مانگی جانۆز. تێکرای دووری پاشکۆکە لە هەسارەکە 169500. ماوەی خولانەوەی بە دەوری هەسارەکەدا بە کیلۆمەتر 0/175. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 3 زەربی دەتوان ناقص 8 نیوەتیرە بە کیلۆمەتر 100. مانگی میماس. تێکرای دووری پاشکۆکە لە هەسارەکە 185540. ماوەی خولانەوەی بە دەوری هەسارەکەدا بە کیلۆمەتر 0/1942. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 6/6 زەربی دەتوان ناقص 8 نیوەتیرە بە کیلۆمەتر 196. مانگی ئینسیلادس. تێکرای دووری پاشکۆکە لە هەسارەکە 238040. ماوەی خولانەوەی بە دەوری هەسارەکەدا بە کیلۆمەتر 1/137. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 1/5 زەربی دەتوان ناقص 7 نیوەتیرە بە کیلۆمەتر 250. مانگی تیسس. تێکرای دووری پاشکۆکە لە هەسارەکە 294670. ماوەی خولانەوەی بە دەوری هەسارەکەدا بە کیلۆمەتر 1/189. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 1/1 زەربی دەتوان ناقص 6 نیوەتیرە بە کیلۆمەتر 530. مانگی دایۆن. تێکرای دووری پاشکۆکە لە هەسارەکە 737420. ماوەی خولانەوەی بە دەوری هەسارەکەدا بە کیلۆمەتر 2737. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 2 زەربی دەتوان ناقص 6 نیوەتیرە بە کیلۆمەتر 400. مانگی ڕیا. تێکرای دووری پاشکۆکە لە هەسارەکە 527100. ماوەی خولانەوەی بە دەوری هەسارەکەدا بە کیلۆمەتر 2/174. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 2 زەربی دەتوان ناقص 6 نیوەتیرە بە کیلۆمەتر 765. مانگی تیتان. تێکرای دووری پاشکۆکە لە هەسارەکە 1,221,860. ماوەی خولانەوەی بە دەوری هەسارەکەدا بە کیلۆمەتر 15,945. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 2/4 زەربی دەتوان ناقص 4 نیوەتیرە بە کیلۆمەتر 2575. مانگی هایپریۆن. تێکرای دووری پاشکۆکە لە هەسارەکە 1,481,000. ماوەی خولانەوەی بە دەوری هەسارەکەدا بە کیلۆمەتر 21/128. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 2 زەربی دەتوان ناقص 7 نیوەتیرە بە کیلۆمەتر 200. مانگی ئیاپیتەس. تێکرای دووری پاشکۆکە لە هەسارەکە 3,560,800. ماوەی خولانەوەی بە دەوری هەسارەکەدا بە کیلۆمەتر 79,331. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 4 زەربی دەتوان ناقص 6 نیوەتیرە بە کیلۆمەتر 730. مانگی فۆیبی. تێکرای دووری پاشکۆکە لە هەسارەکە 13 ملیۆن.
ماوەی خولانەوەی بە دەوری هەسارەکەدا بە کیلۆمەتر 550 لەدایە 4. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 5 زەربی دەتوان ناقص 8. نیوەتیرە بە کیلۆمەتر 110. لە گرنگترین پاشکۆکانی هەسارەی مەریخ پاشکۆی میماسە. زانایان وای بۆچوون کە ئەم پاشکۆیە کاریگەریەکی زۆری بەسەر پێکهاتەی ئەڵقەکانی هەیە، چونکە میماس لە ماوەی 22 سەعات و 25 دقیقەدا خولێکی تەواو بە دەوری هەسارەکەدا دەکات. جا ئەگەر بێت و تەنەوەلکەیەک لە ناوچەی کەلێنە جیاکەرەوەکەی کاسینیدا بێت، ئەوە لە ماوەی 11 سەعات و 25 دقیقەدا خولێکی تەواو دەسوڕێتەوە، چونکە دووری تەنۆلکەکە لە هەسارەکەوە دەکاتە نیوەی دووری میماس لە هەسارەکەوە. بەواتایەکی تر ئەو تەنۆلکەیە هەر 22 سەعات و 25 دقیقەیەک دووجار بە دەوری هەسارەکەدا دەخولێتەوە و لە یەکێک لە بارەکاندا شوێنی دەکەوێتە نزیک هەمان هێڵ لەسەر پاشکۆی میماس. بۆیە لەو کاتەدا دەکەوێتە ژێر کاریگەری هێزی کێشی پاشکۆی میماس و لەو کاتەشدا پرۆسەی بەکێشکردنی تەنۆلکەکە لە خولگەکەی خۆیەوە ڕوو دەدات و دەیگەێنێتە یەکێک لە تەنیشتە ئەڵقەکانی. بۆیە زانایان وای بۆچوون کەوا کەلێنە جیاکەرەوەکەی کاسینی بۆی کاریگەری کێشی پاشکۆی میماسەوە پەیدا بووە. ئەنجامی ئەو لێکۆڵینەوانەی بەهۆی مەرکەبەی فەزایی بایۆنەر 11 ساڵی 1970دا دەستکەوت. مەرکەبەی فەزایی بایۆنەر 11 لە کۆتایی ساڵی 1973دا هەڵدرا و لە کۆتایی مانگی ئەیلولی ساڵی 1979 زاینیدا گەیشتە نزیکترین شوێن لە هەسارەی زوحەل و ناونرا بە بایۆنەر زوحەل کە گەلێک ئەنجامی بەدەستهێنا و گرنگترینیان ئەمانن. 1. دۆزینەوەی ئەڵقەیەکی تازە کە بینینی زەحمەتە. ئەم ئەڵقەیە پانیەکەی نزیکەی 500 کیلۆمەتر و دەکەوێتە دەرەوەی ئەڵقەی ئەی و بە ئەڵقەی ئێف ناونرا. 2. لە وێنەیەکی مەرکەبەی بایۆنەر زوحەلدا دەرکەوتووە کەوا لە نێوان هەردوو ئەڵقەی ئەی و ئێفدا کەلێنە جیاکەرەوەیەک هەیە کە بە کەلێنە جیاکەرەوەی کاسینی دەچێت و ناوی لێنراوە کەلێنی بایۆنێر. 3. لە وێنەکاندا کەلێنێکی دیکە لە نێوان ئەڵقەی بی و سیدا دەرکەوتووە کە سیستەمی ئەڵقەی تازەی هەسارەی زوحەل دەردەخەن. 4. لە پێوانکاریەکەدا دەرکەوتووە کەوا بەرگەکەشی هەسارەکە کەمێک گەرمترە لەوەی پێشتر دەزانرا. هەروەها بڕێکی زۆر لە تەنۆلکەی بارگاوی وزەبەرز لە کەشی موگناتیزی دەردەچێت بۆ فەزای نێو هەسارەکە وەک لە هەساری موشتەریدا هەیە. 5. پێشتر زۆربەی تیۆریەکان لەو ڕایەدا بوون کەوا ئەڵقەکانی زوحەل تێکەڵەیەکی ئاو و بەفریان تێدایە. بایۆنێر ئەم بیرروڕایی سەلماند. 6. لە وێنەکانی بایۆنێردا دەرکەوتووە کەوا ڕەنگی جەمسەری باکوشینە، هەروەها هەندێک دیاردەی دیکە لە شێوەی ئەڵقەکە زنجیرێک لە گوزەری هەور دایپۆشیون. 7. بایۆنەر زوحەل گەلێک پێوانکاری فۆتۆمەتری و شەبەنگی بۆ هەردە پاشکۆکە کرد. ئەنجامەکان تا ئێستا بە تەواویشی نەکراونەتەوە. ئەنجامی ئەو لێکۆڵینەوانەی بەهۆی مەرکەبەی فەزایی ڤۆیاجەری یەکەم 1970 دەستکەوت. دوای ئەوەی مەرکەبەی فەزایی ڤۆیاجەری یەکەم گەشتێکی دوور و درێژی بۆ ماوەی 3 ساڵان کرد کە زیاتر لە 1600 کیلۆمەتر گەڕا و لە دووری 4000 کیلۆمەتر لە پاشکۆی تیتانەوە بوو. ئەمە و داوگەڕانە وردەی گەشتەکەی نائاسایی و پڕ لە زانیاری وشتی تازە بوو کە بووە هۆی شانازی و وروژاندنی گەلێشتی نوێی بواری کردداری لە گەردووناسیدا. شایانی باسە ئەم مەرکەبەیە بەلای کەم 3 ئەستێری تازەی دۆزیەوە کە بە دەوری زوحەلدا دەخولانەوە و بەمەشەوە و ژماری پاشکۆکانی هەسارەکە بەلای کەم بوون بە 16 کە قەبارەیان لە نێوان پاشکۆی زەبەلاحی تیتان کە بارستاییەکەی نزیک بارستای عەتاردا و ئەو تەنانەیە کە تیرەکەیان دەگاتە دەوروبەری 100 کیلۆمەتر. بۆ دوجاریش زانایان 16هەمین پاشکۆی زوحەلیان لە فەزایەکی بەرتەنگ یان کەلێنێکی نێوان دوو ئەڵقەی زوحەل دۆزیەوە. کەس باوەڕی بەبوونی ئەستێرەیەکی وا بچووک نەدەکرد، بۆیە زانایان لەو باوەڕەدا بوون کە ئەم ئەستێرەی دوایین ڕۆڵێکی گرنگی لە سیستەمی زوحەلدا هەیە. ئەویش ڕۆڵی پاسەوانێک دەبینێ، واتە بەهۆی هێزی کێشکردنەوەیە ڕێگە بە تەنۆلکە کەڤری و بەفرینە بەستوەکانی ئەڵقە نزیکەکانی خۆی نادات بە نێو فەزادا تێپەڕن. کاتێ لە زەمینەوە بەهۆی تەلیسکۆبە بەهێزەکانەوە سەیری پاشکۆ زەبەلاحەکانی زوحەل دەکرێت، ئەوە وەک خاڵێکی پرشنگداری بچووک دەردەکەون. بەڵام کاتێ مەرکەبەی ڤۆیاجەر وێنەی گرتن و کەسێ مەزەندەی ئەوەی نەدەکرد کە دنیای سەر ڕووەکانیان بەم شێوەیە بێت. کاتێ لە دووری نزیکەی 2 ملیۆن کیلۆمەتر تەماشای پاشکۆی ڕیا کراوە، سەرنجی ئەوە دراوە
کە باوبژ و کەشێکی سپی بەربڵاوە کە ڕووی پشتەوەی سەوزێکی مەیلەوشینە، سەرباری بوونی چەند نیشانەیەکی کزی درەوشانەوە لەسەر ڕووە بەستووەکەی. هەروەها ڤۆیاجەر چەند وێنەیەکی پاشکۆی دیۆنی لە دووری کەمتر لە 800,000 کیلۆمەترەوە گرتووە و چەند نیشانەیەکی ڕەش لە پشت ڕوویەکی بەستووی سپی دەرکەوتووە. ئەم نیشانانەش بریتین لە کونی گرگانی. هەروەها لە وێنەکەدا چەندین دۆڵی گەورە لە پاشکۆی تیسس دەرکەوتون کە درێژیان نزیکەی 750 کیلۆمەتر دەبێت. لە پاشکۆی میماسیش کونی گرکانی دەردەکەوێت کە پانیەکەی نزیکەی 130 کیلۆمەتر دەبێت، واتە زیاتر لە چواریەکی تیرەی پاشکۆکەیە. ئەم کونە گرکانیانە لێوارێکی بەرز و چەقەلووتکەیەکیان هەیە. زانایان بەیەخێکی زۆریان بە پاشکۆی تیتاندا بەهۆی بەرگەکەشەکەیەوەیە کەوا پێشتر وا دەزانرا ئەم بەرگەکەشە بریتیە لە گازی میسان. شایانی باسە ئەم مەرکەبەیە وێنەی تازەی هەموو ئەڵقەسەیر و سەمەرەکانی هەسارەی زوحەلی گرت کە لەوانەیە پێکهاتەیەکی ئاڵۆز لە نێوان ئەڵقەکاندا هەبێت. ئۆرانۆس. هەسارەی ئۆرانۆس لە کۆمەڵی خۆردا سێمین هەسارەی زەبەلەحە لە دوای موشتەری و زوحەلەوە، بەڵام بە گوێرەی دووری لە خۆرەوە بە حوتەمین هەسارە دادەنرێ. تیرەکەی نزیکەی 4 ئەوەندەی تیرەی زەمینە کە دەگاتە 55,800 کیلۆمەتر و بارستاییەکەشی دەگاتە 456,000 ئەوەندەی پارستایی زەمین و چڕیەکەشی نزیکەی 1 گرام بۆ سانتیمەتر سێجایە، واتە نزیکە لە چڕی ئاوەوە. هەروەها بڕی کێشی سەر ڕووەکەی دەکاتە 1/11 بە قەت کێشی سەر ڕووی زەمین. شایانی باسە ئەم هەسارەیە بۆ جا دەکرێتەوە کە ئاراستەی جوڵەی تەوەرەی پێچەوانەی هەسارەکانی دیکەیە، واتە لە خۆر هەڵاتەوە بەرەو خۆر ئاوا دەجوڵێت، هەروەک ئاراستەی جوڵەی تەوەرەی ڤینۆس. ماوەی یەخولی تەوەرەی واتە خولانەوە بە دەوری خۆیدا دەگاتە نزیکەی 12 سەعات و خولگەیەکی بڕگەناتەوە وەردەگرێت. هەروەها ماوەی سوورە خولگەیەکەشی واتە خولانەوە بە دەوری خۆردا نزیکەی 84 ساڵ دەخایەنێت. خێرایی سوورە خولگەیەکەی دەگاتە 6.7 کیلۆمەتر بۆ چرکە و تێکڕای دووریەکەشی لە خۆرەوە نزیکەی 2871 ملیۆن کیلۆمەترە، واتە زیاتر لە 19 ئەوەندەی ماوەی نێوان زەمین و خۆر. هێڵی ئیستیوای ئەم هەسارەیە لە ئاستی خولگەکەیدا بە گۆشەیەکی زۆر گەورە لارە کە دەگاتە نزیکەی 90 پلە، واتە چێوەیەکی تەریبی ئاستی خولگەکەی دەبێت. بۆیە هەندێک جار تیشکی خۆر بە شێوەیەکی سون دەکەوێتە سەریەکێ لە جەمسەرەکانی. کەشی هەسارەکە. کەشی دەوروبەری ئۆرانۆس بە بەرگەکەشێکی چڕ و پڕ دەورە دراوە کە پێک هاتووە لە هایدرۆجین و هیلیۆم و کەمێک ئامۆنیا و میثان، بەڵام بەهۆی پلەی گەرمی نزمیەوە کە ناقص 200 پلەی سیلیزیە، ئەوە ئامۆنیاکە لە باری بەستەمەنی بەردەوامدایە. سەرباری ئەوەش دەرکەوتووە کە وەک گورزێک لە هەوری تەڵخ و تاریک هەیە کە وەک هەورەکەی دەوری موشتەری و زوحەل وایە، بەڵام ڕێژەی دانەوەی ڕووی بەرزە و دەگاتە لە 193. پێکهاتەی ناوەوەی لێکۆڵینەوە و دیراسە فەلەکیەکان وایان نیشانداوە کە ئەم هەسارەیە بە شێوەیەکی گشتی پێک دێ لە 3 ناوچە کە ئەمانن: چەقە ناوەخنێکی کەڤرین کە بەچینێکی بەستوو دەورە دراوە، ئەمەشیان دیسانەوە بەچینێکی بەستووی دیکە و پاشان بەچینێکی هایدرۆجینی دەورە دراوە. ئەڵقەکانی ئۆرانۆس. ئۆرانۆس دووەمین هەسارەیە دوای زوحەل لەلایەنی پێکهاتەی سیستەمی ئەڵقەوە کە لەوانەیە پێک بێت لە 5 ئەڵقە، بەڵام لە ئەڵقەکانی زوحەل جیاوازن چونکە فراوانیەکانیان کەمترە و ناتوانرێت ببینرێ بەهۆی ئەوەی کەوا بڕێکی زۆر کەم لەو تیشکە دەداتەوە کە دەکەوێتە سەریەوە. ئەم ئەڵقانە لە مانگی ئاداری ساڵی 1970 زاینیدا بەهۆی ڕوانگە فۆتۆمەتریەکانەوە لە بەرنامێکی ئامادەکراو بۆ بینینی دیاردەی قۆحەشاردانی ئەستێرەیەکی دیاریکراوەوە بەهۆی پەپکەی ئەم هەسارەیەوە دۆزرایەوە. بۆ ئەم 5 ئەڵقەیەش هێمای ڕێنووسی گرێکی بەم شێوەیە لە ئەڵقەی دەرەوە بۆ ناوە دانراوە: ئەلفا، بێتا، گاما، دەلتا، ئەپسیلۆن. پانی ئەڵقەکەی ناوەوە لە نێوان 5 تا 10 کیلۆمەتردایە و لە هەسارەکەەوە نزیکەی 18,000 کیلۆمەتر بەرزترە، بەڵام دووە ئەڵقە پانیەکەی نزیکەی 100 کیلۆمەتر دەبێت و نزیکەی 25,000 کیلۆمەتر لە ڕووی هەسارەکەەوە دوورە. بۆیە ڕێژەی پانی ئەم ئەڵقانە بە بەراورد لەگەڵ پانی ئەڵقەکانی هەساری زوحەل زۆر کەمن، هەر بۆیشە تلسکۆبە گەورەکان نەیانتوانیوە ئەم ئەڵقانە بدۆزنەوە. پاشکۆکانی ئۆرانۆس. ئۆرانۆس 5 پاشکۆی هەیە کە بچووکترینیان میراندایە. تیرەی میراندا نزیکەی 320 کیلۆمەترە و تێکرای دووری لە هەسارەکەەوە 130,000 کیلۆمەترە. گەورەترین پاشکۆی ئۆرانۆس
تیتانیایە کە تیرەکەی نزیکەی 1600 کیلۆمەترە. ئەم پاشکۆیانە لە خولگێکی هێلکەیی بە دەوری هەسارەکەدا دەخولێنەوە و ئاڕاستەی جوڵەکەشیان بە هەمان ئاراستەی جوڵەی ئۆرانۆسە بە دەوری خۆردا، واتە لە خۆر هەڵاتەوە بۆ خۆر ئاوا و هەمووشیان بێگڕ دەکەونە بەرامبەر هەسارەکەەوە. ئەم خشتەی خوارەوە تایبەتمەندێتی فیزیایی هەریەکە لە پاشکۆکان دەردەخات. ناوی پاشکۆ تێکرای دووری لە ئۆرانۆس بە کیلۆمەتر، ماوەی خولانەوەی تەوەریی بە ڕۆژ، بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا. میراندا تێکرای دووری لە ئۆرانۆس بە کیلۆمەتر 130,000 کیلۆمەتر، ماوەی خولانەوەی تەوەریی بە ڕۆژ 1,414. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 1 زەربی دەتوان ناقەس 6. تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1/3. ئاریل تێکرای دووری لە ئۆرانۆس بە کیلۆمەتر 192,000 کیلۆمەتر، ماوەی خولانەوەی تەوەریی بە ڕۆژ 2,520. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 15 زەربی دەتوان ناقەس 6. تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1/3. ئەمبرێل تێکرای دووری لە ئۆرانۆس بە کیلۆمەتر 267,000 کیلۆمەتر، ماوەی خولانەوەی تەوەریی بە ڕۆژ 4,144. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 6 زەربی دەتوان ناقەس 6. تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1/3. تیتانیا تێکرای دووری لە ئۆرانۆس بە کیلۆمەتر 436,000 کیلۆمەتر، ماوەی خولانەوەی تەوەریی بە ڕۆژ 8,706. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 50 زەربی دەتوان ناقەس 6. تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1/3. ئۆبێرۆن تێکرای دووری لە ئۆرانۆس بە کیلۆمەتر 837,000 کیلۆمەتر، ماوەی خولانەوەی تەوەریی بە ڕۆژ 13,463. بارستاییەکەی بە گوێرەی بارستایی هەسارەکە 29 زەربی دەتوان ناقەس 6. تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1/3. نیپتۆن هەشتەمین هەسارەیە کە لە خۆرەوە دوورە و تێکرای دووری لێەوە نزیکەی 30 فەلەکیە، یاخود 4,492 ملیۆن کیلۆمەتر، واتە 30 ئەوەندەی ماوەی نێوان خۆر و زەمینە. هەر بۆیەش ئەم هەسارێ زۆر ساردە. تیرەکەی نزیکەی 4 ئەوەندەی تیرەی زەمینە و دەکاتە 4,900 کیلۆمەتر و بارستاییەکەشی دەکاتە 7 2 جار بەقەت بارستایی زەمین، واتە بارستاییەکەی لە بارستای ئۆرانۆ زیاترە و دەگاتە تێکرای 107 گرام بۆ سانتیمەتر سێجا. ماوەی خولانەوەی بە دەوری خۆردا دەگاتە نزیکەی 165 ساڵ و ماوەی خولانەوەی تەوەریەکەشی دەگاتە نزیکەی 16 سەعات. لە ڕاستیدا ماوەی خولانەوە تەوەریەکەی تا ئێستاش بە شێوەیەکی ورنە پێوراوە. بۆ نمونە لە ساڵی 1970 زاینیدا پێورا و گەیشتە نزیکەی 22 سەعات و لە ساڵی 1970 زاینیدا گەیشتە نزیکەی 18 سەعات. ئەمە سارێ بۆی چاودێریە بیناییەکانەوە دەبینرێ لە شێوەی پەپکەیەکە و ڕەنگەکەی سەوزێکی کەمێکشینە. کەش و هەوا و پلەی گەرمی. نیپتۆن بەرگەکەشێکی چڕ و پڕ و تێر بە گازی هایدرۆجین و میثانی هەیە، لەوانەشە ڕێژێکی کەم لە ئامۆنیای تێدا بێت. پلەی گەرمی سەرڕوەکەی دەگاتە نزیکەی ناقص 220 پلەی سیلیزی. بۆیە گازی ئامۆنیا ئەگەر تێیدا هەبێت ئەوا لە دۆخی بەستوهیدایە. پێکهاتەی ناوەی نیپتۆن وەک پێکهاتەی ناوەی هەسارەی ئۆرانۆس وایە کە پێکهاتووە لە ناوەخنێکی کەڤرین و چینێکی بەستەمەنی و دواتریش چینێکی هایدرۆجینی دەوریانداوە. پاشکۆکانی نیپتۆن تەنها 2 پاشکۆی هەیە کە گەورەکەیان ناوی تریتۆنە کە لە ساڵی 1846 زاینی لەلایەن زانا لازیل دۆزرایەوە. تێکرای دووریەکەی لە هەسارەکەەوە 355,000 کیلۆمەتر و ماوەی خولانەوەی بە دەوری هەسارەکەدا نزیکەی 6 ڕۆژ دەخایەنێت. تیرەکەشی نزیکەی 800 کیلۆمەترە و بارستاییەکەشی دەگاتە نزیکەی 0/1002 بارستایی هەسارەکە. بەڵام پاشکۆکەی تر لەوەی یەکەمیان زۆر بچووکترە و پێی دەڵێن نێرید. تیری ئەم پاشکۆیە نزیکەی 300 کیلۆمەترە و تێکرای دووری لە هەسارەکەەوە نزیکەی ساڵێکی تەواو دەخایەنێت و بارستاییەکەشی دەکاتە بەشێک لە ملیۆنێکی بارستایی هەسارەکە. پلۆتۆ هەساری پلۆتۆ دوایینترین و دوورترین و سیر و سەمەرەترین هەسارەی ناسراوە تا ئێستا لە کۆمەڵی خۆر کە لە ساڵی 1930دا دۆزراوەتەوە. ئەم هەسارەی خولگەیەکی بەرگەناتەواوی هەیە و چەقەلادانێکی زۆر بەرزی هەیە کە دەگاتە نزیکەی 0/125. ئەمەش گەورەترین ڕێژەیە لە هەسارەکاندا.
دووری لە خۆرەوە لە نێوان 722 بلیۆن کیلۆمەتر لە دوورترین شوێن و 4.3 بلیۆن کیلۆمەتر لە نزیکترین شوێندایە و لەبەر ئەوەی خولگەکەی فراوانە بۆیە دەچێتە نێو خولگەی نیپتۆن و لەو کاتەدا لە نیپتۆن نزیکتر دەبێتەوە لە خۆر. بۆی بچووکی قەبارەکەی و دووری زۆری لە زەمینەوە زەحمەتە تیرەکەی بە شێوەیەکی ور بپێورێ. گەلێ پێوانکاری دەریان خستووە کەوا تیرەکەی لە نێوان 2000 تا 3000 کیلۆمەتردایە، بەڵام بارستاییەکەی زۆر کەم دەرکەوتووە و بە تێپەڕبوونی کاتیش ڕوو لە کەمی دەکات. لە ساڵی 1949 زاینیدا بارستاییەکەی 0.7 بارستایی زەمین بووە و لە ساڵی 1950 زاینیدا گەیشتە 0.1 بارستایی زەمین و لە نێوان ساڵانی 1970 زاینی و 1970 گەیشتە نێوان 0.2 بۆ 0.3 بارستایی زەمین. جا بەهۆی بچووکی قەبارەکەی و دووریەکەیەوە ئەگەر بە گەورەترین تلسکۆبیش تەماشای بکرێ ئەوە وەک ئەستێرەیەکی وندەر دەکەوێ. ماوەی خولانەوەی بە دەوری خۆردا نزیکەی 248 ساڵ و نیو دەخایەنێ، بەڵام ماوەی خولانەوەی تەوەری دەگاتە 6 ڕۆژ و لە داچواری ڕۆژێک. هەروەها ئەم هەسارەیە لە بازنەی کەلوەدا بە بڕی نزیکەی 7 پلا لار دەبێت. کەشی هەسارەکە بەهۆی دووری زۆری پلۆتۆ لە خۆرەوەیە کە کەشەکەی زۆر ساردا، تێکڕای پلەی گەرمی سەر ڕووەکەی نزیکەی ناقص 230 پلەی سەدیە و لەوانەیە لەم پلێدا هەرچی گازێتیایدا لە دۆخی بەستوویدا بێت. هەروەها لە دیراسە فەلەکیەکاندا دەرکەوتووە کەوا ڕووەکەی بەچینێکی میسانی بەستوودا پۆشراوە و پلۆتۆ بەگەلێک سیفەتی دیکە لە هەسارە زەبەلەحەکانی ترجا دەکرێتەوە. سەرنجی ئەوە دەدرێ کام هەسارە زەبەلەحانە قەبارە و بارستاییان گەورەیە و کەشێکی چڕی گازیان هەیە، بەڵام پلۆتۆ قەبارەکەی زۆر بچووکە و بارستاییەکەشی کەمە و ڕوویەکی ڕقی هەیە کە نزیکە لە ڕووی هەندێک لە پاشکۆی موشتەری و بارستاییەکەی لە بارستایی پاشکۆی تریتۆن زیاتر نییە کە بە دەوری نیپتۆندا دەخولێتەوە. بۆیشە گەلێک کەس وایان زانیوە کە پلۆتۆ پاشکویەکی نیپتۆنە. لە ساڵی 1970 زاینیدا پاشکویەکی پلۆتۆ لەلایەن زانە کریستی دۆزرایەوە کە تێکرای دووریەکەی لە پلۆتۆوە 19600 کیلۆمەترە و تیرەکەشی 1500 کیلۆمەترە و بارستاییەکەشی 1.6 زەربی دەتوان 21 کیلۆگرامە و تێکرای چڕیەکەشی 0.9 گرام بۆ سانتیمەتر سێجا بوو. ئەم پاشکوێ ناونرا چارۆن. یاسای بۆد لە ساڵی 1966 زاینیدا زاناتی تۆس پەیوەندیەکی ژمارەی گرنگی لە یەکێک لە کتێبەکانی خۆیدا بڵاو کردەوە کە دواتر ڕۆڵێکی بەرچاوی لە لێکۆڵینەوەکانی زانای ئەڵمانی یۆهان بۆددا بوو کە لە ساڵی 1972 زاینیدا بە چەمکێکی ماتماتیکیانەی دیاریکرا و دای ڕشتەوە و تیایدا دووپاتی بوونی هەسارە دەکات لە کەلێنە فراوانەکەی نێوان هەردوو هەساری مەریخ و مشتری. دوای ئەوە لە ئەنجامەکاندا ئەم گریمانە ماتماتیکیە بۆ دۆزینەوەی دووری هەسارەکان لە خۆرەوە بووە واقع. بۆیە زانایان باوەڕیان بەوە هێنا کە دەبێت هەسارێکی ون لە نێوان مەریخ و مشتریدا لە دووری 2/8 فەلەکی لە خۆرەوە هەبێت. تێبینی لەو کاتەدا هەسارەکان نەناسراو بوون. لە ساڵی 1901 زاینیدا لەلایەن فەلەکناس بیازی لە دووری نزیکەی 2/8 فەلەکی لە خۆرەوە هەسارێکی بچووک دۆزرایەوە و ئەوە بوو ئەم گریمانە ماتماتیکی هاتە دی و ناویان لە هەسارەکەنە سیرس. بەڵام لە ساڵی 1802 زاینیدا هەسارێکی بچووکی دیکە بە نزیکەی هەمان دووری لە خۆرەوە دۆزرایەوە، بۆیە ئەو ناوچەی دەکەوێتە نێوان مەریخ و مشتریەوە زیاتر بووە جێگەی بەیەخپێدان و دواتریش بۆی چاودێرە فەلەکیەکانەوە دەرکەوت کەوا ژمارێکی زۆر هەساری بچووک و ئەستێرەی ئاسمانی لەو کەلێنەدا هەن و ناویان نان هەسارە بچکۆلانەکان یاخود ئەستێرۆکەکان. ئەم گریمانە ماتماتیکە کە بە یاسا ماتماتیکیەکەی بۆ ناسراوە دەتوانرێ بەم شێوەیە کورد بکرێتەوە. 1. زنجیرێک ژمارە بەم شێوەی خوارەوە بنووسە 0 3 6 12 24 96 192 384 تا دوایی. 2. بۆ هەر یەک لەم ژمارانەی سەرەوە 4 زیاد بکە و لە ئەنجامدا دەگەیتە زنجیرێک ژماری تازە کە ئەمانن 4 7 10 16 28 52 100 196 388 تا دوایی. 3. ژمارێک لە ژمارەکانی پێچوو واتە بڕگەد و دابەشی دەبکە و لە ئەنجامتا دەگەیتە نزیکراوی تێکرای دووری هەر هەسارێک لە خۆرەوە بە یەکەی فەلەکی بەهۆی بەکارهێنانی یاسای بۆد کە ئەمەیە. دال یەکسانە بە
0 لەدایە 4 زائید 0 لەدایە 3 زەربی 2 توان نون. دال یەکسانە بە تێکڕای دووری هەسارەکە لە خۆرەوە بە یەکەی فەلەکی بە نزیکراوەی. نون یەکسانە بە ناقز ناکۆتا بۆ هەسارەی عەتارد و 0 بۆ هەسارەی ڤینۆس و 1 بۆ زەمین و 2 بۆ مەریخ و تا دوایی. ئەم خستەی خوارەوە دووری هەریەکە لە هەسارەکان لە خۆرەوە بەهۆی بەکارهێنانی یاسای بۆد و تێکڕای ڕاستەقینەی هەر هەسارەیەک بەراورد پێدەکات. هەسارەکان دووری لە خۆرەوە بە نزیکراوەی یاسای بۆد بە یەکەی فەلەکی، دووری ڕاستەقینە لە خۆرەوە بە یەکەی فەلەکی. عەتارد دووری لە خۆرەوە بە نزیکراوەی یاسای بۆد بە یەکەی فەلەکی 0 لەدایە 4 دووری ڕاستەقینە لە خۆرەوە بە یەکەی فەلەکی 0 لە 139. ڤینۆس دووری لە خۆرەوە بە نزیکراوەی یاسای بۆد بە یەکەی فەلەکی 0 لەدایە 7 دووری ڕاستەقینە لە خۆرەوە بە یەکەی فەلەکی 0 لە 172. زەمین دووری لە خۆرەوە بە نزیکراوەی یاسای بۆد بە یەکەی فەلەکی 1 دووری ڕاستەقینە لە خۆرەوە بە یەکەی فەلەکی 1. مەریخ دووری لە خۆرەوە بە نزیکراوەی یاسای بۆد بە یەکەی فەلەکی 1 لەدایە 6 دووری ڕاستەقینە لە خۆرەوە بە یەکەی فەلەکی 1 لە 152. هەسارە بچووکەکان سیرس دووری لە خۆرەوە بە نزیکراوەی یاسای بۆد بە یەکەی فەلەکی 2 لەدایە 8 دووری ڕاستەقینە لە خۆرەوە بە یەکەی فەلەکی 2 لە 180. مشتری دووری لە خۆرەوە بە نزیکراوەی یاسای بۆد بە یەکەی فەلەکی 5 لەدایە 2 دووری ڕاستەقینە لە خۆرەوە بە یەکەی فەلەکی 5 لە 120. زوحەل دووری لە خۆرەوە بە نزیکراوەی یاسای بۆد بە یەکەی فەلەکی 10 دووری ڕاستەقینە لە خۆرەوە بە یەکەی فەلەکی 9 لە 152. ئۆرانۆس دووری لە خۆرەوە بە نزیکراوەی یاسای بۆد بە یەکەی فەلەکی 19 لەدایە 6 دووری ڕاستەقینە لە خۆرەوە بە یەکەی فەلەکی 19 لە 181. نیپتۆن دووری لە خۆرەوە بە نزیکراوەی یاسای بۆد بە یەکەی فەلەکی 38 لەدایە 8 دووری ڕاستەقینە لە خۆرەوە بە یەکەی فەلەکی 30 لە 160. پلۆتۆ دووری لە خۆرەوە بە نزیکراوەی یاسای بۆد بە یەکەی فەلەکی 77 لەدایە 2 دووری ڕاستەقینە لە خۆرەوە بە یەکەی فەلەکی 39 لە 140. 4 ئەگەر بمانەوێت نزیکراوەی دووری هەر هەسارەیەک لە خۆرەوە بە یەکەی کیلۆمەتر بپێوین، ئەوا دەتوانین ئەم پەیوەندیە بەکاربێنین. دال یەکسانە بە 0 لەدایە 6 زائید 0 لە 145 زەربی 2 توان نون. دال یەکسانە بە تێکڕای دووری لە خۆرەوە بە یەکەی 100 ملیۆن کیلۆمەتر واتە 10 کیلۆمەتر بە نزیکراوەی. نون یەکسانە بە ناکۆتا 0 1 2 3 4 تا دوایی واتە بێکۆتایی. هەسارە بچکۆلەکان هەندێک جار بە هەسارە بچکۆلانەکان دەگوترێ ئەستێرۆکە. ئەمانە بریتین لە ئەستێرەی ئاسمانی بچووک لە قەبارەدا کە لەکە ڤرپێک هاتوون و شێوەیەکی ناڕێک و پێکیان هەیە. دوو گەورەترینیان بریتیە لە سێرس کە تیرەکەی دەگاتە 590 کیلۆمەتر، هەروەها نزیکەی 250 هەساری بچکۆلانی تر هەن کە تیرەی هەریەکەیان کەمێک لە 100 کیلۆمەتر گەورەترە و ژمارەیەکی زۆریشان هەن کە تیرەکەیان نزیکەی 1 کیلۆمەترە. ڕێگەی پێوانی تیری ئەم هەسارە بچووکانە بەهۆی مەزاندەکردنی دانەوەی ڕووی و پێوانی بڕی دەرکەوتوو دەبێت. تێکڕای دانەوەی بە نزیکەی 0 لەدایە 1 مەزەندەکراوە واتە لە 100 لەو تیشکەی خۆر دەداتەوە کە دەکەوێتە سەری. دوای زانینی دووری هەسارە بچکۆلانەکە لە زەمینەوە و بڕی دەرکەوتوویەوە دەتوانرێت تیرەکەی بپێورێ، بەڵام دەبێ ئەوەش بزانرێ کەوا بڕی دەرکەوتوو بە هەر خولێکی ئەم تەنانە لە گۆڕاندا دەبێت و بەهۆی ئەم گۆڕانە دەوریەی بڕە دەرکەوتووەکەش دەتوانرێ ماوەی یە خولی تەوەرەی هەر هەسارێکی بچکۆلانە بپێورێ. زۆربەی هەسارە بچکۆلانەکان لە فەزای نێوان هەردوو خولگەی مەریخ و مشتری بڵاوبوونەتەوە کە بەم ناوچێ دەگوترێ پشتێنەی هەسارە بچکۆلانەکان. ئەم هەسارە بچووکانەش خولگەیەکی ناڕێکیان هەیە، هەندێکیان خولگەیەکی زۆر فراوانیان هەیە کە لە کاتی جوڵیاندا دەکەونە پشت خولگەی زوحەلەوە و هەندێکی تریشیان خولگەیەکیان هەیە کە دەگاتە نزیکەی خۆر. خولگەی هەسارە بچکۆلانەکان لە ئاستی بازنەی کەلوەکاندا نزیکەی 9 پلە لار دەبێت، بەڵام هەندێکیان لەم پلەیە زیاتر لار دەبنەوە، وەک پاڵاس کە نزیکەی 35 پلە لە بازنەی کەلوەکان لار دەبێت. ئەم خشتەی خوارەوە هەندێک تایبەتمەندی فیزیایی هەندێک لە گەورەترین هەسارە بچکۆلانەکان دەخاتە ڕوو. ناوی هەسارەی بچکۆلانە ساڵی دۆزینەوەی زاینی، گەورەترین نیوەچێوەی خولگەیی بە یەکەی فەلەکی، ماوەی سوورە خولگەی بە ساڵ، تیرە بە کیلۆمەتر. سیرس
ساڵی دۆزینەوەی زاینی 1801 گەورەترین نیوەچێوەی خولگەیی بەیەکەی فەلەکی 2/77 ماوەی سوورە خولگەی بە ساڵ 4/6 تیرە بە کیلۆمەتر 1000 پاڵاس ساڵی دۆزینەوەی زاینی 1802 گەورەترین نیوەچێوەی خولگەیی بەیەکەی فەلەکی 2/77 ماوەی سوورە خولگەی بە ساڵ 4/6 تیرە بە کیلۆمەتر 590 جۆنۆ ساڵی دۆزینەوەی زاینی 1804 گەورەترین نیوەچێوەی خولگەیی بەیەکەی فەلەکی 2/67 ماوەی سوورە خولگەی بە ساڵ 4/4 تیرە بە کیلۆمەتر 300 ڤێستا ساڵی دۆزینەوەی زاینی 1807 گەورەترین نیوەچێوەی خولگەیی بەیەکەی فەلەکی 2/36 ماوەی سوورە خولگەی بە ساڵ 3/6 تیرە بە کیلۆمەتر 550 دروستبوونی هەسارە بچکۆلانەکان زۆربەی زانایانی گەردونناسی لەو باوەڕدان کە هەسارە بچکۆلانەکان لە بنەڕەتدا بریتی بوون لە هەسارێکی قەبارە گەورە کە لە نێوان مەریخ و موشتەریدا خولاونەتەوە بەڕێکەوت بۆی کاریگەری موشتەریەوە هەپرون بە هەپرون بوون و بۆتە پارچەی بچووک و هەساری بچکۆلانی لێکەوتۆتەوە بەڵام ئەم باوەڕ و بۆچوونە لەلایەنی فیزیاییەوە لەبەر چەند هۆیەک بەڕاست نازانرێ بۆ نمونە 1 بارستایی تێکڕای هەسارە بچکۆلانەکان مەزەندەکراوە بە نزیکەی 0% بارستایی زەمین واتە ئەگەر تێکڕای بەشەکانی پشتێنی هەسارە بچکۆلانەکان کۆ بکرێنەوە و بکرێنە یەک پارچە ئەوە لە قەبارە و بارستاییدا ناکاتە بچووکترین هەسارە 2 ئێستا وا باوەڕ دەکرێت کەوا پرۆسەی پێکاتون و دروستبوونی هەر هەسارەیەک لە ئەنجامی کۆبوونەوە و چڕبوونەوەی مادە کەڤریە بچووکەکان و خۆڵیەکانەوەیە کە لە تانەی واتە سەدیمی خۆری سەرەتاییەوە بەر لە نزیکەی 4600 ملیۆن ساڵەوە بووە لەو کۆبوونەوە و پێکاتێدا کێشی ئەم هەسارانە زیاد دەبێت و دەبێتە هۆی کێشکردنی مادە کەڤرینیەکانی تری دەوروبەر تا دەگاتە ئەوەی کەوا قەبارە و بارستاییەکی گونجاو دروست دەبێت بەڵام ئەم هەسارە بچووکانە لە نزیک هەساری موشتەریەوە لە خولانەوەدان بۆیە هێزی کێشکردنی موشتەری زۆر کار دەکاتە سەر هەسارە بچووکەکان و لە ئەنجامدا لە کاتی جوڵەیاندا خێراییان بە گوێرەی یەکتر لە زیادبووندا دەبێت هەروەها کاتی ئەم هەسارە بچووکانە بە تەنیش یەکتردا دەچن لە ئەنجامدا دەبێتە هۆی بەریەکەوتن و پارچە پارچەبوونیان نەوەک یەکگرتنیان لەم ڕوانگەیەوە هەندێک لە گەردووناسەکان لەو باوەڕەدان کەوا هەسارە بچکۆلانەکان لە بنەڕەتدا بەهۆی ئەستێرە ئاسمانیە زۆر بچووکەکان لە هەسارەکان پێکاتون بەڵام تا ڕادەیەک گەورەشن و بۆی بەریەکەوتنیان پارچە پارچەبوون و ئەستێری ئاسمانی بچووکتریان لێکەوتۆتەوە و ناویان لێنراوە هەسارە بچووکەکان واتە دروستبوونیان لە بنەڕەتەوە بەهۆی سەدیمی خۆرەوەیە ڕۆشنایی زۆدی خوێنەری خۆشەویست ئایا باوەڕ دەکەی کەوا ڕۆژانە 100 تەن لە تەنۆڵکەی خۆڵی دەکەوێتە سەرگۆی زەمین کە زۆربەی لە شێوەی وردە تۆزی زۆر بچووکدان فەزای نێوان هەسارەکان بڕێکی یەکجار زۆر لە تەنۆڵکەی خۆڵینی تێدایە کە تێکڕای تیرەکەیان نزیکەی 1 مایکرۆنە واتە دەتوان ناقص 6 مەترێک بۆ دڵنیابوون لەمە خۆت دەتوانیت لە کاتی چوونە دەرەوەدا لە کاتی خۆر ئاوابوون یان بە ماوەیەکی کەم بەر لە خۆر هەڵاتن لە شەوانی ساف و ساماڵ و ونبوونی مانگدا دوور لە ڕووناکی نێوشار ڕوو بکەیتە ناوچەیەکی چۆڵەوانی لەوانەیە ڕۆشناویەکی کەمێک تۆزاوی لە ئاسماندا بەدی بکەیت کە پێی دەگوترێ ڕۆشنایی زۆدی ئەمە شێوەیەکی مەیلە و قوچەکی هەیە و بنکەکەی لە ئاسۆیە و سەرەکەیشی بە ئاراستەی بازنەی کەلوور لە ئاسماندایە هۆی ڕوودانی ئەم دیاردەیە لە ئەنجامی دانەوەی تیشکی خۆرەوەیە لەسەر ڕووی ئەم وردی لە خۆڵی نەبچووکانە کە لەگەڵ هەسارەکاندا بە دەوری خۆردا دەخولێنەوە هەندێک کەس باوەڕیان وایە کەوا بنەڕەتی زۆربەی ئەم وردی لە بچووکانە کە لە ڕۆژنایی زۆدیەوە پەیدا دەبێت بریتە لە کلکداری کۆن سەرباری ئەوەش کە هەندێکیان لە ئەنجامی بەریەکەوتنی هەسارە بچکۆلانەکانی نێوان مەریخ و موشتەری لە نێوان خۆیاندا کە بۆتە هۆی هەپرون بە هەپرون بوونیان پەیدا بوون ئەم پارچە پارچەبوونەش بۆ بارستایی بچووک و جیاواز لە قەبارەدا دابەش بوون بەڵام ئاشکرایە کەوا ئەم پارچە جیاوازانەش هەندێک گەورەترن لەو تەنۆڵکە خۆڵینیانەی کە لە کلکدارەکانەوە هاتوون شوهبوونەی زەک لە شەوانی ساف و ساماڵدا ئەگەر بێت و تەماشای ئاسمانی پڕ لە ئەستێرە بکەین هەندێک پرشنگی ڕووناکی سەرنجمان ڕادەکێشێت کە بۆ ماوەیەک بە ئاسماندا دەکێشێت و خەڵکی بە هەڵە پێیان دەڵێن ئەستێرە ڕژاوەکان ئەگەر بەهۆی چاودێرێکی فەلەکیشەوە تەماشای ئاسمان بکرێت ئەوە دەتوانرێت لە ماوەی ساعتێکدا
بەسەدان لەو پرشنگیە ڕووناکیە ببینین. لە ڕاستیدا ئەم پرشنگیە ڕووناکیانە بریتین لە تەن و بەردی ڕەها لە ئاسماندا. کاتێکیش کە زەمین لە ئەنجامی خولانەوەی بە دەوری خۆردا لێیان نزیک دەبێتەوە بۆی هێزی کێشکردنیەوە بەرەو خۆی ڕیان دەکێشێ. جا کاتێ ئەم بەردانە خۆیان دەگەنە ناو بەرگە هەوای زەمین، ئەوە لە ئەنجامی خشاندنیان بەناو هەوادا پلەی گەرمیان بە ڕادەیەکی ئۆتۆ بەرز دەبێتەوە کە دەبێتە هۆی ئەوەی بەو شێوەیە بدرەوشێنەوە. ئەم تەنانەش لە ئاسماندا لە قەبارەدا جیاوازن، بچووکەکانیان بە تەواوی دەسووتێن و هیچ پاشماوەیەکیان نامێنێ. بەمانە دەڵێن شوهب. ژماری شوهب لە دەوروبەری گۆی زەمین دەگاتە ملیۆنان و گەلێکیشان بە چاو نابینرێن. دەتوانرێت بەهۆی چاودێریەکانەوە تەماشایان بکرێت. کاتێ شوهب دێتە نێو بەرگەکەشی زەمین، خێراییەکەی لە نێوان 8 کیلۆمەتر بۆ چرکەدایە و زۆر بەشیان لە کۆمەڵی خۆرەوەن. شوهب تەنۆڵکەی کەڤری یاخود کانزاین و لە قەبارەدا جیاوازن. هیانە قەبارەکەی بەقەت قەباری دەنکەلمێکە و هەشیانە بارستاییەکەی دەگاتە هەزاران تەن. کاتێ شوهب بەنێو بەرگەکەشی زەمیندا دەڕوات، بەرگری هەوا لەسەری زیاد دەبێت و بەمەش لێخشاندنێکی میکانیکی لە نێوان گەردەکانی هەوا و گەردەکانی ڕووی شوهبەکەدا پەیدا دەبێت و لە ئەنجامدا پلەی گەرمی ڕاستەوانە لەگەڵ خێرایی شوهبەکەدا زیاد دەکات، واتە لە ئەنجامی ئەوەدا دەسووتێت و پارچە پارچە دەبێت و لە شێوەی پرشنگێکی گرداری کلکدار لە ئاسماندا لە دووری نزیکەی 100 کیلۆمەتر بەرچاو دەکەوێت. زۆر کەم لەمانە دەکەونە سەر ڕووی زەمین، ئەوانیش گەورەکانیانن کە بە تەواوی ناسووتێن و پاشماوەکانیان دەکەوێتە سەرزەمین. بەمانش دەگوترێ نەیزەک کە دەتوانرێت زۆربیان لە مۆزەخانەکانی زانست ببینرێن. توندی پرشنگداری شوهب ڕاستەوانە لەگەڵ بارستاییەکەی دووجایی خێراییەکەی دەگۆڕێت، بۆیە نەمانی بارستاییەکەی بە تەواوی دەوەستێتە سەر خێراییەکەی، واتە زیادبوونی خێراییەکەی دەبێتە هۆی ونبوونی ماددە پێکهاتەکەی. بۆ نمونە هێواشەکەیان نزیکەی 0.5 تا 0.9 لە بارستاییەکەی ون دەکات، بەڵام ئەوانەی زۆر خێران لەوانەیە بارستاییەکەیان بە تەواوی ون بێت. خێرایی ئەم بارستە تەنانی ئاسمان بە گوێرەی گۆڕانی ئاراستەکەیان بەپی ئاراستەی جوڵەی خولگەی زەمین بە دەوری خۆردا دەگۆڕێت. بۆ نمونە کاتێ بەر لە نیوەشەوان دەستنە نێو بەرگەکەشی زەمین، ئەوە جوڵەیان هاوڕێکە، واتە هاو ئاستە لەگەڵ جوڵەی گۆی زەمین. بۆیە خێراییە ڕێژەیەکەیان کەمترین بردەبێت. جا لەبەر ئەوەی تێکرای خێرایی خولگەی زەمین بە نزیکراوەی 30 کیلۆمەتر بۆ چرکەیە، هەروەها تێکرای خێرایی شوهب بە نزیکراوەی 42 کیلۆمەتر بۆ چرکەیە، بۆیە لەم بارەدا خێراییەکەی بەم جۆرەی لێدێت: 42 کیلۆمەتر بۆ چرکە ناقەس 30 کیلۆمەتر بۆ چرکە یەکسانە بە 12 کیلۆمەتر بۆ چرکە. بەڵام دوای نیوەی شەوان جوڵەی شوهب پێچەوانی ئاراستەی جوڵە خولگەییەکەی زەمین دەبێت، بۆیە لەم بارەدا گەورەترین خێرایی بەم شێوەیە دەبێت: 42 کیلۆمەتر بۆ چرکە زائید 30 کیلۆمەتر بۆ چرکە یەکسانە بە 72 کیلۆمەتر بۆ چرکە. لەم بارەدا هێزی لێخشاندن لە نێوان تەنەکە و گەردەکانی بەرکەکەشی زەمین زیاد دەکات و بەمەش پرشنگداریەکەی لە کاتی سووتانیدا زیاتر دەبێت. بۆ یەک باشترین کات بۆ وێنەگرتن و بینینی شوهب دوای نیوەی شەوان دەبێت. سوودی وێنەی شوهب لەوەدایە کە دەتوانرێت بەهۆیەوە ڕێڕەوی ئەو بارستە تەنە ئاسمانیانی کۆمەڵی خۆر دیاری بکرێت و هەندێک جاریش ڕێگەیەکی ئەندازەییە بۆ دیاریکردنی شوێن و قێرایی جوڵانەوەی شوهب. کاتێ دوو کامێرای هاوگونجاو لە دوو شوێنی سەر زەمیندا دەنرێت کە دووری نێوانیان لە 30 کیلۆمەتر کەمتر نەبێت، هاوێنەی کامێراکان لە سەرەتای پرشنگی شوهبەکە تا کۆتایی دێ دەکرێتەوە. هەندێک جاریش بۆ پێوانی درێژی و خێرایی شوهب دەستگای ڕادار بەکاردێنرێت کاتێک دەنگدانەوەی فرینی بەهۆی دانەوەی شەپۆ لە ڕادیۆییەکان لە ماددە ئایۆنیەکانی دەوروبەری لایسەریەوە دەبێت. هەروەها دەتوانرێت دیاردەی دۆبلەریش بۆ ئەم مەبەستە بەکار بهێنرێت. شایانی باسە لە ساڵی 1945ەوە دەستگای ڕادار ڕۆڵێکی گەورەی لە دیراسەکردنی شوهب بە شەو ڕۆژ بینیوە و گەلێک سیفات و تایبەتمەندی بە دیارخستووە. سەرچاوەی شوهبەکان جۆراوجۆرن، هەیانە بەهۆی نەمانی سەری کلکدارەکانەوەیە و تەنۆلکە خۆڵی ڕقەکانیش لە ژێر کاریگەری کێشی خۆرەوە لە ڕێڕەوەکانیاندا خولگەیەکی بەرگەناتەوە بە دەوری خۆردا دەکەن. جا ئەگەر ڕێکەوتوا بوو هاتنە ناو بەرگەکەشی زەمین، ئەوە دەسووتێن و شوهب پەیدا دەبێت. ئەمانەش دوو جۆرن: ئەلف ڕێک یەک، ئەو شوهبەی کە لە ڕێڕەوەکەیدا بەربڵاوە. ئەم جۆرەیان پێک دێ لە وردی لێی خۆڵ بە شێوەیەکی ڕێک و پێک بەسەر ڕێڕەوەکەیدا دابەش دەبێت و ساڵانە دەبینرێت. دوو،
ئەو شوهبەی کە لە ڕێڕەوەکەیدا کۆبۆتەوە. ئەم جۆرەیان لە ڕێڕەوەکەیدا کۆبۆتەوە. لەم کاتەدا کاتێ لە نیوە بەرگەکەشی زەمیندا لە ڕۆشتندایە دەتوانرێت لە ماوەی 1 دقیقەدا ژمارەیەکی زۆریان لێ ببینرێ. ئەمەش بە شێوەیەکی دەوری دەبینرێ نەک ساڵانە. وەک ئەو شوهبەی کە لە ساڵی 1933 زاینیدا بینرا کە بە شوهبی شێری ناونرا چونکە لە کەلوی شێردا بەدیار دەکەوت. هەروەها ئەو شوهبەی کە لە ساڵی 1966 زاینیدا بینرا. با ناڕێک ئەمانەکەوا بە شێوە و کاتی جیاجا دەردەکەون، هەروەها لەو لێکۆڵینەوانەدا کە دەربارەی خولگە و خێراییان کراوە دەرکەوتووە کەوا زۆربیان بۆ کۆمەڵی خۆر دەگەڕێنەوە. پێشتر گوتمان ڕۆژانە 100 تەن لە تەنۆلگەی خۆڵی دەکەوێتە سەرگۆی زەمین کە زۆربیان بە چاو نابینرێن. ئەمانش پێیان دەگوترێ شوهبە مایکرۆییەکان. بە بەراورد بە بارستاییەکانیان بەرگری هەوایان لەسەر گەلێک زۆرە، بۆیە بەبێ ئەوەی بسووتێن بەگری دەکەونە سەر زەمین. زۆربەی ڕایەکان لەسەر ئەوە کۆکن کەوا سەرچاوی سەرەکی ئەم بارستە تەنە ئاسمانیانە لە پشتێنی هەسارە بچکۆلانەکانەوەیە کە دەکەوێتە نێوان مەریخ و مشتریەوە. بەڵگەش بۆ ئەمە ئەو دیراسەیە کە لە ساڵی 1970 زاینیدا لەسەر نەیزەکێکرا کە لە شاری ئۆکلاهۆمای ئەمریکا کەوتە خوارەوە. هەروەها لە دیراسەکاندا دەرکەوتووە کەوا خولگەکەی بە دەوری خۆردا لە شێوەی بەرگەناتەواودایە و لە دوورترین خاڵیش لە خۆرەوە دەکەوێتە ناوچەیەکی نزیک لە پشتێنی هەسارە بچکۆلانەکان. لە سەرژمێریەکاندا دەرکەوتووە کەوا ساڵانە نزیکەی 500 نەیزەک دەکەوێتە سەر ڕووی زەمین. لەبەر ئەوەی لە سەداسی ڕووی زەمین بریتیە لە وشکایی، بۆیە 150 لەو نەیزەکانە دەکەونە شوێنە وشکانیەکان. بەڵام دەتوانرێت ئەوە بزانرێ کەوا تەنیا دەدانیان بە ناوچە وشکانیەکاندا بڵاو دەبێتەوە، واتە کەوتنە خوارەوەی نەیزەک زۆر زەحمەتە لە یەک شوێنی دیاریکراودا بێت. لە ناودارترین ئەو نەیزەکانی کەوتونەتە سەر ڕووی زەمین. 1. نەیزەکی ویلایەتی ئەریزۆنای ئەمریکا. ئەم نەیزەکە زۆر نزم بوو، تیرەکەی نزیکەی 1200 متر و قۆڵیەکەی نزیکەی 170 متر بوو، بەڵام بارستاییەکەی بە 220,000 تەن خەملێنراوە. ئەم نەیزەکە لە کاتی کەوتنە خوارەوەیدا چاڵاییەکی زۆر گەورەی لەو شوێنەدا کرد. 2. نەیزەکی سیبیریا. 30 حوزەیرانی ساڵی 1980 زاینی. بەهۆی کەوتنە خوارەوەی ئەم نەیزەکەوە ئاگرێک و گرمەیەکی یەکجار زۆر لە دارستانێکی سیبیریا پەیدا بوو کە وەک تەقینەوەی بۆمبای ئەتۆمی وا بوو. دەنگی کەوتنە خوارەوەی ئەم نەیزەکە لە دووری 1000 کیلۆمەترەوە بیسرا. هەروەها تیرەی بازنەی سوتاوی دارستانەکە گەیشتە نزیکەی 100 کیلۆمەتر. هەندێک لە زانایان گوتیان ئەمە نەیزەک نەبووە، بەڵکو کەشتێکی فەزایی بووە و کاتێ لەو شوێنە نزیک کەوتوتەوە تەقیوەتەوە. سێ لە زاناکانی گردوناسی لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەو باوەڕەدا بوون کە ئەم نەیزەکە پێکاتووە لە دژەمادە و یەکگرتنی دژەمادەکە لەگەڵ مادەی زەمین بۆتە هۆی تەقینەوەیەکی یەکجار گەورە کە وزەکەی لە وزەی ئەتۆمی و هایدرۆجینی بەرزتر بووە. هەروەها هەندێک لە زانایان گوتیان ئەمە سەری کلکدارێک بووە و لەو شوێنەدا کەوتۆتە خوارەوە و لە ئەنجامی سووتانیدا بەشەکانی بوونەتە هەڵم. هەروەها لە 20 ئابی ساڵی 1970 زاینیشدا لە شاری کەرکووک لە عێراق نەیزەکێک کەوتە خوارەوە کە بارستاییەکەی 30 کیلۆگرام دەبوو. جۆرەکانی نەیزەک. نەیزەک بە زۆری بەپی مادەی ئاسنین تایدا بۆ 3 جۆر پۆلێن دەکرێن کە ئەمانن: 1. نەیزەکی ئاسنین کە ڕێژەی لە 99 لە نیکل و ئاسن پێکدێت و مادە نیکلیەکەی بە ڕێژەی لە 5 تا لە 120 یادایە. 2. نەیزەکی ئاسنی و بەردین. 3. نەیزەکی بەردین. پێکاتەی دوو جۆرەکەی دواییان لە پێکاتەی توێژی زەمین دەکات. زۆربەی ئەو نەیزەکانی کەوتونەتە خوارەوە لە جۆری سێمیان بووە. ڕێژەی نەیزەکە ئاسنینەکانیش دەگاتە لە 101 و لە 5 و نەیزەکی ئاسنی و بەردیش دەگاتە لە 105 و لە 7 و نەیزەکی بەردینیش دەگاتە نزیکەی لە 192 لە 8 کە ئەمەیان سێ جۆرە. 1. کۆندرایتی کاربۆنی کە ڕێژەی نزیکەی لە 105 و لە 7 دەبێت و تەنیا 20 نمونەیان پارێزراون کە پێک دێت لە هایدرۆکاربۆن و خوێی ئاوێتە ئەندامیەکانی تر کە بریتە لە چەند کیلۆگرامێک و شاش و واش و کوناوین. هەروەها ئەمانە بە مایکرۆسکۆپ پشکنراون و تیایاندا پێکاتی خانەی زیندوی بەبەربوو دەرکەوتون. 2. کۆندرایت کە ڕێژەکەی دەگاتە لە 180. 3. کۆندرایت کە ڕێژەکەی دەگاتە لە 170 و لە 1. سوودە زانستیەکانی نەیزەک. نەیزەک وەک مادەیەکی ئاسمانی دوای پشکنین و شیکردنەوەی لە تاقیکەکاندا بۆ دەستکەوتنی زانیاری لەبارەی کۆمەڵی خۆرەوە گەلێک بایەخی هەیە. لەبەر ئەم هۆیانەی خوارەوە
1. دەتوانرێت بەهۆی چالاکی تیشکاوەییەوە مەزەندەی زانینی تەمەنیان بکرێت و کۆنترینیان بەهۆی ئەم پرۆسەیەوە دەرکەوتووە کەوا بۆ نزیکەی 4500 ملیۆن ساڵ دەگەڕێتەوە. 2. دەتوانرێت کیمیاییانەشی بکرێتەوە بۆ مەبەستی زانینی بوونی توخمەکان تیایدا. هەروەها دەتوانرێت لەگەڵ هەموو توخمە دۆزراوەکانی شەبەنگی خۆر و ئەو توخمانی کە لە توێژی زەمیندا هەن بەراورد بکرێن و لەم بارەیەوە زانیاری زیاتر لەبارەی چۆنێتی بوونی توخمەکانی کۆمەڵی خۆر زیاتر دەبێت. 3. دەتوانرێت بۆ مەبەستی پشکنینی شوێنەواری مادە ئەندامیەکانی دەرەوەی گۆی زەمین سوودی لێ ببینرێ. چەند سەرچاوەیەکی مادەکانی سەرڕووی مانگ پشکنراوە بۆ زانینی شوێنەواری مادە ئەندامیەکان. ئەم شوێنەوارانە لە نەیزەکەکاندا دۆزراونەتەوە، بەڵام بەهۆی ئەگەری تێکەڵبوونیان بە مادەنە ئەندامیەکانی زەمین دوای گەیشتنیان بەڵگەکان تەواو دڵخۆشکار نەبوون. دوای دیراسەکردنی هەندێک نەیزەک دەرکەوتووە کەوا بڕێک لە ترشی ئەمینی سادە پرۆتینە زیندوەکان هەن، بەڵام جۆری ئەم ترشانە بەو ترشە ئەمینیانە دەچوون کە لەسەر شوێن و مۆری پەنجەکاندا هەن. 4. لاری خولگەی هەندێکیان لە بازنەی کەلوەکان گەورەتر بووە، تا ئێستاش ئەم نهێنیە شاراوە و پردوێ خراوە. ئەمەش گرفتێکە کە تیۆری گەشە سندنی کۆمەڵی خۆر پێویستەشی بکاتەوە. کلکدارەکان ئەستێری ئاسمانین کە شێوەیەکی تایبەتیان هەیە و پتر بەتیر دەچن و سەرێکی گازی گەورەیان هەیە و لە شێوەی هەورێکی زلی پرشنگداردان کە ناوەخنێکی بەردینیان هەیە و ئەو تیشکی لێوەی دێت بریتە لە تیشکێکی دراوەی مادە ساردەکەی و کلکێکی درێژیان هەیە و تا مادەی سەری لە فەرکە زیاتر بەردەوام بێت ئەویش درێژتر دەبێتەوە. ئەم فەرکێش بەهۆی کاریگەری گوشاری تیشکەکان و خۆرەباوە دەبێت. کاتێک کلکدارەکان لە خۆر نزیک دەکەونەوە دەتوانرێت کلکدارەکان بەهۆی چاودێریە فەلەکیەکانەوە ببینرێت و خولگەکەشیان بەوەدی دیاری بکرێت. لەم ڕێگەیەشەوە دەرکەوتووە کەوا خولگەیەکی بڕگەناتەواوی زۆر درێژیان هەیە و بە دەگمەن ڕێک دەکەوێت کە ڕێڕەویان لە شێوەی بەرگەتەواودا بێ، واتە بۆ تەنیا جارێک ببینرێن. ناودارترین کلکداری هالیە کە هەر 77 ساڵ جارێک دەردەکەوێت و 2000 لە سەرەتای ساڵی 1986 زاینیدا بینرا. هەروەها کلکداری ئارین ڕۆلاند کە لە ساڵی 1955 زاینیدا دەرکەوت. هەندێک لەو کلکدارانە کاتێک لە خۆر نزیک دەکەونەوە پارچە پارچە دەبن، وەک کلکداری بیلا کە 6 ساڵ و نیو جارێک دەخولێتەوە و لە ساڵی 1926 زاینیدا بینراوە، کەچی جاری دیکەش بەرەبەرە بە پارچە پارچەی بینراوە تا 2000 بۆتە شهوب. گەلێک شهوب هەن کە سەرچاوەکان لە کلکدارەکانەوەیە. تیۆری باو لەبارەی پێکاتی کلکدارەکان وای دادەنێ کەوا ناوەکان پێک دێت لە تەنۆڵکەی بەرد و کانزا کە بەڕوویەکی بەستووی ئاو و بەفر و ئامۆنیا و میسان و دۆم ئۆکسیدی کاربۆن داپۆچراوە. سەرچاوی ئەم مادانە لە خۆرەوەیە کە کۆمەڵی خۆریشی لێ پێکاتووە. کاتێک کلکدارێک لە خۆر نزیک دەکەوێتەوە ئەوە گوشاری تیشکاوەری خۆر و خۆرەبا کاری تێدەکات و لە ئەنجامدا پاڵ بە مادەکانی سەری کلکدارەکەەوە دەنێت بۆ دواوە و کلکێکی بۆ دروست دەکەن. لەوانەشە کلکدار هەبێت 2 کلک یان یەکێکی هەبێت. لە جۆرەکانی ئەمانن: 1. ڕاستەکلکێکی ئایۆنی. ئەم جۆرەیان لە ئەنجامی کارتێکردنی تەنۆڵکە ئایۆنیاویە بارستە بچووکەکانی ناوکی کلکەکەیە، وەک CO2، H2O، N2، CO. بەخۆرەبا پەیدا دەبێت. بەمەش ڕاستەوخۆ بۆ دواوە بە پێچەوانی ئاراستەی بەرەو خۆرچوون پاڵی پێوە دەنێت و لە ئەنجامدا ڕاستەکلکێکی لێ پەیدا دەبێت. 2. چەماوە کلکێکی خۆڵین. ئەم جۆریان لە ئەنجامی کارتێکردنی تەنۆڵکە بەردینیەکانی ناوکی کلکدارەکە بە گوشارە تیشکاوەیەکانی خۆرەوەیە کە خۆرەبا بە ئاسانی کاری تێناکات و بەمەش بۆ دواوە بەڕێڕەوێکی چەماوە پاڵی پێوە دەنێت و دەبێتە هۆی دروستبوونی چەماوە کلکێک. لە نمونەی ئەم جۆرە کلکدارە کلکداری مارکۆسە کە لە ساڵی 1957 زاینیدا دەرکەوت. جۆرەکانی کلکدارەکان بە شێوەیەکی گشتی کلکدارەکان لە ڕووی شێوەی خولگەکەیان دەکرێت بە 2 جۆر کە ئەمانن: 1. کلکدارە ماوە کورتەکان. خولگەی ئەم کلکدارانە لە شێوەی بەرگەناتەواودایەوە و لە خولگەکەیاندا بە نزیک خۆردا تێتە بەڕن و لەوانەشە لە دوورترین شوێنی لە خۆرەوە کەمێک بکەوێتە دواوەی موشتەریەوە و ماوەی خولگەکەشی بە بەراورد لەگەڵ کلکدارە بەرگەتەواوەکان کەمە. لەوانەیە گەلێک جاریش بەرچاو بکەون، وەک کلکداری هالی یان کلکداری ئانکی کە گەلێک جار بینراوە.
سەرچاوی ئەم کلکدارانە وازانراوە لە چوارچێوەی کۆمەڵی خۆرەوە بێت. هەروەها زانایان لەو باوەڕەدان کە پەیدابوونی کلکدارەکان دەگەڕێتەوە بۆ پاژماوەی گاز و هەورەکان یان قۆڵایی گەردوون. 2. کلکدارە ماوە درێژەکان. خولگەی ئەم کلکدارانە لە شێوەی برگەتەواودایە کە بە نزیک خۆردا تێدەپەڕن. هەندێک جار پێیان دەگوترێ کلکداری برگەتەواو. ئەم جۆرە کلکدارانە لە جارێک زیاتر نابینرێن و ژمارەشیان یەکجار کەمە و لەوانەشە لە قۆڵایی کۆمەڵی خۆر یان قۆڵایی گەردوونەوە بێن. کۆستێرە گەلاکسی. کۆستێرە ئەلمەجەڕە بریتیە لە کۆمەڵی گشت ئەستێرە بینرا و نەبینراوەکانی گومەزی ئاسمان. خۆریش بەشێکی زۆر بچووکی ئەم سیستەمە خۆریەیە و دەکەوێتە لایەکەوە و لە تەک ئەستێرە و هەسارەکانی تری ناو کۆستێرەدا بە دەوری چەقەکەیدا دەسوڕێنەوە. شایانی باسە ئەم کۆستێرەی ئێمە کۆمەڵەیەکی ئەستێرەیە و نزیکەی 100,000 ملیۆن ئەستێرەی تێدایە و لە شێوەیەکی پەپکەیەکی نیمچەخری ڕوتەختدایە. بەڵام لە ناوەڕاستیدا گومەزیە. کاتێک لە شێوەیەکی ساماڵی هاویندا کە مانگون دەبێت ڕوو دەکەینە شوێنێکی دوور لە ڕۆشنای شار و بەستونی تەماشای سەرەوەی خۆمان واتە ئاسمان دەکەین، پشتێنێکی سێبەری ڕەنگشیری وەک هەور دەبینین کە پێک دێت لە ژمارەیەکی یەکجار زۆر لەو ئەستێرانی بەچەو نابینرێن کە پێکاتووە لە گاز و خۆڵە ئاسمانیەکان. بەم پشتێنێ دەگوترێت ڕێگەی کاکێشان. دەربت تەبانە. شایانی باسە گالیلۆی مەزن یەکەم کەس بوو لە ساڵی 1610 زاینیدا بەهۆی دووربینەوە دۆزیەوە و ئەستێرەکانی جیاجا کردەوە. هەروە گریکە کۆنەکان بەم پشتێنە سێبەری کۆستێرەیان گوتووە ڕێگەی شیری The Milky Way، چونکە باوەڕیان وا بووە کە یەکێک لە خوداوەندەکان لە کاتی شیردانی ساواکەیدا شیر لە مەمکی چۆڕاوەتەوە بە ڕەنگە سپیەکەی ئاسمانی سپی کردووە. ناوی ڕێگەی کاکێشانیش لەوە هاتووە. ئەم کایە لە ڕێگەی ئاسماندا لە کاکێشەکان بەربۆتەوە و ڕژاوە. کاتێک هەسارەی مامر لە شەوانی هاویندا بەستونی دەکەوێتە سەر تەماشاکار، ئەوە ڕێگەی شیری لە باکووری خۆرهەڵاتەوە بەستونی بە هەسارەی کاسۆپیا و هەسارەی سیفاوس و هەسارەی مامردا تێپەڕ دەبێت و بۆ دوو بەش دابەش دەبێت. بەشی یەکەمیان خۆرهەڵاتی دەبێت و زیاتر پرشنگدار و پانە و لە هەساری ئاگویلاوە دەست بە جوڵە دەکات و بە هەساری کەوان و هەساری دوو پشک بەرەو باشووری خۆرئاوا بەستونی دەجوڵێت. بەڵام بەشی دووەمیان خۆرئاوایی دەبێت و بە هەساری قیسارەدا دەڕوات و لە هەساری حەوادا بە تەواوی بزەر دەبێت و بۆ جاری دووەم لە هەساری دوو پشک بەدیار دەکەوێت. لە نێوان بەشی خۆرهەڵات و خۆرئاواشدا درزێکی تاریک هەیە کە پێی دەگوترێت گەورە درز، کە پێک دێت لە هەورێکی گازی خۆڵین و زۆربەی ئەستێرەی پێدا تێپەڕ دەبێت بێ ئەوەی ببینرێن. ئەم گۆی زەمینی کە لەسەری دەژین بەشێکی یەکجار بچووکە لە سیستەمی خۆر و ئەویشان بەشێکی زۆر بچووکی نێوان ملیۆنان ئەستێرەی کۆئەستێرەکەمان ڕێگای کاکێشانە. جا ئەم کۆئەستێرەی ئێمە یەکێکە لە دەکۆئەستێرەکە کە لە فەزای گەردووندا دەخولێنەوە. قەبارەی کۆئەستێرە و شوێنی سیستەمی خۆرتیایدا. وەک پێشتر گوتمان کۆئەستێرەکەمان بریتیە لە پەپکەیەکی نیمچەخری ڕوتەخت کە پێکاتووە لە نزیکەی 100,000 ئەستێرە و ئەم پەپکەیەش بریتیە لە نزیکەی 3 بەشی سەرەکی. ئەویش بەشی ناوەڕاست کە نیچەگۆییە و پێی دەگوترێت ناوکی کۆئەستێرە. دووەمیان باسکی لولەیی و سێمیان ئەکلیل یان هالۆیە کە دەوروبەری پەپکەی کۆئەستێرەکە تا دووریەکی زۆر دەگرێتەوە. گەورەترین تیرەی کۆئەستێرە دەگاتە نزیکەی 100,000 ساڵی ڕووناکی، بەڵام خۆر و کۆمەڵەکەی دەکەونە باسکی ناوەڕاستی ئەم کۆئەستێرەیە کە لە دووری 30,000 ساڵی ڕووناکی لە چەقی کۆئەستێرەکەوە دوورن. بەشی ناوەڕاستی واتە ناوەک تەنانەت بە گەورەترین تەلسکۆپیش نابینرێن. هۆی ئەمە دەگەڕێتەوە بۆ بوونی هەورە گازی چڕ لە نێوان ئەستێرەکاندا، بەڵام بەهۆی تیشکەکانی ئێکس و ڕادیۆی و ژێرسوور لێ کۆڵراوەتەوە و دەرکەوتووە کەوا ئەم بەشە بریتیە لە ناوکێکی یەکجار پرشنگدار کە پێک دێت لە ژمارەیەکی یەکجار زۆر لە ئەستێری باسکی لولەیی تا ڕادەیەک زۆرە. ئەو ڕووناکی دەوری ناوکیشی داوە پێک دێت لە ژمارەیەکی زۆر لە هێش و ئەستێری گۆیی. خێرایی خۆر لە کۆئەستێرەدا لە دیراسە فەلەکیەکاندا دەرکەوتووە کەوا خۆر و کۆمەڵەکەی بە خێرایی نزیکەی 25 کیلۆمەتر بۆ چرکە بە دەوری چەقی کۆئەستێرەدا بە ئاراستی هەسارەی مامر دەخولێنەوە. ماوەی خولانەوەشی نزیکەی 250 ملیۆن ساڵ دەقایەنێت. ئەم خولانەوەیش پێی دەگوترێت خولانەوەی کەونی، هەندێک جاریش پێی دەگوترێت خولانەوەی کۆئەستێری. جا لەبەر ئەوەی خۆر بەر لە نزیکەی 5,000 ملیۆن ساڵ دروست بووە، لە سەرەتای دروستبوونیەوە 20 جار بە دەوری چەقی کۆئەستێرەدا خولاوەتەوە. ژماری دانیشتوانی ئەستێرەکان لە کۆئەستێرەدا لە ساڵی 1944 زاینیدا
ئەستێرەکانی کۆئەستێرە بەپێی پێکهاتی کیمیایی و تێکڕای تەمەنیان بۆ دوو کۆمەڵە دابەشکران و ناویان لێنرا دانیشتوانی یەکەم کە ئەستێرە تازە دروستبووەکانی دەگرتەوە و دانیشتوانی دووەم کە ئەستێرە کونینەکان دەگرێتەوە. بەڵام دواتر سەرنجدرا کە ئەم دابەشکردنە بۆ ئەم دوو جۆرە بەس نییە، بۆیە لق و پۆپی تازیان بۆ ئەستێرەکانی کۆئەستێرە و پێکهاتەکانیان دانا. ئەم لق و پۆپانەش بەم جۆرە بوون: یەک، دووەم دانیشتوانی ئەستێرە لە هالۆ، هەندێک جاریش پێ دەگوترێت لایەنی دانیشتوانی دووەم، کە پێک دێت لە ژمارەیەک ئەستێرەی یەکجار کۆن و زۆر بەشیان لە کۆنترین هێشوە ئەستێرەی گۆییدا کۆ دەبنەوە و تێکڕای تەمەنیان نزیکەی 10 بلیۆن ساڵە و ڕێژەی توخمە قورسەکانی تیایدا کەمە و لە سەدا یەک تێپەڕ ناکات. دووەم دانیشتوانی ناوەند، ئەستێرەکانی ئەم کۆمەڵەیە دەکەونە بەشی ناوەڕاستی کۆئەستێرەکە و بەشی خوارەوەی هالۆ، تێکڕای تەمەنیان نزیکەی 1.5 بلیۆن ساڵە، بەڵام ڕێژەی توخمە قورسەکان تیایدا لە نێوان لە سەدا یەک تا لە سەدا سێدایە. سێ، دانیشتوانی پەبکە، ئەستێرەکانی ئەم بەشە لە باسکی لولەی کۆئەستێرەکە و بەشێکی کەمیشی لە بەشی ناوەڕاستدا کۆبوونەتەوە، خۆریەکێکە لەو جۆرە ئەستێرانە. 4، یەکەم دانیشتوانی ناوەند، ئەو ئەستێرانە دەگرێتەوە کە بارستایی و پلەی گەرمیان لە خۆر زیاترە و دوای خۆریش دروست بوون و تەمەنیان لە نێوان 0.2 تا 10 بلیۆن ساڵە و ڕێژەی توخمە قورسەکان تیایاندا لە نێوان لە سەدا 2 تا لە سەدا 3دایە. 5، یەکەم لا دانیشتوانی، ئەستێری تازە پێکاتون و تەمەنیان لە نێوان 1 تا 100 ملیۆن ساڵدایە، بۆیە بە تازەترین جۆری دروستبوونی ئەستێرەدا دەنرێن. ئەمانش دەکەونە ناوچەی گازی خۆلیەکانی کۆئەستێرە و ڕێژەی توخمەکان تیایاندا دەگاتە نزیکەی لە سەدا 5. هێشوە ئەستێرە، هەندێک کۆئەستێرە هەن کە بە سەدان ئەستێرەی نزیک یەکتری تێدایە و تێکڕای دووری نێوان هەر ئەستێرێکی ئەم کۆمەڵەیە نزیکەی 1 ساڵی ڕووناکیە. ئەمەش دووریەکی تەواوە بۆ ڕوودانی کاریگەریە فیزیاییەکان وەک کێشکردن، بۆیە لە کۆمەڵەیەکدا ئەستێرەکان بە یەکتر بەسراونەتەوە و بە هەر کۆمەڵەیەکیش لەمانە دەگوترێت هێشوە ئەستێرە و هەر هێشوویەکیش لە ژمارەیەک ئەستێرەی لێکچوو لە تەمەن و پێکاتی کیمیایی پێک دێت. لە کۆئەستێرەی ئێمەدا هەزاران لەم جۆرە هێشوانە هەن کە هەندێکیان لە باسکی لولەیی و هەندێکی تریان لە ناوچەی هالۆدا بڵاوبوونەتەوە. ئەم هێشوانە دوو جۆرن کە ئەمانن: 1، هێشووی کراوە، ئەستێری پرشنگدار و تەمەنکوتن و دەکەونە ناوچەی شەبەنگی ئۆبی و بە ئەستێرەی تازە دروست بوو دەژمێردرێن. ژمارەی ئەستێرە لەم جۆرەیاندا لە نێواندا تا 1000 ئەستێرەدان لە هەر هێشویەکدا و وەک گەورە گازێک دەردەکەون و هەمووشیان لە تەمەندا وەگیەکن. نمونەی ئەمانە هێشووی چلچرا یان حەوتبرا کە لە باکووری خۆرئاوای هەساری گادایە. 2، هێشووی داخرا و گۆیی، هێشووی شێوە گۆین کە لە هالۆی سەرووی کۆئەستێرەکە و خوارەوەیدا بڵاوبوونەتەوە و نزیکەی 10,000 ساڵی ڕووناکی لە ناوکەوە دوورن و لە قەبارەدا لە هێشووی کراوە گەورەترن. تێکڕای تیرەکەیان دەگاتە 100 ساڵی ڕووناکی و ئەستێرەکانی زیاتر لە نێوان 10,000 تا 10 ملیۆن لە هەر هێشویەکدایە. هەموو ئەستێرەکانی ئەم هێشووە هەر لێک کاتا دروست بوون و بە زۆر کۆنیشدا دەنرێن و تەمەنی کورتترینیان نزیکەی 13 بلیۆن ساڵە و خولگەیەکی بڕگەناتەوە و بە دەوری چەقی کۆئەستێرەکەدا دروست دەکەن. پرشنگدارترین هێشووی گۆیی کە دەتوانرێت بەچاو ببینرێ هێشووی ئۆمێگا سێنتاوریە کە 13,000 ساڵی ڕووناکی دوورە. ئەم خستەی خوارەوە هەندێک جیاوازی نێوان هێشووی کراوە و هێشووی داخرا و گۆیی دەردەخات. تایبەتمەندی هێشووی کراوە، هێشووی داخرا و گۆیی: 1، ڕەنگی پرشنگدارترین ئەستێرەی هێشووی کراوە شین، هێشووی داخرا و سوور. 2، ژماری ئەستێرەکانی هێشووی کراوە 10 تا 1000، هێشووی داخرا و 10,000 تا ملیۆنێک. 3، شوێنی لە کۆئەستێرەدا هێشووی کراوە لە باسکی لولەی و ئاستی کۆئەستێرەدایە، هێشووی داخرا و لە هالۆ ناوەک. 4، ڕێژەی مادە لە نێوان ئەستێرەکاندا هێشووی کراوە هەیە، هێشووی داخرا و بە ڕێژەیەکی کەم هەیە. 5، بوونی کانزاتیایدا هێشووی کراوە زۆری کانزاتێدایە، هێشووی داخرا و کەمی کانزاتێدایە. 6، تەمەنی هێشووی کراوە لە 100 ملیۆن ساڵ کەمترە، هێشووی داخرا و لە بلیۆن ساڵ زیاترە. کۆئەستێرە جگە لە ئەستێرە گەلێک پێکاتووی تری تێدایە کە بریتین لە مادە بەربڵاوەکانی نێوان ئەستێرەکان و لەوانە گازەکان و مادە خۆڵینە بێجێ و ڕێیەکان کە نزیکەی لە سەدادا تا لە سەدا 12 بارستایی کۆئەستێرە پێک دێن و زۆر بەشیان لە شێوەی هەوری زل و زەبەلاحدان کە پێیان دەگوترێ نێبیولا واتە تانە.
ئەمانش گەلێک جۆریان هەن، لەوانە نیبیولای دەرچوو کە چڕی و قەبارە و پرشنگداریان زۆرە و هەیەنە لە دووری 1600 ساڵی ڕووناکیدایە و تیرەکەشیان نزیکەی 30 ساڵی ڕووناکیە. جۆری دیکەیان نێبۆلای دانەرە و نێبۆلای تاریکن. کیمیای نێوان ئەستێرەکان. زانایانی فەلەکی ڕادیۆیی لە ساڵی 1963 زاینیدا گەلێک ئاوێتی کیمیاییان لە نێوان ئەستێرەکاندا دۆزیەوە کە هەندێکیان ئاوێتی ئەندامین و لە درێژیە شەپۆلێ سانتیمەتری و میلیمەتریەکانی ناوچە سەردەکانی هەوری نێوان ئەستێرەکانن. لە ساڵی 1972 زاینیدا توانرا 27 جۆری تەنۆلکەی وەک ئامۆنیا، NH3، هایدرۆکسیل، HO، ئاو، H2O، یەکەم ئۆکسیدی کاربۆن CO، ساینۆجین CN و فۆرمالدیهاید H2CO، ئەلکحولی مەثیلی CH3CO، هەردوو ئاوێتەی CH3C2H و CH3CHO، هەندێ ئاوێتی تر کە کبریتاتیان تێدایە وەک کبریتاتی هایدرۆجین H2S، ئۆکسیدی کانزایی و یەکەم ئۆکسیدی سیلیکۆن SiO. تەنانەت هەندێک جار هێڵی شەبەنگ هەڵمژراو لە جیاتی هێڵی شەبەنگی دەرچوو دەبینرا بدۆزرێنەوە. بۆ نمونە لە ساڵی 1970 زاینیدا تەنۆلکەی OH لە کۆئەستێرەی تەقی و M82 لە کۆئەستێرەی NGC 253 دۆزرایەوە. هەروەها لە سەرەتای ساڵی 1972 زاینیدا یەکەم ئۆکسیدی کاربۆن CO لە کۆئەستێرەی نزیک M33 دۆزرایەوە. بابەتی لێکۆڵینەوەی ئاوێتە کیمیاییەکان لە کۆئەستێرە یاخود کەوندا یەکێکە لە بابەتە زانستی زۆر تازەکان کە هەندێک جار پێی دەگوترێ زانستی کیمیای فەلەک و تا ئێستاش پێکهاتی گەلێک لە تەنۆلکەکان نازانرێ. بۆ نمونە زەحمەتە بزانرێ کە چۆن گەردیلەکان لەگەڵ یەکتردا یەک دەگرن بۆ پێکێنانی تەنۆلکەی ئالۆستەر وەک ئەو گازانی لە نێوان ئەستێرەکاندا هەن. بۆ نمونە گازی ئەلکوهولی مەسیلی CH3OH کە پێکهاتووە لە 6 گەردیلە. شایانی باسە زانایانی کیمیای ژیان لەو باوەڕەدان کە لەوانەیە پەیوەندی لە نێوان تەنۆلکەکانی نێوان ئەستێرەکان و پرۆسەکانی دروستبوونی ژیانەوە هەبێت. هەروەها زانایانی فەلەک سەرنجی ئەوەشیان داوە کەوا تەنۆلکەکانی فۆرمالدیهاید و ئامۆنیا لە زۆر لە هەورەکانی نێوان ئەستێرەکاندا هەن و تاقیکردنەوەکانیش سەلماندویانە کاتێ ئەم دوو تەنۆلکەیە لە بارودەخی گونجاودا بوونیان دەبێت و پاشان گەرمی و تیشکی سەروەنەوشەییان بەردەکەوێت کارلێکی کیمیای ڕوودەدات کە دەبێتە هۆی پەیدابوونی ترشە ئەمینیەکان. ئەمەش سەرەتای زنجیرە درێژەکەی قۆناغەکانی دروستبوونی خانەی زیندوو پێکدێنێت. تایبەتمەندیە خولگەییەکانی هەسارەکان. ناوی هەسارە یەکەی فەلەکی، تێکڕای دووری لە خۆرەوە، تێکڕای خێرایی خولانەوە بە کیلۆمەتر بۆ چرکە. عتارد یەکەی فەلەکی 0.387,099، تێکڕای دووری لە خۆرەوە 57 زەربی دەتوان 6 کیلۆمەتر، تێکڕای خێرایی خولانەوە بە کیلۆمەتر بۆ چرکە 47,89. ڤینۆس یەکەی فەلەکی 0.723,332، تێکڕای دووری لە خۆرەوە 108 زەربی دەتوان 6 کیلۆمەتر، تێکڕای خێرایی خولانەوە بە کیلۆمەتر بۆ چرکە 35 زەمین یەکەی فەلەکی 1، تێکڕای دووری لە خۆرەوە 149 زەربی دەتوان 6 کیلۆمەتر، تێکڕای خێرایی خولانەوە بە کیلۆمەتر بۆ چرکە 29 مەریخ یەکەی فەلەکی 1,523,688، تێکڕای دووری لە خۆرەوە 277 زەربی دەتوان 6 کیلۆمەتر، تێکڕای خێرایی خولانەوە بە کیلۆمەتر بۆ چرکە 24 مشتری یەکەی فەلەکی 5,202,561، تێکڕای دووری لە خۆرەوە 778 زەربی دەتوان 6 کیلۆمەتر، تێکڕای خێرایی خولانەوە بە کیلۆمەتر بۆ چرکە 13 زوحەل یەکەی فەلەکی 9,554,747، تێکڕای دووری لە خۆرەوە 1429 زەربی دەتوان 6 کیلۆمەتر، تێکڕای خێرایی خولانەوە بە کیلۆمەتر بۆ چرکە 964. ئۆرانۆس یەکەی فەلەکی 19,21,814، تێکڕای دووری لە خۆرەوە 2,875 زەربی دەتوان 6 کیلۆمەتر، تێکڕای خێرایی خولانەوە بە کیلۆمەتر بۆ چرکە
6/180. نیپتۆن یەکەی فەلەکی 30/100,000 10,957. تێکرای دووری لە خۆرەوە 4504.3 زەربی 10.6 کیلۆمەتر. تێکرای خێرایی خولانەوە بە کیلۆمەتر بۆ چرکە 5/1043. پلۆتۆ یەکەی فەلەکی 39/144. تێکرای دووری لە خۆرەوە 5,900 زەربی 10.6 کیلۆمەتر. تێکرای خێرایی خولانەوە بە کیلۆمەتر بۆ چرکە 4/174. پاشکۆکانی مەریخ. ناوی پاشکۆ ناوی دۆزەرەوەکەی، ساڵی دۆزینەوەی بەزاینی، تێکرای دووری لە مەریخ بە کیلۆمەتر، نیوەتیرەکەی بە کیلۆمەتر، بارستاییەکەی بە کیلۆگرام، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا. فۆبۆس ناوی دۆزەرەوەکەی، ئەی هۆڵ، ساڵی دۆزینەوەی زاینی 1877، تێکرای دووری لە مەریخ بە کیلۆمەتر 9380، نیوەتیرەکەی بە کیلۆمەتر 14 زەربیدا، بارستاییەکەی بە کیلۆگرام 9/6 زەربی 10.15، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1/9. دیمۆس ناوی دۆزەرەوەکەی، ئەی هۆڵ، ساڵی دۆزینەوەی بەزاینی 1877، تێکرای دووری لە مەریخ بە کیلۆمەتر 23500، نیوەتیرەکەی بە کیلۆمەتر 6 زەربی 8، بارستاییەکەی بە کیلۆگرام 2 زەربی 10.15، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 2/1. هەندێک لە پاشکۆکانی مشتری. ناوی پاشکۆ ناوی دۆزەرەوەکەی، ساڵی دۆزینەوەی بەزاینی، تیرەکەی بە کیلۆمەتر، بارستاییەکەی بە کیلۆگرام، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا. مێتیس ناوی دۆزەرەوەکەی، سینۆت، ساڵی دۆزینەوەی بەزاینی 1979، تیرەکەی بە کیلۆمەتر 20، بارستاییەکەی بە کیلۆگرام نەزانراوە، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا نەزانراوە. ئەدارستیا ناوی دۆزەرەوەکەی، جێویت و دانیلسۆن، ساڵی دۆزینەوەی زاینی 1979، تیرەکەی بە کیلۆمەتر 15، بارستاییەکەی بە کیلۆگرام نەزانراوە، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا نەزانراوە. ئەمالسیا ناوی دۆزەرەوەکەی، بێرنارد، ساڵی دۆزینەوەی بەزاینی 1892، تیرەکەی بە کیلۆمەتر 120، بارستاییەکەی بە کیلۆگرام نەزانراوە، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا نەزانراوە. فیبی ناوی دۆزەرەوەکەی، سینۆت، ساڵی دۆزینەوەی بەزاینی 1972، تیرەکەی بە کیلۆمەتر 40، بارستاییەکەی بە کیلۆگرام نەزانراوە، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا نەزانراوە. ئایۆ ناوی دۆزەرەوەکەی، گالیلۆ، ساڵی دۆزینەوەی بەزاینی 1610، تیرەکەی بە کیلۆمەتر 1816، بارستاییەکەی بە کیلۆگرام 8/9 زەربی 10.22، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 3/155. یۆرپا ناوی دۆزەرەوەکەی، گالیلۆ، ساڵی دۆزینەوەی بەزاینی 1610، تیرەکەی بە کیلۆمەتر 1563، بارستاییەکەی بە کیلۆگرام 4/8 زەربی 10.22، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 3/104. جانمید ناوی دۆزەرەوەکەی، گالیلۆ، ساڵی دۆزینەوەی بەزاینی 1610، تیرەکەی بە کیلۆمەتر 2638، بارستاییەکەی بە کیلۆگرام 1/149 زەربی 10.22، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1/193. کالیستۆ ناوی دۆزەرەوەکەی، گالیلۆ، ساڵی دۆزینەوەی بەزاینی 1610، تیرەکەی بە کیلۆمەتر 2410، بارستاییەکەی بە کیلۆگرام 1/106 زەربی 10.22، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1/181. لێدا ناوی دۆزەرەوەکەی، کۆواڵ، ساڵی دۆزینەوەی زاینی 1974، تیرەکەی بە کیلۆمەتر 1/7، بارستاییەکەی بە کیلۆگرام نەزانراوە، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا نەزانراوە. هیمالایە ناوی دۆزەرەوەکەی، پێرین، ساڵی دۆزینەوەی بەزاینی 1905، تیرەکەی بە کیلۆمەتر 40، بارستاییەکەی بە کیلۆگرام نەزانراوە، تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا نەزانراوە. لایسیثیا ناوی دۆزەرەوەکەی، نیکۆلسن، ساڵی دۆزینەوەی بەزاینی 1938، تیرەکەی بە کیلۆمەتر
3 بۆ 16 بارستاییەکەی بە کیلۆگرام نەزانراوە. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا نەزانراوە. کارمە ناوی دۆزەرەوەکەی نیکۆلسن. ساڵی دۆزینەوەی بەزاینی 1938. تیرەکەی بە کیلۆمەتر 4 بۆ 20. بارستاییەکەی بە کیلۆگرام نەزانراوە. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا نەزانراوە. هەندێک لە پاشکۆکانی زوحەل. ناوی پاشکۆ، ناوی دۆزەرەوەکەی، ساڵی دۆزینەوەی بەزاینی، تیرەکەی بە کیلۆمەتر، بارستاییەکەی بە کیلۆگرام، تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا. میماس، ناوی دۆزەرەوەکەی هێرچڵ. ساڵی دۆزینەوەی زاینی 1970. تیرەکەی بە کیلۆمەتر 196. بارستاییەکەی بە کیلۆگرام 4.5 زەربی دەتوان 19. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1.4. ئینسیلادس، ناوی دۆزەرەوەکەی هێرچڵ. ساڵی دۆزینەوەی زاینی 1970. تیرەکەی بە کیلۆمەتر 250. بارستاییەکەی بە کیلۆگرام 8.4 زەربی دەتوان 19. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1.2. تیسیس، ناوی دۆزەرەوەکەی کاسینی. ساڵی دۆزینەوەی زاینی 1684. تیرەکەی بە کیلۆمەتر 530. بارستاییەکەی بە کیلۆگرام 7.55 زەربی دەتوان 20. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1.21. دایۆن، ناوی دۆزەرەوەکەی کاسینی. ساڵی دۆزینەوەی بەزاینی 1684. تیرەکەی بە کیلۆمەتر 560. بارستاییەکەی بە کیلۆگرام 1.5 زەربی دەتوان 21. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1.43. ڕیا، ناوی دۆزەرەوەکەی کاسینی. ساڵی دۆزینەوەی بەزاینی 1682. تیرەکەی بە کیلۆمەتر 765. بارستاییەکەی بە کیلۆگرام 2.49 زەربی دەتوان 21. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1.33. تیتان، ناوی دۆزەرەوەکەی هویگنز. ساڵی دۆزینەوەی زاینی 1655. تیرەکەی بە کیلۆمەتر 2575. بارستاییەکەی بە کیلۆگرام 1.35 زەربی دەتوان 23. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1.88. هامپریۆن، ناوی دۆزەرەوەکەی بۆند. ساڵی دۆزینەوەی زاینی 1848. تیرەکەی بە کیلۆمەتر 205 زەربی 110. بارستاییەکەی بە کیلۆگرام نەزانراوە. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا نەزانراوە. یاپیتەس، ناوی دۆزەرەوەکەی کاسینی. ساڵی دۆزینەوەی زاینی 1671. تیرەکەی بە کیلۆمەتر 730. بارستاییەکەی بە کیلۆگرام 1.88 زەربی دەتوان 21. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1.16. فۆیبی، ناوی دۆزەرەوەکەی پیکەرینگ. ساڵی دۆزینەوەی زاینی 1898. تیرەکەی بە کیلۆمەتر 110. بارستاییەکەی بە کیلۆگرام نەزانراوە. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا نەزانراوە. پاشکۆکانی ئۆرانۆز. ناوی پاشکۆ، ناوی دۆزەرەوەکەی، ساڵی دۆزینەوەی بەزاینی، نیوە تیرەکەی بە کیلۆمەتر، بارستاییەکەی بە کیلۆگرام، تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا. میراندا، ناوی دۆزەرەوەکەی کویپەر. ساڵی دۆزینەوەی زاینی 1948. نیوە تیرەکەی بە کیلۆمەتر 160. بارستاییەکەی بە کیلۆگرام 2.2 زەربی دەتوان 19. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1.3. ئاریل، ناوی دۆزەرەوەکەی لاسیل. ساڵی دۆزینەوەی زاینی 1851. نیوە تیرەکەی بە کیلۆمەتر 665. بارستاییەکەی بە کیلۆگرام 1.6 زەربی دەتوان 21. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1.3. ئەمبرێل، ناوی دۆزەرەوەکەی لاسیل. ساڵی دۆزینەوەی زاینی 1851. نیوە تیرەکەی بە کیلۆمەتر 555. بارستاییەکەی بە کیلۆگرام 9.3 زەربی دەتوان 20. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1.3. تیتانیا، ناوی دۆزەرەوەکەی هێرچڵ. ساڵی دۆزینەوەی زاینی 1987. نیوە تیرەکەی بە کیلۆمەتر 800. بارستاییەکەی بە کیلۆگرام 2.8 زەربی دەتوان 21. تێکرای چری بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1.3. ئۆبیرۆن، ناوی دۆزەرەوەکەی
هێرچەڵ ساڵی دۆزینەوەی زاینی 1970 نیوەتیرەکەی بە کیلۆمەتر 815 بارستاییەکەی بە کیلۆگرام 2/9 زەربی دەتوان 21 تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 1/3 پاشکۆکانی نیپتۆن ناوی پاشکۆ ناوی دۆزەرەوەکەی ساڵی دۆزینەوەی زاینی نیوەتیرەکەی بە کیلۆمەتر بارستاییەکەی بە کیلۆگرام تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا تیترۆن ناوی دۆزەرەوەکەی لاسیل ساڵی دۆزینەوە بە زاینی 1946 نیوەتیرەکەی بە کیلۆمەتر 1600 بارستاییەکەی بە کیلۆگرام 2/4 زەربی دەتوان 22 تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 2 نیرید ناوی دۆزەرەوەکەی کویپەر ساڵی دۆزینەوەی زاینی 1949 نیوەتیرەکەی بە کیلۆمەتر 150 بارستاییەکەی بە کیلۆگرام 2/8 زەربی دەتوان 19 تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 2 پاشکۆکانی پلۆتۆ ناوی پاشکۆ ناوی دۆزەرەوەکەی ساڵی دۆزینەوەی بەزاینی نیوەتیرەکەی بە کیلۆمەتر بارستاییەکەی بە کیلۆگرام تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا چارۆن ناوی دۆزەرەوەکەی کریستی ساڵی دۆزینەوەی زاینی 1970 نیوەتیرەکەی بە کیلۆمەتر 750 بارستاییەکەی بە کیلۆگرام 1/6 زەربی دەتوان 21 تێکرای چڕی بە گرام بۆ سانتیمەتر سێجا 0/9 گۆڕینی یەکە فیزیاییەکان خوێنەری خۆشەویست لەگەڵ ئەم پاشکۆیەدا گۆڕینی هەندێک یەکەی فیزیایی دەنووسین و مەرز نییە هەر هەموو یەکەکان پەیوەندیان بە باسەکانی ئەم کتێبەوە هەبێت بەڵام بڵاوکردنەوەیان لە سوود و زانیاری بەدەرنابێت درێژی 1 ئینج یەکسانە بە 2/154 سانتیم یەکسانیشە بە 25/4 ملیم یەکسانیشە بە 0/10254 مەترێک 1 پێ یەکسانە بە 12 ئینج یەکسانە بە 0/1333 یاردا یەکسانیشە بە 30/148 سانتیم یەکسانیشە بە 0/10348 مەترێک 1 یاردا یەکسانە بە 3 پێ یەکسانە بە 36 ئینج یەکسانە بە 9/4 سانتیم یەکسانیشە بە 0/1914 مەترێک 1 میل یەکسانە بە 1760 یاردا یەکسانیشە بە 5280 پێ یەکسانیشە بە 1609 مەتر یەکسانیشە بە 1/1609 کیلۆمەترێک 1 سانتیم یەکسانە بە 0/13937 ئینجێک 1 مەتر یەکسانە بە 3/1281 پێ یەکسانیشە بە 1/1094 یاردا 1 کیلۆمەتر یەکسانە بە 0/100,062,137 میلێک ڕووبەر 1 ئینج دووجا یەکسانە بە 6,452 سانتیم دووجا 1 پێ دووجا یەکسانە بە 144 ئینج دووجا یەکسانیشە بە 929 سانتیم دووجا 1 یاردە دووجا یەکسانە بە 0/1836 مەتر دووجا 1 میل دووجا یەکسانە بە 2/159 کیلۆمەتر دووجا 1 سانتیم دووجا یەکسانە بە 0/1155 ئینج دووجا قەبارە 1 ئینج سێجا یەکسانە بە 16,387 سانتیم سێجا یەکسانیشە بە 0/10164 لیترێک 1 پێ سێجا یەکسانە بە 1728 ئینج سێجا یەکسانیشە بە 0/10283 مەتر سێجا یەکسانیشە بە 28,370 لیترێک 1 یاردە سێجا یەکسانە بە 0/1765 مەتر سێجا خێرایی 1 پێ بۆ سانتیم یەکسانە بە 0/1682 میل بۆ سەعات یەکسانیشە بە 18/2 مەتر بۆ دەقیقە 1 میل بۆ سەعات یەکسانە بە 1/1467 پێ بۆ چرکە یەکسانیشە بە 88 پێ بۆ دەقیقە یەکسانیشە بە 0/1447 مەتر بۆ چرکە 1 مەتر بۆ چرکە یەکسانە بە 2,237 میل بۆ سەعات یەکسانیشە بە 196/185 پێ بۆ دەقیقە کێش 1 نیوتن یەکسانە بە 100,000 داین یەکسانیشە بە 7,225 پاوەند یەکسانیشە بە 0/1107 کیلۆگرام 1 تەنی ئینگلیزی
یەکسانە بە 1016 کیلۆگرام، یەک تەنی ئەمریکی یەکسانە بە 907 کیلۆگرام. پاڵە پەستۆ یەک باسکال یەکسانە بە 1 نیوتن بۆ مەتر دووجا، یەک ئەتمۆسفێر یەکسانە بە 30 لە جیوە یەکسانیشە بە 1/1033 کیلۆگرام بۆ سانتیمەتر دووجا یەکسانیشە بە 760 ملیم جیوە. یەک لە جیوە یەکسانە بە 0/10342 ئەتمۆسفێر یەکسانیشە بە 345 کیلۆگرام بۆ مەتر دووجا. توانە و گەرمی و ئیش 1 کیلۆگرام زەربی مەترێک یەکسانە بە 9/10 جوول یەکسانیشە بە 2/134 کالۆری یەکسانیشە بە 9/181 زەربی دەتوان حوت ئێرگ. 1 جوول یەکسانە بە 0/1239 کالۆری یەکسانیشە بە 102 کیلۆگرام زەربی مەتر یەکسانیشە بە دەتوان حوت ئێرگ. 1 کیلۆ کالۆری یەکسانە بە 427 کیلۆگرام زەربی مەتر یەکسانیشە بە 4/1185 کیلۆ جوول یەکسانیشە بە 4186 زەربی دەتوان حوت ئێرگ. هەندێ ڕووداوی مێجوویی. ڕووداو تەمەن بە نزیکراوەی بە ساڵ. دروستبوونی کۆنترین ئەستێرەی کۆئەستێرە 10 بلیۆن ساڵ. دروستبوونی خۆر 5 بلیۆن ساڵ. دروستبوونی زەمین بەو بارستایی ئێستای 4.5 بلیۆن ساڵ. دەرکەوتنی ژیانی سەرەتایی کاتی دروستبوونی ئۆقیانوسەکان 4.2 بلیۆن ساڵ. دروستبوونی کۆنترین بەردی ناسراو 3.5 بلیۆن ساڵ. دروستبوونی بەرگە هەوای تەواو 3.5 بلیۆن ساڵ. دەستپێکردنی دواخولانەوەی خۆر واتە خولانەوەی ئێستای بە دەوری کۆئەستێرەدا 250 ملیۆن ساڵ. دەرکەوتنی مرۆڤی سەرەتایی 250,000 ساڵ. دەرکەوتنی مرۆڤی تازە 35,000 ساڵ. سەرەتای نووسین لای مرۆڤ 5,000 ساڵ. هەساری بلۆتۆ دواخولی خۆی واتە خولی ئێستای بە دەوری خۆر دەست پێکرد 248 ساڵ. هەندێ نەگۆڕی فیزیایی. پاڵەپەستوی کەشی زەمین 1/100 زەربی دەتوان 6 داین بۆ سانتیمەتر دووجا. خێرایی ڕووناکی لە بۆشاییدا 3 زەربی دەتوان 8 مەتر بۆ چرکە یەکسانیشە بە 3 زەربی دەتوان 10 سانتیم بۆ چرکە. نەگۆڕی کێش یەکسانە بە 6/167 زەربی دەتوان ناقص 8 داین سانتیم دووجا زەربی گرام دووجا. داین سانتیم دووجا تەقسیم گرام دووجا. نەگۆڕی پلانک 6/163 زەربی دەتوان ناقص 27 ئێرگ تەقسیم چرکە. بارستایی ئەلکترۆن 9/111 زەربی دەتوان ناقص 28 گرام. بارگەی ئەلکترۆن کە یەکسانە بە بارگەی پرۆتۆن یەکسانە بە 1/6 زەربی دەتوان ناقص 19 کۆڵۆم. یەکەی فەلەکی ئەیو یەکسانە بە 1/100,000 49598 زەربی دەتوان 13 سانتیم. فەرسەخی فەلەکی یەکسانە بە 206,265 ئەیو یەکسانیشە بە 3/1262 ساڵی ڕووناکی یەکسانیشە بە 3/1086 زەربی دەتوان 18 سانتیم. ساڵی ڕووناکی یەکسانە بە 9/146 زەربی دەتوان 7 سانتیم یەکسانیشە بە 6/132 زەربی دەتوان 4 یەکەی فەلەکی. بارستایی زەمین یەکسانە بە 5/1977 زەربی دەتوان 27 گرام. بارستایی خۆر یەکسانە بە 1/1989 زەربی دەتوان 33 گرام.
بیسەری خۆشەویست، کۆمەڵگەی مرۆڤ لە هەر شوێنێکی دنیا بێت بە هەموو گروپ و کەس و تاکە جیاوازەکانیەوە کۆمەڵگەیە. هەموو بەش و پێکهاتە مرۆیی و کللتوریە جیاوازەکانی پێکەوە پێکی دێنن. بەم مانایە کۆمەڵگەیە بە هەموو پیر و مناڵەکانیەوە، بە هەموو ژن و پیاوەکانیەوە، بە هەموو هەبوو نەبووەکانیەوە، بە هەموو دەسەڵاتدار و بێدەسەڵاتەکانیەوە، بە هەموو لەشساغ و لەشناساغ، بە هەموو نەخۆش و کەمەندام، بە هەموو بەند و ئازادەکانیەوە، بە هەموو خوێندەوار و نەخوێندەوارەکانیشەوە هەتا دوایی. لە هیچ شوێنێکی دنیادا میلەت و گەلێک نییە کە تەنها لەوانی ئەوڵ پێکات بێت و هەموو ئەندامەکانی لەشساغ و ئازاد یان خوێندەوار و بەدەسەڵات بن و ئەوانی تر تەنها بارێکی گران و کێشەیەک بن کە بە شێوێکی کاتی تووشی کۆمەڵ هاتبن و چاوەڕانی چارەسەر بن هەتا کۆمەڵگە بگەڕێتەوە دۆخی ئاسایی و ژیانی تەندروستی خۆی. بارێکی ئاسایی و ژیانێکی تەندروست کە جگە لەوە هەم لە هیچ شوێنێکی واقعدا وجودی نییە. لە کۆمەڵگەی ئێستای مرۆڤدا کەمەندامان بە هەموو جۆرەکانی کەمەندامەتی مێشکی و جەستەییەوە بەشێکی گەورە کاکاتە نزیکەی یەک لەسەر 10 دانیشتوانی سەر زەوی پێک دێنن. لەم ڕێی دنیادا ئەمە ژمارەیەکی ترسناکی لێ دەرەچێت کە نزیکەی 600 ملیۆن کەس لە دانیشتوانی سەر ئەرزەکات. لەمەش زیاتر لە هەر یەکێک لە کۆمەڵگە جیاوازەکانی دنیادا نەخۆش و پیر و دابڕاوەکانی تری بەشێکی گەورە و جێی سەرنج لە دانیشتوانی پێک دەهێنن. ئەگەر جگە لە کەمەندامی جەستە و نابینا، جگە لە نەخۆش و لەوانەی کە لە ڕووی عەقلیەوە کەم ئەندامن نەخوێندەوارەکانیشی بۆ زیاد بکەین، ئەگەر جگە لەمانە جێنشینانی سڕبووی ئەو دیوشیش و پەرژینی زیندانەکانیشی لەگەڵ حساب بکەین، ئەگەر ژمارەی هەموو پیر و کەنەفت و چاوکزبوو لە شلاوازەکانیشی بخەینە سەر، ئەگەر ئینجا دانیشتوانی هەموو دەهاتە دوورە دەستەکان و هەژاران و هەموو کەسانی ئاوارن و بەناچاری لە جێی زێدیان هەڵ ئەپچڕدرن بخینە ناو بێنەکەوە، دوجار تێ ئەگەین لەوەی کە ئەو بەشەی کە بە هەر هۆیەک لە هۆیەکان لە کۆمەڵگەکان دابڕاون ڕەنگە بگاتە ئاستێک کە زیاتر بێت لەو بەشەی تر کە لەبارێکی ئاسایی ژیان و نۆرمی کۆمەڵدا ئاژی. ئەو کات دەرەکەوێت کە لە ژیانی دابڕاوەکانی کۆمەڵگەدا جگە لە لایەنەکانی پێویستی ژیان و مان و تەندروستی جەستەیی، ڕەهەندەکانی تری ژیان و بوونی کۆمەڵایەتی، کولتوری، دەرونی و هەروەها ئابووری و سیاسی تەواوی کۆمەڵ بایەخێکی کوشندە و داوای پێداچوونەوەیان ئەبێت. ڕێکخراوی دەریا هەموو ئەمانی پێکەوە ناو دابڕاوان، ئەمانە ئەو بەشەی دانیشتوانی کۆمەڵن کە بە هەر هۆیەکەوە بێت دابڕاون و لەبیرکراوە و بێبەشن لە هۆیەکانی زانیاری و کولتور و فێربوون، لە سەرچاوەکانی داهات و خزمەتگوزاری، وەروەها لە فرسەت و هەلی یەکسان بۆ خۆپێگەاندن و بۆ جێڕانی ڕۆڵێکی کارا و بەسوود لە ژیانی ئاسایی کۆمەڵ و لە پێشخستنیدا. لای ڕێکخراوی دەریا دابڕاوەکان ئەو کەس و گروپانن کە پێویستیان بەوە هەیە پرد و گرەیان بۆ دابین بکەین تا جارێکی تر ببەسترێنەوە بە سەرچاوەکانی کولتور و زانیاری بە خزمەتگوزاری و فرسەتی یەکسان و لەو ڕێگایەشەوە بە ڕیتمی ئاسایی ژیان و پێشکەوتنی کۆمەڵەوە. بایەخی یەکەمینی ئێمە بۆ کولتور و زانیاری لەوەوە هاتووە کە کولتور و ئاگایی و زانیاری و پەروەردە بە تایبەت لەم ڕۆژگارەی دنیادا سەرچاوەی یەکەمین و هەرە گرنگی خەمڵینی ئازادەکانی مرۆڤ، گەشەی تواناکانی و دەرکەوتنی بەرهەم و شوێندەستەکانێتی لە هەموو بوارەکانی داهێنان، ئابووری، کۆمەڵایەتی و سیاسیدا. بۆیە ڕێکخراوی دەریا کارەکات و تێئەکۆشێت بۆ ئەوەی پرد لە نێوانی دابڕاوەکان و سەرچاوە و هۆیەکانی زانیاری و کولتور و فێربووندا دووبارە دروستکاتەوە.
ڕێکخراوی دەریا لەسەر ئەو بنەما و بنچینەیە کارەکات کە ئەو کاتەی خەڵک ناتوانێت وەلای کولتور بچێت و لە نێوان تینوێتی ئەوان و سەرچاوەکانی زانیاری و زانست و فێربووندا پچڕاویەکی نویستراو دێتە ئاراوە. ئەو کاتە کولتور و زانیاری و هۆیەکانی فێربوون پێویستە خۆیان بچنە لایەن و خۆیان جۆگەلایەن لە خۆیان بۆ هەڵبەستن تاکو ئەوانیش وەکو باقیاتی دانیشتوانی کۆمەڵ فێر ببن و پێ بگەن دابهێنن و بەختەوەر ببن. ڕێکخراوی دەریا ڕێکخراوێکی جیهانی ناحکومی قازانجنەویستە کە لە ساڵی 2003ەوە لە فەڕەنسا دامەزرێنراوە. بنکەی سەرەکی ڕێکخراوەکە لە شاری مارسیلای باشووری ئەو وڵاتەیە. لەو کاتەوە کۆمەڵێک چالاکی و پرۆژەی لە هەندێک لە وڵاتانی ئەوروپا و هیتریش کردووە، لەوانە فەڕەنسا، ئەڵمانیا، نەرویج و جەزایر. ئێستاش لە کوردستاندا بنکەی هەیە و بە کۆمەڵێک چالاکی و پرۆژەی کولتوری هەڵئەسێت بە مەبەستی پێکاندنی ئەو ئامانجەی سەرەوە لە دابینکردنی سەرچاوەکانی زانیاری و کولتور و پەروەردە بۆ کەسان و گروپی دابڕاو. وەک ئاماژەشمان پێدا بۆ ئێمە کەسانی دابڕاو هەموو کەمەندامان، هەموو نابینایان، گشت زیندانیان و نەخوێندەواران و خەڵکانی لادێ دوورەدەستەکان و هەموو ئاوارەکان دەگرێتەوە. ناحکومی بوون و قازانجنەویستی ڕێکخراوی دەریا و ئامانجە کولتوری و مرۆیە بەرزەکەی ڕێگەی پێنادن کە داهات و باربووی پرۆژە و چالاکیەکانی لە هیچ سەرچاوەیەکی دینی توندڕە و یاخود سیاسی و مەرجفەرزکەرەوە پەیدا بکات. داهاتی پرۆژەکانمان لەو دۆنەر و پارەبەخش و خێرخوازانەوە پەیدا دەکەین. لە ئەوروپایە لە هەر شوێنێکی تری دنیا جاکەسان بن یان دامەزراوە کە بێمەبەست پشتگیری و دەستگیرۆیی کار و ئامانجی مرۆیی دەکەن. نزیکەی 2 ساڵە ڕێکخراوی دەریا لە کوردستاندا بنکەی هەیە و بە کۆمەڵێک چالاکی و پرۆژەی ڕۆشنبیری هەستاوە بۆ خزمەتی کەمەندامان و نەخوێندەواران. لەوانە بەڕێوەبردننی چەند کۆرسێکی زمان و کۆمەڵایەتی و ڕۆژنامەگەری بۆ کەمەندامان. یەکێک لە پرۆژە گەورە و بنچینەیەکانی ڕێکخراوی دەریا کتێبخانەی دەنگیە بۆ نابینایان و نەخوێندەواران. کتێبخانەی دەنگی دەریا لە ڕاستیدا سەرەتاکەی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2002. ئەو کاتەی کە بۆ یەکەمین جار لە هەموو کوردستاندا یەکەمین کتێبخانەی دەنگیمان دامەزراند لە سەنتەری یەکێتی نابینایانی کوردستان لە سلێمانی و لە هەندێکی تر لە شارەکانی کوردستان، لەوانە ناحیەی باوەنور لە نزیکی کەلار، کتێبخانەی گشتی قەزای ڕانیە و هەروەها سەنتەری یەکێتی نابینایانی کوردستان لە شاری هەولێر. هەروەها ئەو پرۆژەیە لەو کاتەدا لەگەڵ چەندین هاوکاری تر دامەزرێنرا، لەوانە لانێ مناڵانی کوردستان، کۆمەڵەی ڕۆژ بۆ کەمەندامان، سەنتەری گەنجان لە سلێمانی و هەروەها ڕۆژنامەی هاوڵاتی. ئێستا ئەم پرۆژە مەزنە دووبارە تازە ئەکەینەوە بە شێوازێکی مۆدێرن. ئەم پرۆژە گرنگە لەسەر بنەمای پێویستی بە زانیاری بۆ خەڵکانی دابڕاو دامەزراوە. لەم پرۆژەیەدا لەگەڵ ئەوەش کە ئێمە گەیاندنی چێژی زانست و ئەدەب و خوێندنەوە بە نابینایان و نەخوێندەواران و دابڕاوان مەبەستێکی یەکەم و سەرەکیمانە، لە هەمان کاتدا ئەو ڕاستیە گرنگە ڕەچاو ئەکەین و بناغی یەکەمی کارمانە کە بۆ ئەوان بەدەستهێنانی زانیاری و فێربوون بە پلەی یەکەم مەسەلەی پێویستیەکی بنەڕەتیە بۆ دەرچوون لە نەزانین، نەک تەنها وەرگرتنی چێژ. بۆیە کە بم کارە هەڵدەستین هەوڵمان داوە سەرەتاکانی پرۆژەکە بە پێی توانە زۆرترین بوارە جیاوازەکانی زانیاری و ڕۆشنبیری بۆ خوێنەرانی یان با بڵین بۆ جۆگرانی دابین بکات، نەک تەنها یەک ڕەنگی کولتوری بگرێت. بڕاشمان وایە کە خوێنەر و بیسەری کتێبخانەکە تەواوی نابینا و نەخوێندەوار و پیر و چاوکز و دابڕاوانی ترن لە هەر شوێنێکی کوردستان یان لە هەر جێیەکی دنیادا بن. بۆیە خۆمان لەوەش لاداوە کە بابەتە تۆمارکراوەکان وەڵام دەرەوە و فەراهەمکەری خواست و حەزی تەنها توێژێکی دیاریکراو بن لە نابینەیان و نەخوێنەواران هەتا دوایی. ڕەنگە بەم شێوەیە ژمارەیەکی باش
لەو خوێندەوار و چاوساغە بەڕێزانەش کە لەوانەیە ئارەزووی تاقیکردنەوەی چێژی گوێگرتن لە بابەتێکی خوێندراوە بکەن، حەزی خۆیان لەسەر سیدیەکانی ئەم کتێبخانە بێوێنەیە بدۆزنەوە. کارەکەی ئێمە بریتیە لەوەی کە لەلایەن ستافێکی زۆر باشی خوێنەری بەتوانا و لەلایەن ژمارەیەک لە نووسەر و خوێنەری خۆبەخشی بە ئەمەکەوە کتێب و بابەتەکانی تر تەرجەمە دەکرن لە دەقی نووسراوەوە بۆ دەنگ. اینجا بە شێوازێکی مۆدرن و ڕێکوپێک تۆماریان دەکەین و ئایان خەینە سەر سیدی و دوجار ئەم سیدیانە ئەگەیەنینە دەستی هەموو ئەو کەسانی کە ئێمە پێیان ئەڵین دابڕاوەکان، دیارە لە هەر جێیەکی کوردستان بن، هەر لە نابینایان و لە خوێندەواران تا کەسانی پیر و پەککەوتە کە ڕەنگە بیناییان کز ببێت یاخود تااقەتی کتێب بەدەستەوە گرتن و خوێندنەوەی ڕاستەوخۆیان نەمابێت. و لە ڕاستیشدا ئەم کتێبخانەیە هەروەکو لە پێشترەوە وتمان دوجار سوودی ئەبێت بۆ هەموو کەسێکی چاوساغیش کە وەک شێوازێکی تری چێژی ئەدەبی و خوێندنەوە ئەتوانێ گوێ لە بابەت و کتێبەکانی بگرێت، چ لە هێمنی ماڵەکانی خۆیاندا کە بە دیار خواردنەوەی پیاڵەیەک چای ئێوارانەوە سەفەری خەیاڵ لەگەڵ دەنگە نەرمەکانیدا بکەن، چ ئەو کاتانش کە لەناو ئۆتۆمبیل و سەفەرە ڕاستەقینەکانی خۆیاندا پەنا بۆ دەنجی ئارامی سەرسیدەکان بەرن تا بڕێک لە جەنجاڵی و ماندووی ژیان و کاریان کەمتر کاتەوە. ئەم پرۆژەیە تا ئێستا زۆر چۆتە پێشەوە. ئێمە زیاتر لە 100 کتێبمان تۆمار کردووە و سەدانی تریش بەدەستەوەیە لە پلانی 500 کتێبی یەکەمینی کتێبخانەکە. هەروەها ژمارەیەکی زۆر لە بابەت و وتاری هەڵبژاردە لە ڕۆژنامەکانی ئەم سەردەمە تۆمار کراون کە خۆیان لە 5,000 دانە ئەدەن. ژمارەیەک لە کتێبی منهەجی خوێندن بۆ قوتابیانی نابینا تۆمار کراون و بەردەوامین لە تۆمارکردنی ئەوانی تریش. پرۆژەیەکی تری تایبەت و خۆشەویستی کتێبخانەکە دەستکردنمانە بە خوێندنەوە و تۆمارکردنی زۆربەی وتارەکانی زۆربەی گۆڤارە کوردیەکان، هەر لە گەلاوێژ و بەیان و کاروان و ڕۆشنبیری نوێ و نووسەری کوردەوە تا ئەگاتە گۆڤارە هاوچەرخەکانی ئەم سەردەمەمان لە نمونەکانی ڕامان، هەنار، سەردەم، زانستی سەردەم، ڕەهەند، ئایندا هەتا دوایی. بەشێکی بەرز و پڕبایەخی تری ئەم پرۆژەیە بریتیە لە خوێندنەوە و تۆمارکردنی کلاسیکیەکانی ئەدەبی کوردی، هەروەها هەندێک پرۆژەی تایبەتی تر لەوانە خوێندنەوەی ئەنسیکلۆپیدیای کوردی. لیستەکە درێژە و ئەم پرۆژە مەزنە بەردەوامە، ئەگەرچی تواناکانی ئەم ڕێکخراوە بەقەت پێویست زۆر نین، بەڵام خەڵکانی دڵسۆز و خۆنەویست کاری تیادا ئەکەن و خزمەتێکی بێوێنە ئەگەێنن. پێویستە بە خۆشحاڵیەوە ئەوە بڵێم کە ئەم پرۆژەیە لە بنەڕەتدا یاریدەی مادی بۆ دامەزراندن و قۆناغی یەکەمی لەلایەن بەشی یاریدەمرۆییەکانی وەزارەتی کاروباری دەرەوەی فەڕەنساوە بۆ دابین کراوە کە جێگەی ڕێز و سوپاس و پێزانینێکی زۆری ئێمە و هەموو سودمەندانی پرۆژەکەیە. بیسەری بەڕێز، ڕێکخراوی دەریا بەردەوامە لە چالاکی و پرۆژەی کولتوری بۆ خەڵکانی دابڕاو. کتێبخانە دەنجەکە بەردەوام پێشەکەوێت و ژمارەی ئەو کتێبانەی کە جار لە دوای جار ئەیگەێنێتە دەست و بەرگوێی نابینا و نەخوێنەوار و خەڵکانی دابڕاوی تر بەردەوام لە زۆربووندایە. ئەم پرۆژەیە پرۆژەیەکی مرۆڤانەی کولتوری زۆر گرنگ و بەنرخە، پرۆژەیەکی خێرخوازی قازانجنەویستە کە لە ئەمڕۆوە پێویستی بە یاریدەی هەموو کەسێک و بە دڵسۆزی ئێوەی بەڕێزە لە هەموو ڕوویەکی مادی و ماناییەوە. دەستگیرۆیی تۆی بەڕێز بە پێشکەشکردنی کتێبێک یان بە هەر شێوازێکی تری یاریدەی مادی یان مانایی بەشداریتە لە کاری پیرۆزی گەیاندنی زانست و زانیاری بە هەموو ئەو کەسانی لێی بێبەشن. دەستی تۆیە لە ڕووخاندنی دیوارەکانی دابڕان و پەنجەی تۆیە نیشانە بۆ ڕێگەی ڕاستی پێگەیشتن و داهێنان بۆ ئازادی و بۆ ژیانی پڕ لە کەرامەتی بەشێکی گەورەی کۆمەڵگەکەت دەکات. ڕێکخراوی دەریا و هەموو کارمەندانی هیواخوازن کە پرۆژەکانی ئەو سوود و قازانجە بگێنن کە تەنها مەبەستێتی. لێرەدا پێویستە ئەو ڕاستیە بنچینەیە دووپات بکەمەوە کە ئەمە پرۆژێکی کولتوری و خێرخوازی قازانجنەویستە، بۆیە کۆپیکردنەوەی ئەم بەرهەمانەی ئێمە یان بەکارهێنانیان بۆ هەر مەبەستێکی بازرگانی و قازانج پەیداکردن
دژی پرۆژەکەیە وە کارێکی نایاساییە کە ڕێکخراوی دەریا لێپێچینەوەی یاسایی خۆی بەرامبەر دەکات. لەگەڵ ڕێز و سوپاس دامەزرێنەری ڕێکخراوی دەریا فەریدون حەسەن عەبدوڵڵا.